ناوی کتێب A6171 من لە ئاوشڤیتس دەرباز بووم. لە نووسینی فێرن گوێندوێر، وەرگێڕانی عەتا موحەممەد، پێداچوونەوەی عەبدوڵڵا قادر دانساز، خوێندنەوەی شیمال خەلیل، کارە دەنگیەکان ئومێد فەریق، شیمال خەلیل. گێڕانەوەی ئازار بە سادەیی. ئەم کتێبەی فێرن گوێندوێر 28 ئەپریلی 1928 تاکو 15 ئەپریلی 2010 یەکێکە لە کتێبی ئەو دەربازبووانەی هۆلۆکۆست کە بیرەوەری ئەو ڕۆژگارانە دەگێڕنەوە لەسەر وەختی جەنگی جیهانی دووەمدا و لەسەر دەستی نازیەکاندا چۆن دژە جوولەکەی پەرە دەسێنێت و چۆن بەرەو سەربازگاکانی کار و ڕاگواستن دەبرێن و تیایدا ڕوبەڕووی برسێتی و سەرما و ئەشکەنجەیەکی زۆر دەبنەوە تا لە کۆتایی جەنگەکەدا ژمارەیەکی کەمیان دەتوانن بە زیندوی لەو پرۆسە سەختە دەرباز ببن. بەڵام ئەم کتێبە نوسخەی ئۆرجیناڵی بەسەرهاتەکە نییە، بەڵکو نوسخەیەکە لەلایەن ئێریک ئێریکسۆنەوە سادە و ئاسان کراوەتەوە. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی هەڵبژاردننی من بۆ ئەم کتێبە. من لێرەدا نامەوێت شتێکی ئەوتۆ لەبارەی فێرن گوێندوێرەوە بڵێم، چونکە کتێبەکە بیرەوەری ئەوە، جگە لە هەندێک ڕوونکردنەوەی کەم نەبێ کە لەم کتێبەدا نییە. فێرنگ نووسەر یاخود نووسەرێکی گەورە نییە، بەو مانایەی وتار و کتێبگەلێکی زۆری هەبێ، بەڵکو ئەو وەک شایەت حاڵ و دەربازبوویەکی هۆلۆکۆست تەنها دوو کتێبی هەیە کە هەردووکیان لەژێر ناوی A6171-ن. یەکەمیان A6171 سەرگوزشتەیەکی جوولەکە 1984، دووەمیان A6171 من لە ئاوشڤیتس دەرباز بووم 2001. ئەوەی دووەمیان ئەو نوسخە کوردکراوەیە کە بۆ کوردی وەرگێردراوە و لەلایەن ئەو خانەی چاپەوە بڵاوکراوەتەوە کە ناوی خوێندنەوەی ئاسانە و کاریان کوردکردنەوە و ئاسانکردنی ڕۆمان و جۆرەها کتێبە. لەلایەن کەسی شارەزاوە، واتە ئەم کتێبانەی لە ڕووی بازرگانی یاخود نەزانیەوە کورد ناکرێنەوە، بەڵکو کاری خانەی چاپ و بڵاوکردنەوەکە وایە و بە مەبەست ئەم کارە دەکا تا بە تایبەت منداڵ و مرد منداڵ و ئەوانەش کە فێری سویدی دەبن سوودی لێ ببینن و بتوانن لەم کتێبە ئاسانکراوەوە بیرۆکەیەک لەسەر کتێبەکە بەدەست بهێنن. فێرن گوێندوێر دوای دەربازبوونی لە هۆلۆکۆست و گەشتنی بە سوید لە 1949دا 40 ساڵ دوای ڕووداوەکە و لە 1984دا دەست بە گێڕانەوەی ڕووداوی هۆلۆکۆست دەکات و تەنها ئەو دوو کتێبەش دەنووسێ، بەڵام وەک شایەت حاڵێکی هۆلۆکۆست و ئەوەی لە ئاوشڤیتس ڕوویدا لە زۆر قوتابخانە و کۆڕ و کۆبوونەوەدا بۆ قوتابیان و خەڵکی باز دەکا. بۆ منێک کە پێشتر هاوچەرخی ڕووداوێکی سامناکی وەک ئەنفال بووم، لە ئێستاشدا کارەساتی ئێزدیەکانم بینی، ئەم کتێبە زۆر جێگەی بایەخم بوو. ئەگەرچی من سەرەتا لەبەر ئەو زمانە ئاسانکراوەی کتێبەکەی پێنووسراوە و بۆ فێربوونی زمان هەوڵی خوێندنەوەی ئەم کتێبەمدا، بەهۆی زیاتر ڕستەی کورت و وێنەی سادەی تیادا بەکارهێنراوە، بەڵام لەگەڵ خوێندنەوەی کتێبەکەدا و بەهۆی ئامادەبوونی ڕووداوی ئەنفال لە یادەوەریمدا ڕوبەڕووی کۆمەڵێک پرسیار بوومەوە. ئایا دەبێت تەنها چاوەڕێی شاکار بین کە لەبارەی ڕووداوێکی وەک ئەنفالەوە بنووسرێ؟ ئایا هەر نووسەر دەتوانێت لەبارەی ڕووداوی لەو چەشنەوە بنووسێ؟ ئەی گێڕانەوەی شایەت حاڵ و دەربازبووەکانی ئەو ڕووداوانە وەک ئاستی یەکەمی گێڕانەوەی ڕووداوەکە بایەخیان نییە؟ بەوەی وردەکاری ڕووداوەکەمان نیشان بدەن و چیرۆکە بچووک و کەسیەکانی ناویانمان بۆ بگێڕنەوە. ئەی چۆن وا بکرێت ڕووداوێکی وەک ئەنفال لەسەر ئاستی تەمەنە جیاجیاکان بخوێنرێنەوە؟ ئەمە زۆر پرسیار و بیرکردنەوەی تر لەبارەی چۆنیەتی و ئاستی گێڕانەوەی ڕووداوێکی وەک ئەنفال لەلام دروست بوون و ئەم کتێبە ئاسانکراوە بووە جێگەی سەرنجم تا وەک ئەزموونێک بێت بۆ ئەوانەی کار لە بواری ئەنفال و دەربازبووەکانیدا دەکەن، بەڵکو ڕۆژێک بتوانن چیرۆکی دەربازبووەکانی ئەنفال بە جۆرێکی ئاوا سادە بگێرنەوە و تەنها لە سنووری چاوپێکەوتنی ڕۆژنامەییدا نەمێننەوە.
یاخود هەر ئەو چاوپێکەوتنانە وەک ئەم گێڕانەوە سادەیە بکرێن بە دەق و لە قوتابخانەکاندا سوودیان لێ ببینرێت و خوێنەری کەمتەمەنیش توانای خوێندنەوەی هەبێت. ئەم بیرۆکەیەم لەگەڵ کاک عەبدوڵڵا قادر دانساز باز کرد و پێم وت ئەگەر دەتوانێت پێداچوونەوە و بەراوردی تێکستەکان بکات ئەوە من هەوڵی وەرگێڕانی کتێبەکە دەدەم. ئەوە بوو بیرۆکەکەی پەسەند کرد و پەیمانەکەی خۆشی بردە سەر. لە وەرگێڕانەکەشدا هەوڵمدا شێوازی نووسینی تێکستەکە چۆنە هەر ئاوا پارێزگاری لێ بکەم و وەک خۆی بهێڵمەوە. ئەی 61 من لە ئاوشڤیتس دەرباز بووم. پزیشکی هەژاران. ماوەیەکی زۆر لەمەوبەر جوولەکەیەکی گەنج هات بۆ هەنگاریا. هات بۆ ئەوەی لەوێ نیشتەجێ ببێت و هەر لەوێش بژی. ناوی موهر گۆڵد کلانگ بوو. ئەو کەسە باپیری من بوو. ژنی هێنا و 3 مناڵی خستەوە، 2 کوڕ و کچێک. لایۆس یەکێک لە کوڕەکان بوو، ئەو باوکی من بوو. ئەوان لە دەشتەکانی هەنگاریا لە شارێکی بچووک دەژیان. ناوی پوستان بوو. لایۆس چوە قوتابخانەیەکی جوولەکان و خۆی فێری نووسراوە پیرۆزەکان کرد. باوکی دەیویست کوڕەکەی ببێ بە حاخام، قەشەی جوولەکە. بەڵام لایۆس بەدڵ حەزی دەکرد ببێ بە پزیشک. هەوڵی دا لە زانکۆیەک بخوێنێ. بەڵام لە زانکۆ وەرنەگیرا چونکە ئەو جوولەکە بوو. لەبەر ئەوە ناوی خۆی گۆڕی بۆ گوێندوێر کە ناوێکی هەنگاریە. ئەو کات لایۆس ڕێگەی پێدرا بۆ پزیشکی بخوێنێ. ساڵی 1914 لایۆس خوێندنی تەواو کرد. ئەو ساڵە جەنگی جیهانی یەکەم دەستی پێکرد. لایۆس وەک دکتۆر بۆ بەرەکانی جەنگ نێردرا. تیماری سەربازە بریندارەکانی دەکرد. کاتێک دوای 4 ساڵ شەڕ تەواو بوو، لایۆس دەیویست دووبارە وەک پزیشکێکی ئاسایی کار بکە. بەڵام زۆر گران بوو کلینیکێکی تایبەت بە خۆی بکاتەوە. لایۆس توانای دارایی ئەوەی نەبوو. باوانی یارمەتیاندا. هەر ئەوانیش هاوسەریان بۆ لایۆس دۆزیەوە. ئەو زەمانە ئەمە ئاسایی بوو. ژنە گەنجەکەی لایۆس لە خانەوادەیەکی دەوڵەمەند بوو. هەنووکە لایۆس توانای کردنەوەی کلینیکی خۆی و بینینی نەخۆشی هەبوو. ژنەکەی لایۆس ناوی گیسیلا بوو. ژن و مێردە گەنجەکە بۆ شارۆچکەیەک باریان کرد کە لە تەنیشت ڕێگەیەکی سەرەکیەوە بوو. لایۆس یەکەم کلینیکی لە شارۆچکەکە کردەوە. ئەو لەوێ زۆر خۆشەویست بوو. بە زۆری نەخۆشەکان حەقەکەیان بە پارە نەدەدا، بەڵکو بە گەنم گەنمەشامی داری سووتاندن. لایۆس بوو بە دکتۆری هەمووان، بەڵام زیاتر یارمەتی هەژارەکانی دەدا. لە ناوەڕاستی شارۆچکەکەدا مەیدانێک هەبوو. لەوێ سەوزە و میوە، دانەوێڵە و تۆ و مریشک دەفرۆشرا. مەیدانەکە شوێنی یەکتربینینی خەڵکەکە بوو. جاروبار لەوێ ئۆرکسترایەک میوزیکی دەژەنی. میوزیک ژەنەکان قەرەج بوون. زۆرێک لە خەڵکی شارەکە جوولەکە بوون. هەندێکیان دەسڕەنگین و ئەوانی تریش دوکاندار بوون. زۆرێک لە جوولەکەکان بڕوانامەی بەرزیان بەدەستهێنا بوو. بەڵام لە ناو جوولەکەکانیشدا هەژار زۆر بوو. کاتێک خێزانە جوولەکە دەوڵەمەندەکان شێویان دەخوارد، هەمیشە کەسێکی هەژاریان بۆ خوانەکەیان بانکێش دەکرد. خێزانە جوولەکەکان لەگەڵ یەکتردا یەکگرتوو بوون. ئەوان کۆمەکی یەکتریان دەکرد. هەمووان دەستچوون بۆ نوێشکردن لە کنێشت. ژیان لەو شارۆچکەیە کە دکتۆر لایۆس و گیسیلای ژنی لێی دەژیان وا بوو. ئەوان چاوەڕوانی نۆبەرەکەیانیان دەکرد. 2 کچیان بوو، بەڵام ئاواتەخواز بوون کوڕێکیشیان هەبێت. ڕۆژێک لە ئەیپریلی 1928دا کوڕێک لە دایک بوو. کوڕەکە ناوێکی هەنگاری فێرنێکی لێنرا. ئەو کوڕەش من بووم. خانمە مامۆستا ئەڵمانیەکەم. سەرەتای منداڵیم کامەران بووم. دایکم بە هەنگاری قسەی لەگەڵ دەکردم. ئەوەش بوو بە یەکەم زمانم.
بەڵام خانمە مامۆستاکەم فێری کردم بە ئەڵمانی قسە بکەم. مامۆستاکەم خەڵکی نەمسا بوو، من ئەوم زۆر خۆش دەویست، هەمیشە لەگەڵمدا بوو. فێری کردم بە جوانی نام بخۆم، گۆرانی ئەڵمانی بڵێم و نوێژی ئێوارانم بکەم. خانمە مامۆستاکەم جوولەکە نەبوو. کاتێ تەمەنم 3 ساڵان بوو فێری عیبری زمانی جوولەکەکان کرام. هەروەها فێری پەیڕەوی جوولەکایەتی کرام، ئەو پەیڕەوەی باوەڕی جوولەکەکانە. من ئاوا لە ناو کولتورێکی جوولەکەی هەنگاریدا گەورە بووم. من بیرم لەوە نەکرد بووەوە کە خۆشم جوولەکەم. هەندێک دراوسێ دەوڵەمەند و ئەوانی تریش هەژار بوون. هەندێکیان جوولەکە بوون، هەندێکی تریش جوولەکە نەبوون. ئەمەش هیچ سیر نەبوو. بەڵام لەوەش تێگەشت بووم خەڵکانێک هەبوون ڕقیان لە جوولەکە بوو. کاتێک کریستیانەکان جەژنی هەڵسانەوەیان دەگێڕا، من بۆم نەبوو لە ماڵ بچمە دەرەوە، لەوانەیە مەترسیدار بووایە. من نەمدەزانی بۆچی. هەندێک جوولەکە کە لە کاتی جەژنی هەڵسانەوەدا چووبوونە دەرەوە لەلایەن ئەو خەڵکەوە لێیان درابوو کە لە کلێسا هاتبوونە دەرەوە. قەشە وتبووی جوولەکەکان مەسیحیان کوشتووە. شوشەی دوکانی جوولەکەکان دەشکێنرا. ئەمەش لە ساڵی 30ەکاندا ڕوویدا. کاتێک دژایەتیکردنی جوولەکە ئەو شارەشی گرتەوە کە من لێی دەژیام، زۆربەی جار جوولەکەکان لێیان دەدرا. باوکم بەوانەی وت بچن بۆ لای پۆلیس، بەڵام پۆلیس پێی وتن ئێوەی جوو دەبێت شادمان بن کە لێرە دەژین. هەموو پاییزێک باوکم دەچوو بۆ قوتابخانە تا مناڵەکان بکوتێت. زۆریان لە دەرزی دەترسان، بەڵام باوکم دڵنەوایی دەکردن. نوقلی دەدانێ ئیدی کارەکە باش بەڕێوە دەچوو. ساڵێکیان پزیشکێکی تر هات، ئەو کەسێکی تۆڕە و تۆسم بوو. مناڵەکان ترسان. هەندێکیان لە پەنجەرەکانەوە بازیان دایە خوارەوە. منیش گریام و ڕام کردەوە بۆ ماڵەوە. هاوارم کرد بابە بۆچی تۆ نەهاتی؟ باوکم وەڵامی دامەوە ئیدی من بۆم نییە پزیشکی قوتابخانە بم. باوکم جوولەکە بوو. باوکمیان لابرد و لە جێگەکەی ئەو دکتۆرە تۆڕە و ترۆیەیان دانابوو کە مناڵان خۆشیان نەدەویست. زۆربەی کات ئەو پزیشکە تازەیە مەست بوو. شەوێک لە دەرگای داین ددانێکی شکا بوو، ئازارێکی زۆری هەبوو. باوکم یارمەتیدا. بوون بە دوو هاوڕێی باشی یەکتری. بەڵام دواتر لەو کاتەی باوکم پێویستی بەو دکتۆرە بوو، ئەو دکتۆرە تازەیە ئەمەی بیر چووەوە. دژایەتیکردنی جوولەکە خراپتر بوو، وەک ژەهر وا بوو. بەڵام من خانمە مامۆستاکەمم هەبوو. ئەو بۆ من هەموو شتێک بوو. ڕۆژێک ناچار کرا بەجێمان بهێڵێ. ئەو بۆی نەبوو لای خێزانێکی جوولەکە کار بکات. کاتێک ماڵ ئاواییمان لە یەکتر کرد، من بە کوڵ گریام چونکە تێ نەدەگەیشتم. شەڕی دووەمی جیهان دەستی پێکرد. ئەو زستانەی من 8 ساڵان بووم نەخۆش کەوتم. تایەکی بەرزم لێ هاتی بوو. کاتێک باشتر بووم پزیشکی مناڵان وتی بۆ ئەوەی تەواو چاک ببمەوە پێویستم بە مەلەکردن و خودانە بەرخۆرە. ئەوجا دایکم لەگەڵ خۆی بردمی بۆ ئیتاڵیا. ئێمە لە نزیک دەریاوە لە هۆتێلێکی زۆر خۆش ماینەوە. هەموو هەینێک کاتێک لە چێشتخانە نانی شێومان دەخوارد، دایکم مۆمێکی دادە گیرسان. ئەوە مۆمی شەممانی ئێمە بوو. ئێمە خواردنی جوولەکەی خۆمانمان دەخوارد، کۆشەر. تێبینیم دەکرد میوانەکانی تری هۆتێلەکە ناحەز بوون بەرامبەرمان. لە کەناری دەریاکە کچێکی هەنگاریم بینی. پێکەوە یاریمان کرد و خۆشمان ڕابوارد. کاتێک دایکی ئەو بینینی یاریەکەی ڕاگرتین. کچەکە بۆی نەبوو لەگەڵ مندا بێ. من تێنەگەیشتم بۆچی. ئێمە هەمان ئاینمان نەبوو، بەڵام ئێمە هەردووکمان هەنگاری بووین. ساڵی 1938 قوتابخانەی ملی جوولەکەکانم تەواو کرد. لە شارێکی گەورە دەستم بە خوێندنی ئامادەیی کرد. لەوێ کەس باوکە میهرەبانەکەمی نەدەناسی. خوێندنەکەمان قورس و مامۆستاکانمان ئاڵۆز بوون. ئەو ساڵە نەمسا ناچار کرا ببێ بە بەشێک لە ئەڵمانیا. ئەوە هیتلەر بوو ئەو بڕیارەیدا. ساڵی دواتر هیتلەر دەستی بەسەر بەشێکی چێکسلۆڤاکیادا گرت.
هیتلەر زیاتر و زیاتر فەرمانڕەوای ئەوروپای دەکرد، تەنانەت ئەوە لە هەنگاریاش تێبینی دەکرا. لە شارەکەمان فیلم گەلێک نمایش کران کە مرۆڤ ڕقی لە جوولەکەکانی ناو فیلمەکە هەڵدەگرت. دوو کوڕ کە فیلمێکی وایان بینی بوو لە حەوشەی قوتابخانە بەرەو ڕووم هاتن و هاواریان کرد: دەبێ هەموو جوولەکە بۆگەنەکان لەناو ببرێن. پاشان لێیاندام بە کەتیرە کاغەز لە جامخانەی دووکانی جوولەکەکان دەدرا: ئەمە دووکانی جوولەکەیە، لای جوولەکە شت مەکڕە. پێشتر مامۆستای وەرزشمان سەرباز بوو. ئەو بە چەکمەی سواری و قامچیەوە دەگەڕا، ڕۆژێک وتاری بۆ خوێندکارەکان دەدا. ئەو وتی: پێویستە هەموو هەنگاریەکان پارێزگاری لە وڵاتەکەیان بکەن، بەڵام جوولەکە هەن خۆیان لەو کارە دەدزنەوە. لە پشوودا گەلێک کوڕە جوولەکە لێدانیان خوارد. من خوێندکارێکی هێندە باش نەبووم. نمرەکانم لە قوتابخانەی ئامادەی خراپ بوون. باوکم وتی: ئەوە بە کەڵکت نایێت، بە نمرەیەکی واوە ناتوانی ببی بە دکتۆر. ئەو لە ئەرکەکانی ماڵەوەمدا دەستی بە لێپرسینەوەم کرد. بەیانیان زوو هەڵی دەستاندم، بە گاگۆڵکێ دەچوومە ژێر لێفەکەیەوە و وشە لاتینیەکانم بە خێرایی دەخوێندەوە. بە هیمەتی باوکم نمرەکانم باشتر بوون. لەو ماوەیەدا باوکم نەخۆش کەوت، تووشی شێرپەنجە بوو. نەشتەرگەری بۆ کرا و ئیدی نەیتوانی کار بکات. ڕۆژێک لە سێپتێمبەری 1939دا لای هاوڕێیەکم بووم، باوکی گوێی لە رادیۆ دەگرت: ئێمە زانیمان سوپای ئەڵمانیا چوو بە پۆڵەنداوە، دووەم شەڕی جیهانی دەستی پێکرد، بەڵام ئەو ڕۆژە من نەمدەزانی ئەوە چ مانایەکی بۆ من و خێزانەکەم هەیە. ئەو پاییزە زیاتر لە تەنیشت تەختی بیماریەکەی باوکمەوە دادەنیشتم تا دەهات خراپتر دەبوو. لە کۆتایی دیسەمبەردا باوکی ئازیزم مرد. مامۆستای وانەی زانستی یەهودیم پێی وتم: ئیدی پێویستە خۆت فێری نزای کادیش بکەیت، دەبێت لە کنێشت هەموو بەیانی و ئێوارانێک بۆ ماوەی 11 مانگ بۆ باوکتی بخوێنیت. هەروەها هەموو ساڵێکیش لە ساڵڕۆژی مردنەکەیدا دەبێت بۆ یادی ئەو مۆمێکدا بگیرسێنیت. هەروەها وتی: تا ئەو کاتەی مرۆڤ لە یادەوەریدا زیندوو بێت نامرێت. ئیتر کاتی ناشتنی هات. تابوتەکە لە ناو باخچەی حەوشەکە دانرا. هەم جوولەکە و هەم مەسیحیەکان هاتن بۆ ماڵئاوایی لێکردنی. حاقامەکە لەبارەی هەموو ئەو چاکانەوە دوا کە باوکم وەک پزیشکی هەژاران کردبوونی. ئەو ڕۆژە ڕۆژێکی ساردی زستان بوو، بە بەفر و ڕەشەباوە. من هەموو ڕۆژێک 2 جار دەچوون بۆ کنێشت تا نزای کادیش بخوێنم. من ئەوەم بە خۆشحاڵی دەکرد، زەحمەت نەبوو. هەروەها نزای ئێوارێ و شەوانیشم دەخوێند. ئەم خۆش بە درێژایی ژیانم هاوڵی دەکردم. لەو باوەڕەدام نوێژەکان لە ساڵە سەختەکاندا کۆمەکیان کردبوون. وڵاتەکەم پەلکێش دەکرێتە ناو جەنگەکەوە. ڕۆژێک ئێدنام بینی کە کچە هاوڕێیەکی کۆنی سەردەمی قوتابخانەی میلی جوولەکەکانم بوو. ئەو لە خەمی باوکیدا بوو وتی: باوکم ناتوانێت خەیاڵ و حەقیقەت لە یەکتر جیا بکاتەوە. پرسییم: مەبەستی چییە؟ ئێدنا ڕوونی کردەوە کە باوکی وتویەتی لە پۆڵەندا بە زۆر جوولەکەکانیان سواری لۆری کردووە و بردویانن بۆ کێڵگەیەکی گەورە. لەوێ یەکێ بێڵێکیان وەرگرتووە و هەموو پیاوەکان ناچار کراون چاڵی قوڵ هەڵبکەنن. پاشان پێیان وتون لەوێدا ڕاوەستن و چاوەڕوان بن. دوای ساتێک لە پشتەوە تەقەیان لێکراوە و ئەمانیش کەوتونەتە ناو ئەو چاڵانەی خۆیان هەڵیان کەندون. باوکی ئێدنا پێداگیری کرد بوو. کاتێک لە پۆڵەندا بووە خۆی ئەوەی بینیوە. هەروەها باوکی ئێدنا وتبووی: سەربازەکان خۆڵیان کردووە بەسەر کوژراوەکاندا. ئەگەر چی هەمویان نەمردوون لەژێر گڵەکەدا جوڵاونەتەوە. ئەو کات سەربازەکان بە لۆری بەسەریاندا هاتوون و چوون تا لەگەڵ زەویەکەدا تەختیان بکەن.
دوای ئەوە هەموو شتێک خامۆژە بێ. باوکی ئێدنا دەهات و دەچوو ئەو قسانەی دەوتەوە. پێدەچوو تەواو تێک چوو بێ. ئێدنا سەر و دڵی گیرا بوو. هەموو لەو باوەڕەدا بوون باوکی ئێدنا نەخۆش بێ. هاوڕێکانی باوکی ئێدنا لە کنێشت وتبوویان دەبێ بە دوای دکتۆردا بگەڕێت. دواتر ئێدنا لە ژیانمدا زۆر گرنگی هەبوو. ساڵی 1940 هەنگاریا لەبەرەی ئەڵمانیا چووە شەڕەکەوە. زۆر لە هەنگاریەکان ئاواتەخواز بوون ئەڵمانیا یارمەتیان بدات ئەو زەویانە بەدەست بهێننەوە کە لە جەنگی جیهانی یەکەمدا لە دەستیاندا بوون. هەروەها منیش ئاواتەخوازی ئەوە بووم. لەوە باشتر تێنەدەگەیشتم دەمویست هەنگاریەکی باش بم. سەرەتا ئێمە ئەوەندە هەستمان بە جەنگەکە نەکرد. بێگومان بە کۆپۆن دەست بە دابەشکردنی خواردن کرا. خەڵک ڕێگەی پێی نەدەدرا هەموو ئەو کەلوپەلانە بکڕن کە دەیانویست. بەڵام دایکم کێڵگەیەکی گەورەی بە میرات بۆ مابووەوە و بە کرێیدا بوو. لە جیاتی کرێکەشی پەتاتە، گەنم، فروج و سێومان پێدەدرا. ئەو کاتە یاسایەکی نوێ دەرکرا کە جوولەکەکان ناتوانن هیچ زەویەکیان هەبێت. دایکم زەویەکەی لەدەستدا کە تاقە شتێک بوو دەمانتوانی پێی بژین. لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەواتەخواز بووین شەڕەکە زوو کۆتایی بێت و حاڵی جوولەکەکانیش باشتر بێت. بەڵام ئێمە هەڵە بووین. لە قوتابخانە هەموو شتێک بۆ ئێمەی منداڵی جوولەکە خراپتر بوو. دەبوو هەموو قوتابیەکان زانیاری جەنگیان هەبێت وەک وانەیەکی نوێ. بەڵام جوولەکەکان ئەگەر بشیان ویستایە نەدەکرانە سەرباز. ئەوان لە جیاتی ئەوە دەبوو سوخرەکاری بکەن. هەمیشە ئەو سوخرەکاریە لە شەمماندا بوو. ئەوش ڕۆژی پشووی ئێمەیە، ساباتی ئێمەیە. ئێمەی جوولەکە دەمانەوێت ڕێز لە سابات بگرین. هەر بۆیە لەو ڕۆژەدا کار ناکەین. کەچی ئێستا ناچارمان دەکەن لەو ڕۆژەدا کاری قورس بکەین کە تەواو بێمانا بوو. مامۆستای وەرزشمان بە خۆی و قامچەکەیەوە سەرپەرشتی کارەکەی دەکرد. زۆر جار قامچەکەی بەکاردەهێنا. ئێمە چاڵی گەورەمان لە کێلگەیەکدا هەڵدەکەن. پاشان بە عەرەبانەی دەستی گڵەکەمان دوور دەخستەوە. زۆرێک لە ئێمە لەلایەن مامۆستای قامچی بەدەستەوە شەق و تێهەڵدانی دەخوارد. کاتێکیش کارەکە تەواو دەبوو جارێکی تر گڵەکە بهێنینەوە و چاڵەکان پڕ بکەینەوە. ئەو قسانەی باوکی ئێدنام بیردەهاتەوە کە لەبارەی چاڵەکانی پۆڵەنداوە کردبوونی. لەوانەیە ئەو شێت نەبوو بێت. کاتێک دەگەڕاینەوە بۆ قوتابخانە لەلایەن هاوپۆڵەکانمانەوە گاڵتەمان پێدەکرا. ئەوان لە پشوودا بوون. ئەوان بە هەنگاری ڕاستەقینە ناودەبران و دەبوونە سەرباز. ئێمەی جوولەکەیش بە تڵپە ناودەبراین. حاقامەکەمان وتی نابێ هیچ لە ڕوویاندا بڵێین، ئەم شتە تەواو دەبێ. ئەو وتی ئەوان ناتوانن بەو جۆرە ڕەفتارمان لەگەڵدا بکەن کە دەیانەوێت. ئێمە هەر وەکو هەموو ئەوانی تر هەنگاری باشین. نازانم حاقامەکە باوەڕی بەو قسانەی خۆی هەبوو کە دەیوت. بەڵام ئێمە پڕ بەدڵ حەزمان دەکرد ئەو ساتە ترسناکە زوو کۆتایی بێ. بە پێچەوانەوە باڕدۆخەکە هیچ باشتر نەبوو. یاسایەکی نوێ دژ بە جوولەکەکان دەرچوو. پێویست بوو ئێمە بیسەلمێنین کە لە هەنگاریا لەدایک بووین، ئەگینا لە وڵات دەردەکراین. خێزانەکەمان بە ئاسانی توانی بیسەلمێنێت کە ئێمە هەنگارین. بەڵام زۆر جوولەکەی تر لە وڵات دەرکران. ئەوان ڕەوانەی پۆڵەندا، ڕۆمانیا و وڵاتانی ترکران. قوتابخانەکە لە ماڵی ئێمەوە دوور بوو. زۆر جار لای خێزانێک دەمامەوە لەگەڵ میکی ژوورێکم بەش کرد بوو. میکی ببوو بە هاوڕێم، ئەو بۆ من زۆر مانای دەگەیاند. میکی لەگەڵ ڕێکخراوێکی نهێنیدا بوو. کاری بۆ ئەوە دەکرد جوولەکەکان وڵاتێکی خۆیان هەبێت. پەیمانم پێدا بوو هیچ باس نەکەم. میکی لەبارەی ئەو بزاوی جوولەکەیەوە بۆی گێڕامەوە ئەوان پیلانیان دانابوو بەرەو فەڵەستین کۆچ بکەن. لەوێ دەبوو جوولەکەکان وڵاتی خۆیان دروست بکەن. هیچ کەس ئازار نادرێت لەبەر ئەوەی جوولەکەیە. لەگەڵ میکی چوون بۆ دانیشتنێکی نهێنیان. ڕۆژێک پیاوێک بە میوانی هات، خەڵکی فەڵەستین بوو. من و دایکم چوون بۆ ئەوەی گوێی لێ بگرین. پیاوەکە دەیویست کۆمەک کۆبکاتەوە، بەڵام حاقامەکە نەیدەویست پشتیوانی ئەو پیاوە بکات. وتی فەڵەستین بۆ جوولەکەکان هیچ شتێ نییە. بۆ من سەخت بوو لێی تێبگەم. پرسیارم لە دایکم کرد ئایا دەیەوێت ئێمە بچین بۆ فەڵەستین؟
دایکم وتی ئەی ئێمە چۆن ئەو هەموو کەل و پەل و مۆبیلانە لەگەڵ خۆمان بەرین لەبیرشت بێت حاقامەکە چی وت؟ من لەو باوەڕەدا بووم لەوانەیە دایکم ڕاست بکات. ئێمە دراوسێ و دڵنیاییمان لێرە بوو. ئیدی من وازم لە خەون بینین بە فەڵەستینەوە هێنا. خۆ ئێمە هەنگاری بووین. بە ملیۆنەها جوولەکە لە سەرانسەری ئەوروپا هەن کە وەک ئێمە بیریان دەکردەوە. ئێمە هەموو ئەو وڵاتانەمان خۆش دەویست کە لێی دەژیاین. دەبێت ئەم ساتە بەد و پڕ ئازارە زوو تەواو ببێ. ئێمە شتمان لەسەر سەربازگەکانی ڕاگواستنی وڵاتانی ترەوە دەبیست. دەوترا بە هەزاران جوولەکە لەناو ئەو ئوردوگایانەدا کوژراون، بەڵام ئێمە بڕوامان بەوە نەدەکرد. ئەوە ڕاست بێ. کاتێک پشووی هاوین لە 1943دا دەستی پێکرد، من بە دوای ئیشدا گەڕام. بەختم هەبوو، ئیشێکی باشم دەستکەوت. دەبوو لیستێک بۆ هەموو ئەو جوولەکانە دروست بکەم کە لە ناوچەکەماندا دەژیان. من و هاوڕێیەکم بە بایسکل بە ناوچەکەدا دەسوڕاینەوە و ناوەکانمان دەنووسی. ئێمە پرسیارمان لە هەمووان دەکرد لەکوێ لەدایک بوون و ئیشیان چی بووە. ئێمە هەموویمان لە لیستەکەدا دەنووسی. 3500 جوولەکەی شارەکەمان ناونووس کرد. هەروەها 1000 کەسی تریش کە لە گوندەکان دەژیان. بێحەد پەشیمانم لەو کارەی کردم. ئەو کاتە نەمدەزانی ئەو لیستە چۆن بەکاردەهێنرێت، بەڵام من ویستم هاوڵاتیەکی گوێڕایەڵی یاسا بم و هاوکار بم. لە شارەوانی دەهۆڵکوتێک هەبوو. هەر کات گوێمان لە دەنگی دەهۆڵەکەی باە دەمانزانی شتێکی گرنگ دەخوێنرێتەوە. ڕۆژێک ڕایگەیاند جوولەکەکان بۆیان نییە شەراب و مەی بفرۆشن. ڕۆژێکی تر ئاوهای ڕاگەیاند جوولەکەکان ناتوانن خاوەنی هیچ ڕادیۆیەک بن. من گەڕامەوە بۆ لای دایکم لە ماڵەوە و گریام، چونکە ڕادیۆ ئازادی من بوو. من دەمتوانی گوێم لە خەڵکی تر بێت کە بیر و باوەڕیان چییە. هەروەها ئەو میوزیکانەشم خۆش دەویست کە لە ڕادیۆوە پەخش دەکران. ئێستا ناچار بووم ڕادیۆکە تەسلیمی شارەوانی بکەم. ئەو کاتە زستان بوو، بەفر خستە بووی. من ڕادیۆکەم خستە سەر تاخوورکەکەم و بە دوای خۆمدا ڕام کێشا. فرمێسکیش بەسەر ڕوومەتەکانمدا دەهاتە خوار. ئەستێرەی جوولەکەکان. زستانی 1943 تاکو 1944 زۆر سارد بوو. ئێمەش خەلووز و ئازوقەمان کەم بوو. تێبینیمان دەکرد هاوڕێکۆنەکانمان خۆیان بە دوور دەگرت لێمان. تەنانەت ئەو خەڵکەی دژە جوولەکەش نەبوون دەترسان. زۆر جار وا خۆیان نیشان دەدا کە نامبینن. تەواوی ساڵەکانی ڕقلێبوونەوە لە جوولەکە کاریگەری لەسەر خەڵکەکە دانابوو. هەر مانگی جارێک دەچوون بۆ لای سەرتاش تا قژم ببڕم و لەبارەی فوتبۆڵێنەوە قسە بکەم. سەرتاشەکە دەیویست دوکانەکەی پاک و جوان بێت، هەر بۆیە هیچ سەگێک بۆی نەبوو لەگەڵ خاوەنەکەی بچێتە ژوورەوە. ڕۆژێکیان یەکێک لە دەرەوەی دوکانەکە نووسی بووی بۆ سەگ و جوولەکە قەدەغەیە. قوتابخانەکەمان تیپێکی فوتبۆڵێنی باشی هەبوو. لەو تیپەدا 4 کوڕە جوولەکە یاریان دەکرد. ڕۆژێک مامۆستای وەرزش وتی هیچ جوولەکەیەک بۆی نییە یاری بۆ قوتابخانەکە بکات. باشترین یاریزانی تیپەکە و سیانەکەی تر دەرکران لەبەر ئەوەی جوولەکە بوون. هەمیشە لەبارەی ئەوەوە دەوترا کە ئێمەی جوولەکە لە خراپترین ڕەگەزین. ئایا ئەوان وا دەزانن ئەوە وەک پەتایەکە ئەگەر دەستیان بەرمان بکەوێت ئەوانیش تووشی دەبن. ئێمە لە پۆلدا بە تەنیا دادەنیشتین. کەس نەیدەویست لە تەنیشت جوولەکەیەکەوە دابنیشێت. 1944 زیاتر هەسمان بە جەنگەکە کرد. لەوە بەدوا نەمان دەزانی بیر لە چی بکەینەوە. ئێخۆ ئێمە هەنگاری بووین، بەڵام دەبێت چی ڕوو بدات ئەگەر ئەڵمانیا جەنگەکە بباتەوە. ئێستا دەمانزانی کەشتی سامناک بەسەر جوولەکەکان هاتووە، لەو شوێنانەی ئەڵمانەکان داگیریان کردوون. لەگەڵ ئەوەشدا لە ئەمریکا ڕەشپێستەکان دەچەوسێنرانەوە. لەوانەیە لەوێش هەروە خراپ بێت. هەرچەند بیرم لێ دەکردەوە دەگەشتمەوە سەر ئەوەی
بۆ ئێمە هەنگاریە باشترین وڵاتە. بەڵام زوو بۆمان دەرکەوت کەوان نییە. لە ئازاری 1944دا ئەڵمانەکان هاتنە ناو هەنگاریاوە. ئەوان شان بە شانی خاچتیرەکانی هەنگاریا دەستیان بەسەر وڵاتدا گرت. بە نازیەکانی هەنگاریا دەوترا خاچتیرەکان. ئێمەی جوولەکە هەنگاریەکان زوو تێگەیەنران کە ئەڵمانیەکان چیان دەوێت. ڕۆژێک گوێمان لە دەهۆڵەکەی شارەوانی بوو. پەیامێکی نوێی خوێندەوە. پێویستە هەموو جوولەکەیەک ئەستێرەیەکی زەرد بە جلەکەیەوە بێت. دەبوو ئەستێرەکە لە پارچە قماشێکی زەرد بێت. دەبوو ئەستێرەکە 6 چوکڵەی هەبێت و قایم لەسەر دڵ بە پاڵتۆ یاخود بلوزەوە بدوورە بایەوە. کاتێک ئەم هەواڵە تازەیەم بۆ دایکم گێڕایەوە دەستی بە گریان کرد. بەڵام کەلوپەلی درومانەکەی هێنا ئەستێرەکانی بڕی و تون بە جلەکانی سەرەوەمانی دووری. سەخت بوو لەگەڵ ئەو ئەستێرە زەردانەدا بژین. من هەوڵم دەدا لە پشت جانتای قوتابخانەکەمەوە بیشارمەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک قوتابی کوڕ بینیان. ئەوان هاواریان کرد. ئەو ئەستێرەیە چیە دەدرەوشێتەوە؟ کاتێک ڕام کرد ئەوان بەردبارانیان کردم. بەجلی خوێناویەوە گەڕامەوە بۆ ماڵەوە. زۆربەی جار جوولەکەم دەبینی لە ڕێگەوبانەکاندا لێیان دەدرا. هەندێک جار لەلایەن مرد منداڵانەوە و هەندێک جاریش لەلایەن گەورەکانەوە. هەر دوای جەژنی هەڵسانەوە قوتابخانە داخرا. دەبوو وەک خستەخانە بۆ سەربازە بریندارەکان بەکاربهێنرێت. لە هەمان کاتدا فڕۆکەکانی سۆڤیەت شارەکەیان بردومان دەکرد. ئێمە خۆمان بۆ ئاهەنگی جەژنی جوولەکە ئامادە دەکرد. جەژنی پێساکی جوولەکە جەژنی خۆشیە. ئێمە دوای خۆ و نەریتی کۆنی خۆمان دەکەوین. پیاوی گەورەی ماڵ گۆرانی دەوت و پێشنوێژی دەکرد. ئێستا من پیاوی ماڵم، ئەگەرچی 16 ساڵم تەواو نەکردووە. من هەمان نظام خوێند و گۆرانیم بە هەمان ئەو ئاوازە وت کە باوکم پێی دەخوێند. هەروەها ئێمەش هەروەک هەموو جوولەکەکان ئەوەمان وت کە هەمیشە وتویانە ساڵی ئایندە لە ئورشەلیم. شاری ئورشەلیم شتێک بوو خەونمان پێوە دەبینی. لەوێ کەس بەم ئەستێرە زەردانەوە ناسوڕێتەوە. لەوێ مرۆڤ دەتوانێت شانازی بە جوولەکە بوونیەوە بکات. ئەوە دواهەمین جەژنی پێساک بوو کە پێکەوە ئاهەنگێکمان گێڕا. جەژنێک بوو خاڵی لە خۆشی. ئێمە بۆ دوور دەگوازرێینەوە. بەیانی ڕۆژێکی دووشەممە بوو. پەلەم بوو سەر لە نوێ قوتابخانە دەکرایەوە. بە پەلە بەڕێگەوە بووم. لە بەردەم دەرگای قوتابخانە لەلایەن پیاوێکی تفەنگ بەدەستەوە ڕاگیرام. ئەو وتی هیچ جوولەکەیەک بۆی نییە ماڵ بەجێ بهێڵێت. من چووم دایکمم هێنا. پرسیارمان لە پیاوەکە کرد چی ڕوویداوە؟ ئەو وتی من ناتوانم لەوە زیاتر بڵێم، بەڵام دەبێت هەموو جوولەکەکان لێرە دوور بخرێنەوە. ئەوە ترسناک بوو. پیاوە تفەنگ بەدەستەکە دراوسێمان بوو. هەر لە پاش لە دایکبوونیەوە دایکم دەیناسی. لە دەرەوە لەسەر شەقامەکە کۆمەڵی جوولەکەمان بینی. ئەوان لەلایەن پۆلیسی هەنگاریەوە درابوونە پێش. جوولەکەکان بوخچە و کارتۆنی بچووکیان هەڵگرت بوو. ئێمە زانیمان بە زووی سەرەی ئێمەش دێت. تەواوی ئەو ڕۆژە و ڕۆژی دواتریش ئێمە بینیمان چۆن جوولەکەکان دەدرانە پێش و بۆ دوور دەبران. زانیشمان هەموو شتە بە نرخەکانمان لێ دەسەندرێت. من سەعاتەکەم دەرهێنا کە لە باوکمەوە وەرم گرت بوو. ڕام کرد بۆ لای ئیلیسابێسی دراوسێمان پێم وت ئەم سەعاتە وەرگرە، ئەگەر منیش نهاتمەوە ئەوە بۆ خۆتی هەڵگرە. کاتێک لە یەکتر جیابووینەوە هەردووکمان گریاین، چونکە باوەڕمان نەدەکرد جارێکی تر یەکتر ببینینەوە. دایکم و کاتی خوشکم هەندێ زێر و زیویان هەبوو. لەژێر خاکدا شاردمانەوە. ئیدی چاوەڕێ ماینەوە و ئاواتەخوازی پەرجوویەک بووم. بەڵام هیچ پەرجوویەک ڕووی نەدا. ڕۆژی هەینی ئەو هەفتەیە لەلایەن دوو پۆلیسەوە بە ئەسپ و عەرەبانە براین. من، دایکم، پورەساری و کاتی بووین. ئێمەیان برد بۆ شارەوانی. ئەوان منیان ناچار کرد خۆم ڕوود بکەمەوە. دایکیشم
زلەیەک لە دەم و چاوی درا. بەو شێوەیە ئێمەیان برد بۆ کنێشت. لە هەموو لایەک خەڵکی لەسەر زەویەکە دانیشت بوون. پیرەمێردان وەک منداڵ دەگریان. من بە دایکمم وت با هەڵبێین، بەڵام دایکم هاتە وەڵام. ئەوان ڕاستەوخۆ گوڵەبارانمان دەکەن، بۆ کوێش هەڵبێین؟ من زانیم دایکم ڕاز دەکات. سەر لە بەیانی ڕۆژی شەممە عەرەبانەکان هاتن. عەرەبانەکان بە ڕیزێکی درێژ دەڕۆشتن و بە ئەسپ ڕادەکێشران. ئەفسەرێک هاواری کرد: دەبێت ڕیز ببین. کەسێک نەیویستایە بچێتە ڕیزەوە، دەست بەجێ بە قامچی خەڵتانی خوێن دەکرا. قەشەکەمان بە سەختی دارکاری کرا. ئێمە ئەو عەرەبانچیەمان دەناسی کە عەرەبانەکەمانی لێ دەخوڕی. داوای لێبوردنی لێمان کرد و وتی ناچارە ئەو کارە بکات. کاتێک لە شار دەرچووین وەستا. ئەو دەم چووە دوکانێکەوە، پاکەتێک مۆم و دەستەیەک شقارتەی بۆ کڕین. ئەو پیاوە میهرەبانە بوو بە دوای یادگاری جوانی من لە شارەکەمدا. سات دوای سات عەرەبانەکان بەرەو پێشدا ئاژووتن. تەنها 4 پۆلیس پاسەوانیان دەکردین. من دەمتوانی هەڵبێم، بەڵام چ ڕێگەیەکم بگرتایەتە بەر. نەخێر، لە ئێستادا تەنها شتێکی گرنگ ئەوەیە پێکەوە بین. دایکم، من، کاتی و پورەساری درەنگانی ئەو ئێوارەیە گەشتینە کادێنێک. لەوێدا بە پاڵ کراینە ژوورەوە. ئەو کاتە پیستای هاوڕێمم بینی. ئەو بۆی گێڕامەوە کە باوکی مردووە. پیستا لە خەفەتدا تێک شکابوو، وتی باوکم خۆی کوشت. ئێستا دەبوو پیستان نزای کادیش بۆ باوکی بخوێنێت. ئەو هەتیو بوو وەک من، بەڵام پیستا لەگەڵ نزا و نوێش ڕانەهات بوو. بەیانی و ئێوارە کاتێ نزای کادیشی دەخوێند، من لەگەڵیدا دەبووم و زۆرم لەبارەی جوولەکایەتیەوە فێر دەکرد. هیچ خواردنێکی وامان پێ نەمابوو. سەرتا ئێمە هەندێک لەو شتانەمان پێما بوو کە لەگەڵ خۆماندا بردوبوومان، بەڵام بەشی ماوەیەکی زۆریان نەکرد. بەڵام ئەوە بوو کە خەڵکی میهرەبان یارمەتیان دەداین. جوتیارێک بەخۆی و مەنجەڵی گەورەوە هات کە پڕ بوو لە شۆربە. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک بە برسێتی دەمانەوە. هەموو بەیانیەک پێمان دەوترا دەبێت چ کارێ بکەین. من و پیستا چاڵێکی گەورەمان بۆ ئاودەست هەڵکەند. ئەو چاڵانە بوون بە شتێکی مەترسیدار. منداڵی بچووک کەوتبوونە ناوی خینکا بوون. دواتر دەبوو گەورەیەک وەک پاسەوان لەوێدا بوەستایە. هەفتەیەکی سەرەتای زیندانیەکەمان زۆر سەخت بوو، بەڵام دەمانزانی لەوێ دەڕۆین. بەیانیەک لە سپێدەیدا هەڵیان ساندین. ئێستا دەبوو بە پیادەڕەوی بڕۆین. ڕێگەکە پڕ بوو لە خەڵک. بە دڵنیاییەوە چەندین هەزار گەلێک خەڵک بەرەو مەرگ بەڕێوە بوون. ئێمە لە ڕانەمەڕێک دەچوین بەڕێگەوە بن بۆ قەسابخانە. هەموو ئەو ڕۆژە هەر ڕۆیشتین. ئاوا گەیشتینە وێزگەیەکی شەمەندەفەر. لەوێدا چاوەڕوان بووین. ئێوارە شەمەندەفەرەکە هات، بەڵام تەنها فارگۆنی باری پێوە بوو. وەک ئاژەڵ کراینە فارگۆنەکانەوە. بۆنی مەڕ و ماڵاتی لێدەهات. فارگۆنەکان بۆ گواستنەوەی ئەو ئاژەڵانە بەکاردەهێنران کە سەر دەبردران. ئێستا ئەوە ئێمەین لەو فارگۆنانەدا، وەک ئاژەڵ دەگوازراینەوە. ئەوەی نەیتوانایە سەر بکەوێت بۆ ناو فارگۆنێک لێدانی دەخوارد. پۆلیسێک بە تفەنگەکەی بەتوندی لە دایکمیدا. کەسێک سەتڵێکی فرێدایە ژوورەوە. ئەو سەتڵە بوو هەمووان وەک ئاودەست بەکاری بهێنین. ئێمە 82 کەس بووین لە فارگۆنەکەدا. ئیتر دەرگاکە داخرا. بە تەنیشتمەوە ژنێک زۆر ناومێدانە دەگریا. ئەو هەر ئێستا لە منداڵەکانی جیا کرابووەوە. چەندین سەعاتی خایاند تا سەفەرەکە دەستی پێکرد. هەرزوو سەتڵەکە پڕ بوو. بۆگەنی ئێجگار ناخۆش بوو. خەڵکەکە وا پەستێنرابوونەوە کەس نەیدەتوانی لە جگەی خۆی بێتە دەرەوە. ئێستا بیر لەسەر لەبەری ژیانی خۆم دەکەمەوە. من خوێندم، فێری ئەوە بووم ڕێز لە هەموو بوونەوەرێک بگرم. مرۆڤ ئەو بوونەوەرە بوو لە لووتکەدا دەوەستا. ئەویش نەک لەبەر هێزەکەی، بەڵکو لەبەر هزری. ئەمە ئەو شتە بوو کە فێری ببووم. بەڵام لێرە ئەوەی بەهێزترینە بڕیار دەدات. لە هەنگاریا ئێمە کولتوری ئەڵمانیامان بەرز دەنرخاند. ئێستا وا بیرم دەکردەوە لەوانەیە سەربازانی ئەڵمانی باشتر بن لەم پۆلیس و پاسەوانە هەنگاریانە. دەبێ ئەڵمانەکان
هونەرمەندە ناودارەکانی خۆیان و مۆزارت، شێلی و گۆتە باش بناسن. بەڵام هەر ساتی دوای ئەوە بیرم لەم هەموو ئەڵمانیە کردەوە کە جوولەکە بوون، کەسانێکی وەک ئەنیشتاین، فرۆید و مارکس. ئەمانە زانا و بیرمەندی مەزن بوون، هەروە کولتوری مەزنیشیان خوڵقاند. ئەمڕۆ ئەوە چ بەهایەکی هەیە؟ بەتەکانێک لە بیرکردنەوەکانم بە ئاگا هێنرامەوە. شەمەندەفەرەکە کەوتە جوڵە، سەتلەکە بە شەقێک قڵب بووەوە و خەڵکەکە هاواریان کرد. ئەرێ بۆ کوێ دەچین؟ لە درزێکەوە سەیری دەرەوەم کرد، بەڵام تەنها تاریکیم بینی. پیاوێکی پیر دەستی بە نزاو نوێش کرد. سەفەرەکە لەسەر خۆ بوو. زۆر جار شەمەندەفەرەکە دەوەستا، ئەو کاتانەی فارگۆنی تریان لێ دەبەست. ئەمە لە ناوەڕاستی مانگی ئایاردا بوو. لە پەنجەرە ئاسنینەکەوە باڵندەم بە ئاسمانەوە بینی. شەو شەمەندەفەرەکە وەستا، باران دەباری. دەبوو هەر چۆنێک بێت تۆزێک ئاو بخۆمەوە. کوپەکەمم هەڵگرت و بە وریاری دەستم بردە دەرەوە. دڵۆپە بارانەکان بە هێواشی کوپەکەیان پڕ کرد. شەو بوو، کەس نەیبینی چی دەکەم. کاتێک کوپەکە پڕ بوو دەستم بەرەو ژوورەوە هێنایەوە. لەو کاتەدا سەربازێک بینی خەریکی چیم، بەردێکی هەڵگرت و تێیگرتم. کوپەکە شکا و ئاوەکەش ڕژا. لەگەڵیدا شتێک لە ناوەوەی منیشدا ورد و خاش بوو. شەمەندەفەرەکە لە ڕۆشتن بەردەوام بووەوە. دووبارە بووەوە بە شەو و شەمەندەفەرەکە جارێکی تر وەستایەوە. ساتەکان تێدەپەڕین و هیچ ڕووی نەدا. لە درزەکەوە سەیری دەرەوەم دەکرد، بەڵام تەواو تاریک بوو. لەو کاتەدا هەستم بە بۆنێکی زۆر ناخۆش کرد لە دەرەوە. بۆنێکی شیرین بوو، دڵ تێک هەڵهێن و شیرین. ئاوشڤیتس. لە ڕووناکی کزی سپێدەدا باشتر دەمبینی. شەمەندەفەرەکە لە وێزگەیەک وەستا. لە بەرانبەردا شەمەندەفەرێکی تر وەستا بوو. لە پەنجەرەی فارگۆنەکەوە سیمای تۆقەیوی خەڵکم بینی. بەڵام ئەوە چی بوو ئەو بۆنە پیسەی لێدەهات؟ لەو کاتەدا چەند پاسەوانێک بەجلی شین و سپی خەتخەتەوە هاتن. پاسەوانەکان دەرگای فارگۆنەکانیان کردەوە و هاواریان کرد. بۆ دەرەوە، بۆ دەرەوە، دەی. دەبوو فارگۆنەکان بەتاڵ بکرێن. خەڵکی دەکەوتنە خوارەوە بۆ سەر زەویەکە و بریندار دەبوون. زۆرێک دەگیریان، بەڵام پاسەوانەکان بە تێڵاکانیان لێیان دەدا. نەدەبوو هیچ شتێک لەگەڵ خۆماندا بەرین. دەبوو هەموو شتێ بەجێ بهێڵین. زۆر کەس پێی وابوو ئێستا مردن چاوەڕێمان بێ. بۆ زۆربەیان ئەمە ڕاست بوو. دەبوو بەشێکیان هەرزوو بمردنایە. ئەوانی تریش دەبوو سەرەتا پێش ئەوەی بمرن ئازارێکی سەختیان بچەشتایە. هەندێکیشمان دەبوو زیندوو بمێنێتەوە تا ئەو کارە ساتە سامناکە بگێڕنەوە کە ڕوویدا. ئێمە چاوەڕێ بووین و زۆرێک لەوانەی فارگۆنەکەمان دەستیان بە نزاکردن کرد. هەندێک پیرەمێرد کەوتنە خوێندنی ئەو نزایە کە هەمیشە جوولەکەکان لەو کاتەی هەست دەکەن مردن چاوەڕێیانە دەیخوێنن. لە گوناهەکانمان خۆش ببە. فارگۆن دوای فارگۆن بەتاڵکران. پاسەوانەکان بە ناڕەنار فەرمانیان دەکرد و ئێستا سەرڕێی ئێمە بوو. من گوێم لە کردنەوەی قوفلەکە و هاوار و قیژەی خەڵکە تۆقیوەکە بوو. من و دایکم و کاتی تونت یەکترمان گرت بوو. پاسەوانەکان بەڕێیان کردین. بۆ دەرەوە، بۆ دەرەوە، دەی. من زەغزەغ لێم دەڕوانین. ئەمانە چ جۆرە بەشەرێکن کە دەتوانن ئاوا بکەن؟ ئەوان تێلاکانیان دەوەشاند و زیندانیەکانیش دەکەوتنە سەر زەوی. دایکم بە ئەژنۆی شکاوەوە لە عەردەکەدا تەخت بوو. بەردەوام بیریشمان لەوە دەکردەوە ئەو بوونە ناخۆشە لەکوێوە دێت. ئیتر کەوتینە ناو ڕیزێکەوە. دەبوو ڕیزەکە بکرێت بە دوو بەشەوە، یەکێکیان بۆ ژنان و ئەوی تریشیان بۆ پیاوان. پاسەوانێک پەلی گرتم و فڕێی دامە ناو ڕیزی پیاوانەوە. ئەوەی ناخۆشترین شت بوو ڕووبدا. دایکم و کاتی کەوتنە ناو ڕیزەکەی ترەوە. لەو کاتەدا لە دەستمدا هەستم بە دەستێک کرد.
پیستا لە تەنیشتمەوە وەستا بوو دەستی گوشیم و وتی خەفەت مەخۆ من و تۆ دەستی یەکتر بەرنادەین ڕیزەکە هێواش دەچوە پێش لە چەند ئەفسەرێک نزیک بووینەوە کە یەک جۆرجلی سەوزیان لەبەردا بوو پاسەوانەکان پێیان وتین چی بکەین کاتێک دەگەنە لای ئەو ئەفسەرە گۆچان بەدەستە ئەگەر دەتوانن کار بکەن دەبێت پێی بڵێن بەڵێ تێگەیشتین پاسەوانەکە وتی ئەگەر بتوانن کار بکەن ئەوا دەتانبەن بۆ ئوردوگای کار نەشتوانن کار بکەن بەو لۆریانە دەتانبەن بۆ جێگەی حەسانەوە بەڵێ بەخۆشیەوە دەمانەوێت کار بکەین پاسەوانەکە وتی ئوردوگای کارەکە ناوی ئاوشڤیتزە من و پیستا هەوڵمان دەدا دڵی یەکتر خۆش بکەین دەشێت دۆخەکە باشتر بێت ئەگەر ئیشت پێ بدرێت ئێستا خەریکە بگەینە پێش لە ڕیزەکەدا و لە پێشمانەوە پیاوێکی پیر وەستا بوو مامەستێرن بوو ئەو بە ئەفسەرەکەی وت کە نەخۆش و لاوازە ئەفسەرەکە وتی دەی باشە تۆ دەبێت پشوو بدەیت ئەفسەرەکە ئاماژەی بۆ لای چەپ کرد و مامەستێرنیش چوو بۆ ئەوێ ئێستا سەرەی ئێمە بوو پیستا وتی دەتوانێت کار بکات و ڕێگەی پێدرا بچێت بۆ لای ڕاست من ئەوەندە دەترسام لە ترساندا دەلەرزیم ئەفسەرەکە لێی پرسیم تەمەنت چەندە 17 ساڵم درۆم کرد دەتوانیت کار بکەیت بە دڵنیاییەوە من بەهێزم باشە بڕۆ بۆ لای ڕاست من نەڕۆشتم ڕام کرد و لە تەنیشتی پیستە وەستام ئەو ڕیزەی ئێمەی تێکرا بووین بەرەو تەلبەندێک دەڕۆشت تەلبەندەکە لە تەلی دەرکاوی دروست کرا بوو دەروازەیەک کرا بووەوە ڕیزێکە هێواش بەرەو ناو ئاوشڤیتز پێچی دەخوارد من بۆ دوجار سەیرێکی دواوەم کرد ئەو دەم دایکم و کاتیم بینی لە ڕێزێکی تردا ئەوەندەی لە توانامدا بوو هاوارم کرد دایکم منی بینی بەڵام من گوێم لەو نەبوو چی وەڵام دامەوە دەروازەکە لە دوامەوە داخرا لەو دەوروبەرەدا خەڵکی بەجلی خەتخەتەوە وەستا بوون بەردەوام ئەو بوونە سەیرەش دەچوە سیەکانمانەوە ئێستا بینیم لەکوێوە دێت لە دوو کەڵکێشی بەرزەوە دووکەڵێکی خەستی زۆر بەرز دەبووەوە ئێستا دەبێت چی ڕوو بدات پاسەوانەکان هاواریان دەکرد و تێلاکانی دەستیان ڕادەوەشاند هاواریان کرد هەموو جلەکانتان دابکەنن پیاوێکم بینی میهرەبان دیار بوو پرسیارم لێ کرد دەبێت لەکوێ جارێکی تر دایکم ببینمەوە ئالەوێ وای وت و ئاماژەی بەرەو ئاسمان کرد ئێستا هەموو جلەکان بە بەرزی کەڵەکە کرابوون جارێکی تر ناچار کراین لە ڕیزەکەدا بوەستینەوە دەبوو سەرمان بتاشین ڕوت و قووت بووم و زۆر دەترسام هەستم بە سوکایەتی و شەرمزاری دەکرد هەرگیز خەڵکێکی زۆری ئاوا ڕوتم نەبینی بوو ئێمە چڵکن بووین لەشمان دڕی بە یەکتر دەدا هەمیشە شانازیم بە قژە جوانەکەمەوە دەکرد ئێستا تاشرا بوو نەدەبوو یەک تاڵم و بەسەرتەوە بمێنێت پاسەوانەکان لێیان دەداین و هاواریان دەکرد ئەوان زیندانی بوون هەروەک ئێمە زۆرێک لەوانە جوولەکە بوون برامان بوون چی ناچاری کردبوون ئاوا بکەن ڕیزەکە لەسەر خۆ دەڕۆشتە پێشەوە دەبوو ئێستا بچیتە گەرماوەکە خۆشۆردن کەمێکی وای دامێ لەوانەیە هەر چۆنێک بێت نەجاتم ببێت ئەگەر باش کار بکەم ئێستا کاتی ڕیزێکی نوێ بوو دەبوو جل وەربگرین پانتۆڵ و چاکەتێکی خەتخەت کلااو و قاپقاپم وەرگرت هیچیان بۆم نەدەبوون پاسەوانەکان هاواریان دەکرد و جنێویان پێدەداین ئەوان دەیان قیژاند جوولەکە بەرازە نەگریسەکان دەست و بر بکەن دراینە پێش زەحمەت بوو بەو قاپقاپە دارینە قورسانەوە ڕێ بکەیت من هەر خۆم کێش دەکرد ناوی خۆت لە یاد کە ئیتر هاتین بۆ بیرکیناو کە ئوردوگایەک بوو سەر بە ئاوشڤیتز لێرە نزیک قاعەی درێژ و خانووی دارینی نزم هەبوون کۆڵانەکانی نێوانیان
قڕ و چڵپاو بوون. بە 5 ڕیز ڕایان گرتین. پاس چاوەڕوانیەکی زۆر پاسەوانێک هات. جلێکی خەتخەتی شین و سپی لەبەردا بوو. گۆچانە درێژەکەی دەستی ڕاوەشاند و وتی: من کاپۆی ئێوەم، پاسەوانی ئێوە. ئێوە جوولەکەی بەرازی بۆگەنن. من ئاریاییم، ئەڵمانیەیەکی ڕاستەقینە. ئاریایی وشەیەکی نازیەکان بوو، زۆر جار بەکاردەهێنرا. زۆر جار کاپۆ تاوانبارێکی ئەڵمانی بوو کە لە ئوردوگایەکدا دەبوو بە فەرماندە. ئەوان زۆر بەد و دڕندە بوون. گەلێکیان لەبەر تاوانی تونند و تیژی قێزەون حکم درابوون. کاپۆکەمان تێڵاکەی دەستی نیشانداین. کۆمەڵێک خەتی لەسەر هەڵکەندرا بوو. هەر خەتێکیش مرۆڤێک بوو کە ئەو کوشت بووی. وتی جێگەی زۆر خەتی تریشی لەسەر ماوە. ئیتر ڕۆیشتین بۆ قاعەکانمان. چەرپاکانی خەوتنمان 3 قات بوون. زۆر چڕوپڕ بە تەنیشت یەکەوە ڕیز کرابوون. لەسەر هەر چەرپایەک دەبوو 2 پیاو بخەوێت. من چەرپای خەوەکەم لەگەڵ پیاوێکدا بەش کردبوو، ناوی زۆڵی بوو. پاسەوانەکان ژن و منداڵەکەیان لێ دوور خست بووەوە. ژنەکەی وتبووی ناتوانێت کار بکات، دەبێت ئاگاداری کچە مناڵەکەی بێت. گەلێک لە دایکەکان هەمان وەڵامیان دابووەوە. هەر کاتێکیش ئاوا وەڵامیان دابێتەوە ئەوان کوژراون. هەروەها منداڵەکانیش کوژراون. بە تەنها ئەوانەی دەیانتوانی کاری قورس بکەن بە زیندوی دەمانەوە. زۆلی لە خەفەتدا تێکشکا بوو. بە درێژایی شەو بە دەنگی بەرز دەگریا. هێشتا دنیا هەر تاریک بوو کە کاپۆکە خەبەری کردینەوە. بە تێڵاکەی لێی دەداین و هاواری دەکرد: جوولەکەی بەراز، کاتی ڕیزبوونە، جوولەکەی نەگریز. لە جێگەکانمانەوە خۆمان هەڵدایە خوارەوە و دەرپەڕینە دەرەوە. لە قاعەکانی ترەوە زیندانی خەواڵوو و تۆقی و هاتن. ئەوە یەکەم ڕیزبوونم بوو بۆ سەرژمێری. ئەوەش یەکێک بوو لەو هەموو شتە ترسناکەی ژیانی ناو ئوردوگا. کاپۆکەی ئێمە بەرەو ئەفسەرێک وەرچەرخا و هاواری کرد: گەورم، 515 زیندانی بەڕێزەوە خۆیان ناونووس کردووە. سەربازانی سەر بە SS ژماردیانین. SS سەربازی تایبەتی نازیەکان بوون لە ناو ئوردوگاکەدا. دەکرا ئێمە چەندین سەعات لەوێدا ڕابگیرین و چاوەڕوان بین. جار و بار یەکێک لە شەکەتیدا دەبورایەوە. هەروەها ئەوەش ڕوویدا بوو کە زیندانیەک تا مردن لێی بدرێ. ئەو دەم کاپۆکە خەتێکی تری لەسەر تێڵاکەی دەستی هەڵدەکۆڵی. دوای سەرژمێریەکە فەرمانمان پێکرا دەست بە ڕۆیشتن بکەین. نەمان دەزانی بۆ کوێ دەڕۆین. ڕۆیشتنەکەمان بە ناو کێلگە قڕ و چڵپاوەکاندا ڕەت بوو. بۆنەکەش کە لەو دووکەڵە قێزەونەوە دەهات بە درێژایی کات بە دوامانەوە بوو. بەڵام ئێستا زانیمان ئەو دووکەڵە لەکوێوە دێت. دووکەڵەکە لە کوورەی تەرم سووتاندنەکانەوە دەهات. ئەو کوورانەی مردووەکانیان تیا دەسووتێنرا. زۆر جار بیرمان لەوە دەکردەوە بڵێ ئێستا ئەوان کێ بسووتێنن. پەرژینێکی سیمی دڕکاوی بەرزمان لێ بە دیار کەوت. ڕێگەکە دەچوەوە سەر دەروازەیەک. لەسەر دەروازەکە ئاربیت ماخت فریم خوێندەوە. ئەمەش واتە کارکردن تا ئازادت دەکات. من ئەوەم بە پیستاوت: لەوانەیە دەربازمان ببێ، تەنها ئەگەر ئێمە بەباشی کار بکەین. ئاوا بەرەو ئوردوگا سەرەکیەکە ڕۆیشتین. لێرە خانووەکان لە خشتی سوور دروست کرابوون و ڕێگەکانیشی بەردڕێژ بوون. لە ناکاو گوێمان لە میوزیک بوو. سەیرە، ژەنیارەکان زیندانی بوون. هەمویان جلی خەتخەتیان لەبەردا بوو. ئێستا هەستمان کرد کەمێک میزاجمان باشترە. بەڵام بە چواردەوری ئوردوگاکەدا تەلی دڕکاوی بە کارەبای بەهێزەوە هەبوو. ئەوەی دەستی بەر بکەوتایە دەمرد. هەروەها قوڵەی بەرزیش هەبوون کە سەربازی ڕەشاش بە دەستیان لەسەر بوو. هیچ زیندانیەک نەیدەتوانی بە زیندوی لێرە بچێتە دەرەوە. لەگەڵ ئەوەشدا هەندێک جار کەسێک خۆی دەدا بە پەرژینە کارەباییەکەدا. ئەوە شێوازێک بوو بۆ خۆکوشتن. ئێمە براین بۆ یەکێک لە خانوە خشتەکان. دەبوو لەوێدا بمێنینەوە. من و پیستا چەرپای خەوەکەمان پێکەوە بەش کرد. ئەوەش خۆش بوو. شەوێک بە ئاگا هێنراینەوە. ئەوان پێویستیان بە هەندێک خۆبەخش بوو تا لە چێشتخانەکەدا کار بکەن. من و پیستا خۆمان ناونووس کرد. ئێمە لەژێر چاودێریدا بووین، بەڵام دەمانتوانی لەگەڵ بەندکراوی تردا قسە بکەین. ئێستا لەبارەی دکتۆر مێنگێڵیەوە شتم بیست. ئەو شەوە گوێم لە شتی سامناک بوو.
مێنگێڵێ تاقیکردنەوەی لەسەر مرۆڤ دەکرد. جوولەکەش ئاژەڵی تاقیکردنەوەی ئەو بوون. مێنگێڵێ نەخۆشی دەدا بە مرۆڤەکان، ئەو بە دەرزی بەکتریای دەکردە لەشیانەوە. کەسانی تری دەخستە سەهۆڵاوەوە. مێنگێڵێ دەیویست ببینێ ئەو کەسانە چیان بەسەردێ. زۆربەی ئەوانە مردن. بەیانیەک دەبوو خۆمان ناونووس بکەین، دەبوو وەڵامی پرسیارەکان بدەینەوە. ناو، شوێنی لەدایک بوون، ناوی باوان، خوشک و برا، هەموو شتێک. ئەوەندەی توانیم بەباشی وەڵامی پرسیارەکانم دایەوە. ئەوەی پرسیاری لێکردم وتی لێرە بەدواوە دەبێ ناوی خۆم لە یاد بکەم. ئەو وتی ئێستا تۆ ناوت A6171 ژمارەکەش لەسەر قۆڵی چەپم کوترا. هەروەها دوو پارچە قوماشی بچووکیشم وەرگرت. لە شێوەی ئەستێرەدا بوون. ئەوە ئەستێرەی جوولەکەکان بوو بە 6 چووکڵەوە. دەبوو ئەوانە باش بە جلەکانمانەوە بدورین. ئەستێرەیەکیان بە چاکەتەکەمانەوە و ئەوی تریش بە پانتۆڵەکەمانەوە لە ئاستی ڕانماندا. هەموو زیندانیەکان نیشانەی جیاوازیان هەبوو. تەنها ئەیمە جوولەکە ئەو ئەستێرە 6 چووکڵەیەمان هەبوو. زیندانیەکی سیاسی سێگۆشەیەکی سووری هەبوو. لەوانەیە ئەو سۆسیال دیموکرات یاخود کۆمۆنیست بوو بێت. تاوانکارێکیش سێگۆشەیەکی سەوزی هەبوو. زۆربەی کاپۆکانمان سێگۆشەی سەوزیان هەبوو. زیندانیە هاوڕەگەز بازەکانیش سێگۆشەی پەمەیان هەبوو. هەموو ڕۆژێک سەردانکەران بۆ کەمپەکان دەهاتن. ئەوان بۆ کارە جیاوازەکانیان بە دوای خەڵکیدا دەگەڕان. لەوانە بوو بۆ کاری ڕێگەوبان یاخود کاری ناوکانەکان بێت. من و پیستە وتبوومان میکانیکین. بەڵام وا دەردەکەوت کەس پێویستی بە ئێمە نەبێت. ڕۆژ دەهات و ڕۆژ دەڕۆشتن. ڕۆژێک ئەوانە بۆ تۆپخانە بە دوای کرێکاردا گەڕان. ئێمە وتمان دەتوانین کاری تۆڕنە و لەحیم بکەین. قبوڵیان کردین. دەبوو ڕۆژی دواتر ماشێنێک لەگەڵ خۆیدا بمانبات. هەر واش بوو. دوای سەرژمێری بەیانیان ماشێنەکە هات. ئاوشڤیتزمان بەجێهێشت. ئوردوگاکەی تر کەمپە نوێکەمان سڤیتۆشلۆڤیچ دەکەوتە باشووری پۆڵەنداوە. هەروەک ئاوشڤیتز بوو. لێرە دوو پەرژینی دڕکاوی دروستکراوە و بە دوای یەکدا هەبوو. هەروەها قوڵەی پاسەوان و سەربازیش هەبوو. بەیانیان بە هەمان شێوە خەبەر دەکراینەوە. پاسەوانە نوێکەمان بەدار لێی دەداین. هەڕەشەی لێ دەکردین و هاواری دەکرد. جوولەکەی بەراز هەستن دەی تەنانەت سەرژمێریەکەش هەروەک ئەولا بوو. پاسەوانێک دەیتوانی بە سەعات بە مەشقی بێماناوە ڕامان بگرێ. پاسەوانەکە هاواری دەکرد وریابن. ئەو کات دەبوو ڕابوەستین بەبێ ئەوەی خۆمان بجوڵێنین. هاواری دەکرد کڵاوەکانتان دابگرن دەی برازینە. ئەو کات دەبوو بە پەلە کڵاوەکانمان دابگرین. پاسەوانەکە دەیقیژاند کڵاوەکانتان لەسەر بکەن. ئەو کات دەبوو جارێکی تر کڵاوەکانمان لەسەر بکەینەوە. ئیتر ئاوا چەندین کاتژمێر ڕای دەگرتین. من و پیستا فەرمانمان وەرگرت کە کاری ڕێگەوبان بکەین. ئێمە 200 کەس بووین کە بەیانیان بە پێ و بەڕیز بۆ دەرەوەی کەمپەکە دەیان بردین. لەلایەن سەرباز و سەگی پاسەوانیەوە چاودێری دەکراین. کارەکە زۆر زەحمەت بوو. پاچەکەی منیش زۆر قورس بوو. بە هەموو توانامانەوە کارمان دەکرد. خۆ ئەگەر ڕەوتی کارەکەمان تۆزێک خاو ببایەتەوە ئەوە 10 بەجێ کاپۆیەک ئامادە دەبوو. کاپۆکە بە گۆپاڵەکەی لە پشتمانی دەدا. پیستاوتی بیری لەوە کردوتەوە گەر لێی بدەن لێیان هەڵبگەڕێتەوە. بەڵام من هۆشداریم دایێ. ئەوەی شەڕی لەگەڵ کاپۆ بکردایە دەکوژرا. ئێمە هەرزوو بینیمان کاپۆیەک دەتوانێت چی بکات. زیندانیەک لێی دەدرا دەستی بەرز کردەوە تا خۆی بپارێزێت. ئیدی کاپۆکە ئەوەندەی لێدا تا پیاوەکە مرد. دوای یەکەم ڕۆژی کار تەواو پڕووکا بووین کە گەڕاینەوە بۆ ئوردوگاکە ببووین بە 198 کەس. دوان مردبوون. تۆزێک خواردنمان لەوەی ئاوشڤیتز زیاتر پێدرا. لەوانەیە لەبەر ئەوە بوو بێت کە کارەکەی ئێرە زۆر قورستر بوو. ژەمی ئێوارانمان ڕووداوێکی گرنگ بوو. سەرەتا خۆمان دەشۆرد. ئێمە خوێناوی و پیس بووین. زۆر کەس نانەکەی دەکرد بە پاچەی بچووک تا بۆ ماوەیەکی زیاتر بەش بکات. ئەوانی تریش
نیوەیان بۆ قاوەکەی بەیانیان هەڵدەگرت. هەندێک جار کۆمەڵێک لە خەڵکەکە نانەکەی خۆی لەگەڵ زیندانیەکی تردا دەگۆڕیەوە. لە جیاتی نانەکە ڕۆژی دواتر کەمێک شۆربای وەردەگرت، بەڵام زۆربەی ئەوەندە برسی بوون نەیان دەتوانی هیچ پاشەکەوت بکەن. یەکسەر هەموو ئەو کەمە خۆراکیان دەخوارد کە وەریان گرتە بوو. بۆ یەک هەفتە لە کاری ڕێگەوبان بووین. پیستا زۆر جار لێ دەدراو تا دەهات لاواستر دەبوو. هەندێک جار من جێگە و بانەکەیم ڕێک دەخست چونکە هێزی ئەوەی تێدا نەبوو. یەکشەممان لە کەمپەکە ڕۆژی پشوو بوو. ئیدی دەبوو قاعەکە بە فڵچە قاوین بکەینەوە و ئاودەستەکان دەربدەین. بە درێژایی ڕۆژەکە کارمان دەکرد و خواردنی کەمتریشیان پێدەدرا. هەروەها دەبوو جلەکانمان بشۆین و سەریشمان بتاشین. دەبوو قژی هەر زیندانیەک تەنها 1 سانتیمەتر درێژ بێت. ئەوەی قژی درێژتر بووایە بە توندی سزا دەدرا. دووشەممەیەک بۆ کارگەی خشت بە دوای کرێکاردا دەگەڕان. پیستا لە کاری ڕێگەوبانەکە مایەوە. من کارە تازەکەم لە کارگەی خشتەکە وەرگرت. ئەم کارە تۆزێک باشتر بوو. لە جێگەیەک خشتەکانم هەڵدەچنی دەبوو بە کۆڵ هەڵم بگرتنایە. خشتەکان گەرم بوون و داغیان دەکردم. کۆڵەکە ئەوەندە قورس بوو نەمتوانی هەڵسمە سەر پێ. ئەوانی تر یارمەتیان دام تا خۆم ڕاز بکەمەوە. ئەو دەم کاپۆکە دەست بەچێ لەسرم بوو. من خۆم ڕاست کردەوە بەڵام خراپ ئازاریدام. شتێک لە بن ڕانمدا پسا، تووشی فتق بووم. ئێواران پیستام دەبینی ئەو لە من بەهێزتر بوو، بەڵام دەرەقەتی کارەکە نەدەهات. تون بە تێلا لە پشتی درا بوو. شوێنی لێدانەکان هەڵ ئاوسا بوون، تەواو پەنەما بوون. هەر کاتێکیش نەیتوانی با کار بکات زیاتریان دەکوتی. ڕۆژێک ئەو و چەند زیندانیەکی تر لە دەرەوەی چێشتخانەکە وەستا بوون. برسیان بوو ئاواتەخواز بوون شتێک بدۆزنەوە بیخۆن. چەند سەربازێک بەوێدا تێدەپەڕن و نان فرێ دەدەنە سەر زەویەکە. زیندانیە لە برسا مردووەکانیش یەکسەر نانەکە هەڵدەگرنەوە، بەڵام ئەوە کارێکی قەدەغە بوو. سەربازەکان بە پاسەوانەکان دەڵێن لە زیندانیەکان بدەن. سەربازەکان سەگی گەورەیان پێدەبێت. سەگەکان بەردەدەنە گیانی زیندانیەکان. سەگەکان دەوەڕن و قەپ لە زیندانیەکان دەگرن. ڕۆژێک منیان هەڵبژارد بۆ کارکردن لە تۆپخانەکە. ئەوە باشترین کار بوو کەسێک بتوانێت لە کەمپەکە دەستی بخات. بە شێوەیەکی ئاسایی لەلایەن سەرباز و سەگەکانیانەوە چاودێری دەکراین. بەڵام خاوەنی کارگەکە نانی پێدەداین. لە کارگەکە کرێکاری ئاسایی هەبوون، خەڵکی ناوچەکە بوون. هەروەها لێرە دیلی جەنگیش هەبوون، سۆڤیەتی بوون. هیچ تریش لە وڵاتانی ترەوە ناچار کرابوون بێنە ئێرە کە ئەڵمانەکان تیایاندا ببوون بە فەرمانڕەوا. هەروەها ئێمەش کە زیندانی بووین و لە ئوردوگاکەوە هێنرا بووین، من دەبوو لەگەڵ یوریکدا کار بکەم. ئەو پۆڵەندیەک بوو ببوورە ئەڵمانی. من و یوریک لە نێوان خۆماندا بە ئەڵمانی قسەمان دەکرد. ئێمە پارچەی تۆپە ئەڵمانیەکانمان لوز دەکرد. دوای چەند ڕۆژێک یوریک منی بەتەنیا جێهێشت. پارچەیەکی ئەو تۆپانە 50 کیلۆ قرس بوو. بۆ من زۆر قرس بوو ئەو پارچەیە بۆ سەر سەکۆی ئیشکردنەکە بەرز بکەمەوە. دەبوو سەکۆکە هەمیشە پاک بکرایەتەوە. من پارچە پەڕۆم بەکار دەهێنا بۆ ئەوەی سەکۆکە پاک ڕابگرم. هەفتەی ڕۆژێک یوریک لەگەڵ خۆیدا پەڕۆی دەهێنا. لە نێوان پەڕۆکاندا جلی خوێناوی مناڵان هەبوو. زۆر زەحمەت بوو بۆ من دەستیان لێ بدەم. من دەمزانی ئەوە هی ئەو منداڵانن کە نازیەکان کوشتویانن. کارەکە باش دەڕۆیشت. من کاری قورسم دەکرد و تا ڕادەیەکیش گورج تەواوم دەکرد. هەندێک جار بەر لە ئێوارە دەستم بە کاری ڕۆژی دواتر دەکرد. زیندانیەکی پیر ئەوەی بینی سەرکۆنەی کردم. ئەگەر تۆ یارمەتی ئەڵمانەکان بدەیت ئەوە تۆ خاینیت. تۆ یارمەتی ئەوان دەدەیت تۆپ دروست بکەن. بەو شێوەیەش ئەوان دەتوانن شەڕەکە ببەنەوە. ترسام، بەڵام ئەو ڕاستی دەکرد. من تەنها 16 ساڵ بووم و لەوە باشتر تێ نەدەگەیشتم. زوو بینیم کە دەکرێت زیندانیەک لەلایەن زیندانیەکانی تری ئوردوگاکەوە سزا بدرێت. ڕۆژێک گوێم لێ بوو زیندانیەک چۆن دەیقیژاند. ئەوم بە مردویی دۆزیەوە. تێگەیشتم لەوەی زیندانیەکانی تر کوشتویانە. ئەوان وتیان ئەو پیاوە هاوکاری پاسەوانەکانی کردووە. لەسەر سەکۆی کارگەکە کاغەز و قەڵەم هەبوو. دەبوو ڕاپۆرت لەبارەی کارەکەوە بنووسم. ڕۆژێک بیرم لە دایکم کردەوە و هەروە دەستم بە نووسینی شیعرێک کرد بۆی. کتوب پەر هەستم کرد کەسێک لە دوامەوە وەستاوە.
ئەفسەرێکی ئەڵمانی بوو. منی بوو ژوورێک پەلکێش کرد لەوێ ئەڵمانی تری لێبوو. ئەفسەرەکە نەڕاندی: ئەم جوولەکە بەرازە نامەی دەنووسی؟ منیش وتم: ئەوە نامە نییە، بەڵکو شیعرێکە بۆ دایکم. ئەفسەرەکە زۆر تند کێشای بەدەم و چاومدا. لی پرسییم نامەکە بۆ کێیە و کێ لە کارگەکە بۆم دەباتە دەرەوە. منیش وەڵامم دایەوە: ئەوە تەنیا شیعرێکە. زیاتر کوتایانم. لێوەکانم خوێنیان لێدەهات و خۆشم تەختی زەوی بووم. گریام و وتم: ئەوە تەنها شیعرێکە بۆ دایکم. ئەو دەم ئەفسەرەکە لە لێدانم بەردەوام بوو. هەم بە مشتە کۆڵە و هەم بە قامچێش لێ دەدام. لە کۆتاییدا پێی وتم هەستمە سەر پێ. ئەوان منیان برد بۆ ئوردوگاکە. لەوێ دوو پەرژینی سیمی بەرز بە تەنیشت یەکەوە هەبوون. ناچار بووم لە نێوان هەردوو پەرژینەکەدا بوەستم کە بۆشاییەکی تەسک بوو. پەرژینەکە لە تەلی دڕکاوی دروستکرا بوو. کارەبایەکی بەهێزیشی لەسەر بوو. خۆ ئەگەر بەرسیمەکە بکەوتمایە دەیکوشتم. بە تەنیا جێیان هێشتم. دەبوو لێرەدا بوەستم تا دانم پێدا دەنا کە هەوڵم داوە نامەیەک بنووسم. کەسێکیش نامەکەم بۆم دەباتە دەرەوەی کەمپەکە. بەڵام من ڕاستیەکەم وتبوو. من نامەم نەنووسی بوو، بەڵکو شیعرێک بوو بۆ دایکم. هەنووکە بووی بە دوانی وەڕۆ، هاکا دنیا تاریک داهات. لەشم بەهۆی ئەو هەموو لێدانەوە ژانی دەکرد. ئەو دەم نوێژی ئێوارەم خوێند و دەستیشم بە وتنی گۆرانیە کۆنەکان کرد. شەو داهات و دنیا زۆر ساردی کرد. لەسەرماندا هەڵدە لەرزیم. بە درێژایی شەو نوێژ و گۆرانیەکان یارمەتیان دام. ئەو کاتەی ئەوانی تر لە کەمپەکە بەخەبەر هاتن ئەفسەرە ئەڵمانیەکانم بینی بەلامدا تێپەڕین. ئەوەی لێیدام بەرەو تەلبەندەکە هات و پرسی: کێ نامەکەت بۆ دەباتە دەرەوەی ئوردوگاکە؟ منیش وەڵامم دایەوە: ئەوە نامە بوو. دوای ئەوە بردمی بۆ خانوویەک. لەوێ جارێکی تر لەبارەی ئەوەی چیم نووسی بوو کەوتنەوە پرسیارکردن لێم. منیش تەنها توانیم ئەوە بڵێمەوە کە پێشتر وتبووم. دووبارە بەر شەقیان دام و لێیاندام. بەڵام سەرنجام ماندوو بوون. قیژاندیان: ون بە بەراز! ئەوەندەی پێم کرا بەڕاکردن لەوێ ڕۆشتم. زۆر ماندوو بووم، بەڵام دڵخۆش بووم کە هێشتان زیندوو بووم. لۆریەکە تەڵەی مەرگ بوو. مامە شتاین زیندانیەکی پیر بوو. کارەکەی یارمەتیدانی سەربازە ئەڵمانیەکان بوو. پێڵاوەکانی بۆیاغ دەکردن و جێگەوبانی بۆ ڕێک دەخستن. ئەو لە یەکەم ژووردا لەگەڵ پاسەوانێکدا دەژیا. ڕۆژێک پێی وتم: دەتوانیت ئەمڕۆ شۆرباکەی من وەربگری؟ بەڵام دەبێت جێگەوبانەکە چاک بکەیت و جلەکان بشۆیت. بەو شێوەیە من بووم بەو کەسەی یارمەتی دەدا. جلەکانم شۆرد و پێڵاوەکانم بۆیاغ کرد و جێگەوبانەکەم چاک کرد. حەقێکەشم پارچەنانێک و هەندێک جاریش کەمێک شۆربا بوو. یەک شەمان مرۆ دەیتوانی کەمێک خواردنی زیاتری دەست بکەوێ. خۆم ناونووس کرد بۆ ئەوەی لە چێشخانەکەوە شۆربا بهێنم. شۆرباکە لە تەشتێکی گەورەی تەختەدا بوو. ئەوەی لە تەشتەکە بمایەتەوە دەمکڕاند. هەندێک جار پیستا یارمەتی دەدام. ئەو پێویستی بە هەموو ئەو خواردنانە بوو کە دەستی دەکەوت. نەخۆش بوو. ئێستا ئەو ئازای ئەندامی پڕە لە دوومەڵ و ئەوانیش پڕن لە کێم و زەرداو. ئێمە هەمیشە برسیمان بوو. من و پیستا زۆر جار لەبارەی خواردنەوە دەدواین. باسی باخەکەی باپیرم بۆ دەکرد کە پڕ بوو لە هەڵوژەی زۆر خۆش. زیندانیەکانی ترش کە گوێیان گرتبوو ئەوانیش دەیانویست شتێک بگێڕنەوە. ئێمە فشەمان بە هەر خواردنێکی خۆشەوە دەکرد کە خواردبوومان. زۆرێک لە زیندانیەکان شتێکیان دەزانی تا ئەوانی تر فێر بکەن. کاتێک ئێمە تۆزێک کاتی زیادەمان بوو بماتەوە، گروپی خوێندنمان دروست کرد بوو. پیاوێک پرتساز ببوو. ئەو بەسەر هاتگێڕەوەیەکی باش بوو. هەموو یەک شەمانێک گوێبیستی حکایەتی پردێک دەبووین. پردەکە زۆر جار ڕووخا بوو. ئەو گێڕانەوەکەی لەو شوێنەدا دەوەستاند کە تەواو سەرنجڕاکێش بوو.
ڕۆژێک گوێبیستی کۆتایی چیرۆکەکە بووین. کاتێک بەسەرهاتەکەی تەواو کرد، هەمووان هوهامان کێشا. لە گروپێکی تردا پیاوانی جوولەکەی زانا دانیشت بوون. ئەوان هەر 5 کتێبەکەی موسایان لەبەر بوو. ئەوانە بۆ ئێمەیان دەخوێندەوە و ئێمەش گوێمان لێیان دەگرت. ئێمە پێکەوە نوێژمان دەخوێند. وەک ڕاهاتبووین دەمانوت ساڵی تازە لە ئۆرشەلیم. پیاوێک لە فەڵەستین بوو. ئێواران کاتێک تاریکدا دەهات ئەو قسەی بۆ دەکردین. ئێمە لەبارەی ئەو وڵاتەوە دەمان بیست کە جوولەکەکان لەوێ چەکی خۆیان هەیە. کاتێک هێرشیان کراوە سەر، پارێزگاریان لە خۆیان کرد بوو. زۆرێک لە ئێمە تاسەی ئەویان دەکرد. بەڵام زۆر جوولەکەش هەبوون کە باوەڕیان بە خوددا نەبوو. ئەوان دەیانوت ناکرێت هیچ خودایەک بوونی هەبێت، چونکە ئەگەر ئەو بوونی هەبوایە ئەوە ئەو ڕێگەی نەدەدا خەڵکی بێتەوان ئاوا لەلایەن نازیەکانەوە بکوژرێن. بەڵام من هەرگیز گومانم لە بوونی خوددا نەبوو. من پێویستم بە بڕوایەک هەبوو کە بتوانێت یارمەتیم بدات. هەموو بەیانی و ئێوارەیەک لاواز و نەخۆشەکان دەردەهێنران. ئەفسەرێک لەم سەر بۆ ئەو سەری ڕیزەکە دەڕۆشت و زیندانیەکانی دەپشکنی. کاتێک زیندانیەکی نەخۆشی دەبینی دەبوو ئەو کەسە هەنگاوێک بێتە پێشەوە. پاشان هەموو نەخۆشەکان بە لۆریەک دەبران. ئەڵمانەکان دەیانوت ئەوانە دەچن بۆ خەستخانە، بەڵام لۆریەکە تەڵەی مەرگ بوو. ئەو زیندانیە نەخۆشانە لە پشتی لۆریەکەوە کە سندوقێکی گەورە بوو دادەنیشتن. دووکەڵی لۆریەکە دەچوە ناو سندوقەکەوە. هەموو ئەوانەی لەوێ دانیشت بوون بە گازەکە دەمردن. ئێمە هەرگیز بۆ جارێکی تر ئەوانمان نەبینیەوە. من دەترسام پیستاش ببن. ڕۆژ بە ڕۆژ تا دەهات خراپتر دەبوو. تەواو تێک شکا بوو. نەیدەتوانی خۆی پاک و خاوین ڕابگرێت. زۆر جار دەچوو بۆ ناو زبڵخانەکە و بە دوای پاشماوەی خواردندا دەگەڕا. پیستا وەک یەکێک لەوانە بوو کە دەیان بردن. لە ناوەڕاستی ئوردوگاکەدا تەختی شانۆیەکیان دروست کرده بوو. لەوێدا بەڕێوەبەری کەمپەکە ڕادەوەستا و هاوار و هەڕەشەی دەکرد. دەبوو هەموو زیندانیەکان گوێی لێ بگرن. بەڕێوەبەری ئوردوگاکە سزاکانی دابەش دەکرد. ئەو سوور بوو لەسەر ئەوەی کەسێک زبڵ دەدزێت یاخود تەمەڵ بووە. شەلاق سزایەکی ئاسایی بوو. ئەوەی شەلاقی دەخوارد دەبەسرایەوە. قامچەکە کێبڵێکی کارەبایی بوو بە تەلی دڕکاویەوە. ئەو تەلە دڕک تیژانە لەشی زیندانیەکەی هەنجن دەکرد. خوێن دەچۆڕا و زیندانیەکە لە تاو ئازار هاواری دەکرد. ئێمەش دەبوو سیر بکەین تا خۆمان فێری ملکەچی بکەین. بەڵام دەکرا سزاکە خراپتریش بێت. شەممەیەک 3 سێدارە لەسەر تەختی ئەو شانۆیە هەڵخرا. لەژێر هەر سێدارەیەکدا تەپڵەکێک دانرا بوو. 3 پیاوی گەنج ڕاکێشرانە ئەوێ. ئەوان سزای مەرگ درابوون. هەوڵیان دابوو لە ئوردوگاکە هەڵێن. یەکێک لەو پیاوانەم ناسیەوە پاڵی بوو. ئەو وەک پارێزگاری لای چەپی تیپی فوتبۆلی قوتابخانەکەمان یاری دەکرد. 3 زیندانیەکە خرانە سەر تەپڵەکەکان. کەسێک پەتی خستە ملیان. ئەو کات بەڕێوەبەری ئوردوگاکە هاواری کرد. لە هەمان کاتدا شەق لە تەپڵەکەکان درا. گوریسەکان درێژ بوون و پیاوەکان مردن. لاشەکانیان تا دووشەممە بە هەڵواسراوی مانەوە. من سیما شێوێنراوەکیانم بینی. ئەو 3 پیاوە بە دوای ئازادیدا گەڕابوون. ئەوەش ئەو شتە بوو کە ئێمە هەمومان خەونمان پێوەی دەبینی. شەڕەکە نزیک دەبووەوە. بوو بە پاییز و سەرما داهات. کاتێک سەرژەمێری دەکراین خراپ سەرمامان دەبوو. بە سەعات دەبوو بێجوڵە ڕابوەستین. هەندێک زیندانی پارچە قوماشێکیان دۆزی بووەوە و ئاخنی بوویانە جلەکانیانەوە. بەڵام ئەگەر پاسەوانەکان ئەوەیان بینیایە دەیان کوتین. ئێمە دەمانزانی شەڕەکە نزیک بووەوە. خراپیش بۆ ئەڵمانەکان دەگوزرا. فڕۆکەکانی سۆڤیەت ئەو نزیکانەیان بردومان دەکرد. کاتێک دەنگی ئاژێرەکان دەبیسترا هەموو دەچوون بۆ پەناگەکان. هەمووان جگە لە جوولەکەکان کاتێک بۆمباران دەبوو ئێمە لە ناو کارگەکە حەبس کرابووین. ئیتر بوو بە زستان. زۆر زیندانی لە سەرما و لە برسا مردن. ئێستا بیسمان سوپای سۆڤیەت لە پۆڵەندایە. ئێمە زۆر لەبارەی سەربازانی سۆڤیەتەوە دەدواین.
یاخود ڕووسەکان وەک زۆر جار دەمانوت هەمووان دەمانزانی کە جوولەکەکان لە سۆڤیەت لە بارێکی خراپدا بوون. دەبوو چی ڕووبدا ئەگەر سەربازانی سۆڤیەت بۆ ئێرە بەهاتنایە؟ بەڵام بۆ ئێمەی زیندانی هیچ شتێک لەمە خراپتر نابێت. شەوێک پاسەوانێک خۆی کرد بە ژوورێکدا و هاواری کرد لە خەو هەستن، هەموو دەبێت دەست بەجێ ئوردوگاکە بەجێ بهێڵین. پیستا دەیویست بمێنێتەوە، بەڵام من ڕازیم کرد لەگەڵماندا بێت بۆ ئەوەی قاچی لە سەرما بپارێزم. کاغەزی کیسە چیمەنتۆم تێوە ئاڵاند. بەو شێوەیە لە دەروازەکە چووینە دەرەوە. بەردەوام سەربازەکان چاودێریان دەکردین. کاتێک گەشتینە سەر گردێک گوێمان لە زرمەیەک بوو لە خوارەوە لە دۆڵەکەدا. بینیمان چۆن ئەڵمانەکان ئوردوگاکەیان تەقاندەوە. ئەگەر پیستا لەوێ بماتەوە ئەوە ئێستا مردبوو. ئەو وتی لەوانەیە مردن باشتر بووایە. زرمەیەکی تر هات. ئەوە ئەڵمانەکان بوون. لە خوارەوە هەموو شتێکیان وێران دەکرد. نابێت کەس بیبینێت لەو سەربازگەی مردنانەیان چی ڕوویداوە. بەردەوام بە درێژایی ڕێڕاوی ڕۆیشتنەکەمان یارمەتی پیستام دەدا. قاچم تەزی بوو. ئێمە بەردەوام دەڕۆشتین و دەڕۆشتین. لە ئێوارەدا گەشتینە شارێک لە وێزگەیەکی شەمەندەفەر وەستاین. هەموو زیندانیەکان لە سەرماندا پاڵیان بە یەکەوەدا بوو. پیاوێک لە پشتمەوە وەستا بوو بە سنگی پشتی گەرم دەکردمەوە. منیش کەمێک گەرمیم دەدا بەوەی لە بەردەممدا بوو. سەرنجام شەمەندەفەرێک هات. فارگۆنەکانی سەربەتاڵ بوون. فارگۆنەکان لە باتی سەقف تەڵی دڕکاویان پێوە بوو. خەریک بوو بۆ خەو کوێراییمدا بێت. هەر دوای کەمێک خەوتم. لە گیرفانمدا پارچەیەک نان هەبوو. کاتێک فارگۆنەکە تەکانیدا من بە ئاگا هاتمەوە. بەدەستم گیرفانمم پشکنی. نانەکە نەما بوو. پیرەمێردێک لە تەنیشتمەوە دانیشت بوو شتێکی دەجووی. ئەو دووە پارچە نانەکەی منی بردبوو. هەر زۆر تووڕە بووم و لە پیاوەکەمدا. ئەو تەنها سەیری دەکردم بێ ئەوەی هیچ بڵێت. هەرزوو پەشیمان بوومەوە. پاش چەند سەعاتێکی تر جارێکی تر بە ئاگا هاتمەوە و پیرەمێردەکەم بینی تەواو بێجوڵە و ڕق بوو. دەستم لە دەستیدا وەک سەهۆڵ سارد بوو. پیاوەکە مردبوو. من نائومێد بووم. خۆ ئەو هەر برسی بوو. هەرگیز ناتوانم قەرەبووی ئەو لێدانەی بکەمەوە. تا ئێستاش بیرەوەریەکەی ئازارم دەدا. چەند ڕۆژێک لەو فارگۆنە سەر بە تاڵانەدا ڕۆیشتین. زۆر جار بەفر دەباری. ئێمەش بەو جلە تەنکانەی بەرمانەوە لەوێدا دانیشت بووین. هەندێک کەس بەفری لە خۆی دەتەکاند. ئەوانی تریش هیچیان نەدەکرد. ئەوان لە سەرمادا ڕق ببوونەوە. ببوونە شەختە. هەوڵمدا کەمێک بەفر بخۆم. ئەو کات تێبینیم کرد ددانەکانم لەق بوون. ئەوەندە کەم نانم خواردبوو. ئەو نانەی خواردبووم هیچ سوود و ڤیتامینێکیان تێدا نەبوو. تووشی نەخۆشیەک ببووم. ددانەکانم دەکەوتن. بە شەو و ڕۆژ بە سواری شەمەندەفەرەوە بەڕێوە بووین. زۆرێک لە هاوڕێکانمان مردن. ئێمە بە زیندویی و بە مردویی پێکەوە سەفەرمان دەکرد. ئیتر شەوێک گەیشتین شەمەندەفەرەکە لە وێزگەیەک وەستا و دەرگای فارگۆنەکان کرانەوە. هەمان هاوارە ئاساییەکەمان بیستەوە. بۆ دەرەوە! بۆ دەرەوە! دەی دەی! بەڵام زۆر نەبوون ئەوانەی هێزی ئەوەیان تیادا مابوو کە باز بدەنە خوارەوە. پیسا بە هیچ شێوەیەک نەیدەویست لە جێگەی خۆی بجوڵێتەوە. هەوڵمدا ڕازی بکەم. ئێخۆ ئەو تاکە هاوڕێم بوو. کەمێکی خایان تا ئەوە بکات کە من دەمویست. من باوەشم پێدا کرد و ئیتر پێکەوە بازمان دایە خوارەوە. سەربازەکان هاواریان دەکرد و بە تفەنگەکانیان لێیان دەداین. دەیانویست ئێمە بە 5 ڕیز بوەستین. ئەم کارش بە هێواشی جێبەجێ دەکرا. لەگەڵ ئەوەشدا سەرنجام ئامادە بووین بۆ ڕێڕۆشتنەکە. ناوی سەر ئەو خانووەی تەنیشت وێزگەکەم خوێندەوە. لەوێ نووسرا بوو ماوتهاوزن. ماوتهاوزن. ئێمە گەشت بووینە نەمسا. ئوردوگا تازەکە دەکەوتە سەر بەرزایی چیایەک. بۆ چەندین ڕۆژ بێ خواردن بووین و لەبەر سەرماکە دانیشت بووین. بێ ئەوەی هیچمان پێبێ کە لە بەفرەکە بمان پارێزێت. ئێستا دەبێت دەست بە ڕۆیشتن بکەینەوە.
هەرزوو ئەوانەی پێشەوە تەسلیم بوون، ئەوانە لەلایەن سەربازەکانەوە درانە بەرگولە. بەر لە ئێمە بەندکراوی تر بێرەدا ڕۆشت بوون. زۆرێک لەوانە بە مردووی لە نێو بەفرەکەدا و لە قەراغ جادەکە کەوتبوون. مامەشتاین لە تەنیشتمەوە دەڕۆشت، زۆر لاواز ببوو. دەستم خستە سەرشانی تا یارمەتی بدەم. ئەو دەم زرمەی فیشەکێک هات، مامەشتاین لەسەر زەویەکە کەوت و منیش کەوتم. یەک گولەی تر زرمەی هات، قۆڵم بەهۆی فیشەکەکەوە ڕووشا. هێشتا شوێنی برینەکەی بە قۆڵمەوە ماوە. بە خێرایی ڕام کرد تا بە زیندانیەکانی تر بگەمەوە، بەڵام مامەشتاین بە مردووی لە بەفرەکەدا ڕاکشا بوو. سەرنجام گەشتینە کەمپی ماوتهاوزن. سەرماکە چەندین پلە لەژێر سفرەوە بوو. ناچار کراین جلەکانمان دابکەنین و خۆمان ڕوود بکەینەوە. پاسەوانەکانی ئوردوگاکە بە سۆندەی ئاگر کوژاندنەوە ئاو پڕژێنیان کردین. ئەو ئاوە فیچقە کردووە بە هێزە، ڕێک ڕووە و لەشی ڕووتمان دەهات. ئاوەکە کە بەر پێسمان دەکەوت وەک ئاگر هەسمان پێدەکرد. دەبوو بچینە ژوورەوە تا جل وەربگرین. دوایەوە خواردنمان پێدرا. هەر شۆربە ئاساییەکە بوو لەگەڵ سەوزەی وشکراوە. شۆرباکە چڵپاوێک بوو، تامێکی ناخۆشی دەدا. لەگەڵ ئەوەشدا لەو باوەڕەدا بووم ژەمێکی هەر زۆر خۆش بێت. ئێمە شۆرباکەمان هەڵقوڕاند. دوای ئەوە لەسەر زەویەکە دانیشتین و خەوتین. پیستا لە تەنیشتی منەوە دانیشت. بە هاواری پاسەوانێک بە ئاگا هاتین. ئەو کاتە بینیم پیستا ناجوڵێتەوە. چاوەکانی زەق و دەستەکانیشی سارد بوون. پیستا مردبوو. پاسەوانەکە بەردەوام هاواری دەکرد. من هیوا بڕاو بووم و دەستم بە گریان کرد. ئەو دەم پاسەوانەکە بە گۆچانێک لە پشتی دام. ئێستا کاتی سەرژمێری بوو. ئێمە لە جێگەیەکی سەر بە تاڵی ئوردوگاکە وەستاین. چەند هەزار زیندانیەک لەوێدا دەبوو. من تەنها بیرم لە هاوڕێی مردووەکەم دەکردەوە. نەم دەتوانی گریانەکەم ڕابگرم. دوای سەرژمێریەکە براین بۆ قاعەیەک، دەبوو لەوێ بنووین. بەڵام هەر شەوان لەوێ دەماینەوە. بەڕۆژ لە حەوشە دەبووین. دنیا زۆر سارد بوو. ئێمەش بەردەوام کەسیرە ببووین. کاتێک بمان ویستایە خۆمان گەرم بکەینەوە، لەلایەن پاسەوانەکانەوە لێمان دەدرا. خواردن لەم ئوردوگایە لەوەی ئاشفیتس خراپتر بوو. هەموو ڕۆژێک تۆزێک شۆربامان پێدەدرا، ئێوارانیش یەک خەپڵە نان. دەبوو ئەوەش بەشی دەزیندانی بکات. زۆر جار ئەو نانەی دەمان خوارد کەڕواوی بوو. تووشی گەڕی بووبووین. نەخۆشیەکە لیرێکی سووری لە هەموو جێیەکی لەشدا دەردەکرد. ئێمە هەوڵمان دەدا لیرەکان بشارینەوە. کەس نەیدەویست پیشانی بدات نەخۆشە. ئەوانەی نەخۆش بوون دەیان ناردن بۆ خەستەخانە، لەوێوە کەس نەدەگەڕانەوە. چونکە هیچ خەستەخانەیەکی ڕاستەقینە بوونی نەبوو. ئێمە دەمانزانی نەخۆشەکان دەکوژران. دەستەکانم پەڵەی سووریان دەرکرد و دەشخوڕان. تۆقی بووم و دەستەکانم لە گیرفانەکانمدا دەشاردەوە. بەڵام بەختم هەبوو. دوای ماوەیەک لیرەکان دیار نەمان. شەوێک لە دەنگی تەقەی ڕەشاش بە ئاگا هاتین. بۆ بەیانیەکەی زانیمان چی ڕووداوە. هەندێک لە زیندانیە سۆڤیەتەکان هەوڵیاندا بوو ڕابکەن، هەر هەمویان کوژرابوون. بەڕۆژ هیچ نەبوو بیکەین. بە حەوشەکەدا دەهاتین و دەچوین و سەرمامان بوو. ئەو دەم لەبارەی قاعەیەکەوە بیستم کە بۆ منداڵان بوو. داوام کرد بچم بۆ ئەوێ. وتم تەمەنم تەنها 15 ساڵە. ڕۆژی دواتر توانیم بچم بۆ قاعەی منداڵان. لەوێ تەنها کوڕی لێبوو. کەس نەیدەزانی دایک و باوکیان لەکوێن. قاعەکە پێک هاتبوو لە تاقە ژوورێکی گەورە. پاسەوانێکیش لەو ژوورەدا لە پشت چەند بەتانیەکی هەڵواسراوەوە دەژیا. پاسەوانەکە لێی دام و بەسرمدا قیژاندی. جوولەکەی گواوی، بڕۆ دەرەوە و خۆت بشۆ. لە ئێوارەدا نانمان پێدرا. بوومان نەبوو لە ناو قاعەکەدا بیخۆین. دەبوو خەپڵەنانەکە بەسەر 10 کوڕدا بەش بکرێت. کاتێک گەڕاینەوە بۆ ژوورەوە لەلایەن پاسەوانەکەوە لێم درا. لە قاعەکەدا هیچ چەرپایەکی خەو نەبوو. لەسەر زەویەکە دەنووستین. پاسەوانەکە بەدار دەیخزاندینە پاڵ یەکتر. دەبوو لەسەر لا ڕابکشین و پێکەوە بنووسین. سەرنجم دابوو پاسەوانەکە منداڵانی دەبردە ناو جێگەکەی خۆی. کەس هیچی نەدەبینی لەبەر ئەوەی ئەو لەودی و بەتانیەکانەوە دەنووست.
هەموو شەوێک ئاوەها بوو. کوڕەکان نەیان دەویست باسی ئەوە بکەن کە چی ڕوودەدات، بەڵام هۆشداریان دامێ. شەوێک گوێم لێبوو کوڕێک چۆن لەودی و بەتانیەکانەوە دەقیژێنێت. ئەو کوڕە بە تەواوەتی وێران کرابوو. تەنها دەیقیژاند و دەیقیژاند. ئەو پاسەوانە لە لێدانم بەردەوام بوو. برین لەسەر هەموو لەشم هەبوو. برینەکان ساڕێش نەدەبوون و بەردەوام زەرداویان لێدەهات. ڕۆژێک پاسەوانەکە پەلاماری دام و وەک شێت لێیدام. پێستی لەشم شیتاڵ شیتاڵ بوو. ئیدی نەمدەتوانی لەوە زیاتر بژیم. ئەوە یەکەم جار بوو هەستی وام هەبێت. لێ لەو باوەڕەدا بووم کە ئیدی هیچم نییە بۆی بژیم. دڵنیا بووم لەوەی بەندکراوە نەخۆشەکان دەکوژران. لەبەر ئەوە بە پاسەوانێکم وت نەخۆشم. چاوم بە دکتۆرێکی جل خەتخەت کەوت. ئەویش هەم زیندانی و هەم هەنگاری بوو. ئەو وتی ناوی دکتۆر کلارە. پرسیاری لێ کردم ناوم چییە؟ منیش ناوی خۆم وت فێرن گوێندوێر. دکتۆرەکە پرسی تۆ خزمی لایۆن گوێندوێری؟ منیش وەڵامم دایەوە ئەو باوکمە. دکتۆرەکە سەرسام و خۆشحاڵ بوو. ئەو باوکمی دەناسی. ئەوان پێکەوە خوێندە بوویان. باوکم و دکتۆر کلار بەڕاستی هاوڕێ بوون. دکتۆر کلار وتی پەیمانت دەدەمێ یارمەتیت بدەم. کت و پڕ شتێک لە مندا ڕوویدا. ئیدی نەمدەویست بمرم. لێرە مرۆڤێک هەیە کە هەوڵم لەگەڵدا بدات. ئەوە پەرجوویەک بوو ڕوویدا. لەوانەیە هەر چۆنێک بێت خۆم ڕزگار بکەم. بەیانی ڕۆژی دواتر زوو بە ئاگاهێنراین. کاتێک بۆ تەوالێت ڕام کرد گوێم لە دەنگێکی ترسناک بوو. دەنگێکە لە ژووری مردوانەوە دەهات. ژوورێک بوو لە پەنای ئاودەستەکەدا بوو. هەموو بەیانێک ئەوانەی لە شەودا مردبوون دەبران بۆ ئەوێ. ئێستا گوێم لێبوو چۆن دەیان ناڵاند. لە هۆڵەکە چەرپایەکی خەوم دەستکەوت. لەگەڵ 4 کوڕی تردا بەشمان کرد بوو. ئەو بەیانیە بەڕاکردن گەڕامەوە بوو لای چەرپاکەم. دەبوو نانی بەیانیمان وەربگرین. جگە لە ئاوێکی شلەتێنی قاوەیی باو زیاتر هیچی تر نەبوو کە بە ناوی قاوەوە پێمان دەدرا. دەستم پێ شۆرد. پاشان بیرم کردەوە نزای بەیانیان بخوێنم. بە دوای کتێبی نزاکەمدا گەڕام. کەسێک بردبووی. منی زۆر تووڕە و غەمبار بووم. لەو کاتەدا کوڕێکم بینی کتێبی نزاکەمی بەدەستەوە بوو. ئەو وتی دەتوانم لێی بکڕم؟ منیش هاوارم کرد. بەڵام خۆ ئەوە هی منە. ئەویش وتی بۆ ماوەی 3 ڕۆژ نیوەی خواردنەکەتم بدەرێ. من دەمویست کتێبی نزاکەمم دەست بکەوێتەوە. ئەوە گرنگترین شت بوو من هەم بوو. دەستم بە گریان کرد. کوڕەکە وتی دەمت داخە ئەگەر دەتەوێت بژیت. نەمدەزانی چی بکەم. لەبەر ئەوە ئەوەم کرد کە داوای لێم کرد. ئەویش جوولەکە بوو. ئێستا ئەو پێم پێدەکەنی. بۆ ماوەی 3 ڕۆژ ئەو خواردنی لە من وەردەگرت. برینەکانم خراپتر بوون. ساڕێش نەدەبوون. ئەوەندە لاواز بوو بووم بەتانیەکە سەر ئەژنوکانمی کون کرد بوو. لە پشتمدا بەهۆی ڕاکشانم لەسەر جێگە برین دروست بوو بوو کە پڕ بوون لە کێم. لەبەر ئەوە بە دوای دکتۆر کلاردا گەڕام. بەڵام نەمتوانی بیبینم. شەوێکیان کۆمەڵێک زیندانی نوێ هاتن. ئەوانە جوولەکەی هەنگاری بوون کە سەرباز بوون. سەرما پێی هەموویانی برد بوو. کاتێک پێڵاوەکانیان داکەند پەنجەی قاچیشان لەگەڵیدا دەهات. زۆربەیان بۆ ژووری مردووان بران. ڕۆژێکیان کەوچکەکانیان لێ سندینەوە. هەندێک لە زیندانیەکان دەستکی کەوچکەکانیان تیش کردبوویانن بە چەقۆی تیش. پاشان پارچە گۆشتیان لە زیندانیە مردووەکان پێ لێ دەکردەوە. پێم وابوو ئەوە زۆر تۆقێنەر بێت. لە نێوان زیندانیەکاندا هەندێک هەبوون کە خەڵکی مردوویان دەخوارد. هەموو بەیانێک عەرەبانەیەکم دەبینی بەوێدا تێدەپەڕی. ئەو لە ژووری مردووانەوە دەهات. لەوێ لە ژوورەوە لاشەی مردووەکان لەسەر یەک کەڵەکێک کرابوون. تیایاندا هەبوو هێشتا دەجوڵانەوە. لە ژووری مردندا ڕۆژەکان هێواش تێدەپەڕین. زستان لە تەوابووندا بوو. بەهار نزیک دەبووەوە. من زۆر لاواز بووبووم. هەندێک جار دکتۆر کلارم دەبینی. ئەو پرسیاری لێ دەکردم چۆنم.
بەڵام ئەو هیچ یارمەتیەکی لەدەست نەدەهات. سکچوونێکی خراپم گرتبوو. دکتۆر وتی تیفۆسم گرتووە. بەردەوام ڕام دەکرد بۆ سەراو. من بەردەوام سکچوونم هەبوو. ڕۆژێکی خۆشی بەهار ڕێگەیاندا بچینە دەرەوە. لەوێ لەژێر تیشکی خۆردا هەندێک لاسکێگیامان بینی. هەمووان ڕامان کرد تا بیان خۆین. تا دەهات سکچوونەکەم خراپتر دەبوو. ڕۆژێک کردم بە خۆمدا و ئاردەکەم پیس کرد. ئەوە خراپترین شت بوو ڕووبدات. ئێستا پاسەوانەکان دەتوانن بمبینن کە نەخۆشم. ئەو کات دەمنێرن بۆ ژووری مردن. پاسەوانەکە بینیمی. گرتمی و فڕێی دامە ژووری مردنەوە. لە ژووری مردن دە چەرپای نووستنی سێقاتی تیا بوو. زۆربەی ئەو زیندانیانەی لەوێ ڕاکشابوون هەروە زوو مردبوون. بەڵام هێشتا هەندێک هەر زیندوو بوون. بوونی ئەو ژوورە سامناک بوو. تۆقی بووم. بڵێ چەند سەعاتێکی تر منیش بمرم. بە هەموو هێزی خۆم قیژاندم کە دەبێت لەوێ بچمە دەرێ. پاسەوانێک لە دەرەوە وەستا بوو. بە گۆچانەکەی دەستی بە توندی کێشای بەسرمدا. لە ژوورەکەدا گوێم لە پیاوێک بوو لە سەرمەرگدا بوو قرخە قرخی دەکرد. کاتی مردنی باوکمم هاتەوە یاد. بەڵام من نامەوێت ئێستا بمرم. جارێکی تر هەوڵمدا بچمە دەرەوە. پاسەوانەکە جارێکی تر لێی دامەوە. لەو کاتەدا دکتۆر کلار بەویادا تێپەڕی. منی بینی و لێی پرسییم چی دەکەم لەوێ؟ لێی پاڕامەوە. دکتۆر کلاری عەزیز یارمەتیم دە. پاسەوانەکە سەرقاڵ بوو بە ڕاکێشانی زەلامێکی تر بۆ ناو ژوورەکە. دکتۆر ئەوەی بینی بە چپە پێیوتم من قسە لەگەڵ پاسەوانەکە دەکەم. ئەو کات دەتوانیت خۆت بدزیتەوە پاشان دەتوانیت لە جێگاخەوەکەی مندا خۆت بشاریتەوە. ئەوەم کرد کە دکتۆر گوتی. کاتێک ئەو قسەی لەگەڵ پاسەوانەکە کرد من لە ژووری مردن دزەم کردە دەرەوە. پاشان بە ئەسپایی چوون بۆ سەر چەرپای خەوەکەی دکتۆر و خۆم خزاندە ناوی. دوای چەند خولەکێک دکتۆر هات. جوان لێفەکەی پیام دادا و دەستی هێنا بەڕوومەتمدا و وتی تۆ دەبیت بە یارمەتی دەرم. جێگەخەوێکی نوێم دەستکەوت. لە پەنایدا زیندانیەک لەسەر زەویەکە بە مردووی ڕاکشا بوو. ئەمەش جێگەی ئەو بوو من وەرم گرت. ئەوەش پەرتجوویەک بوو ڕوویدا. ئیدی ئێستا دەبێت من بژیم. دکتۆر کلار پەیمانەکەی خۆی بردە سەر. کردمی بە یارمەتی دەری خۆی. ئەوە شتێکی زۆری پێویست نەبوو تا من بیکەم. یەکێک لە ئەرکەکانم چاودێریکردنی سندوقەکەی دکتۆر بوو. کاتێک ئەو لەوێ نەبووایە من نەمدەزانی سندوقەکەی چی تێدایە. زۆر جار بە ڕۆژ دکتۆر کلار لە بەشێکی تری ئوردوگاکە دەبوو. ئەو لەوێ خواردنی خۆی وەردەگرت و منیش شۆرباکەی ئەوم وەردەگرت. نیوەی شۆرباکەم بۆ خۆم هەڵدەگرت. باقیەکەشی دەدرا بە کەسێکی تر کە دکتۆر دەیویست یارمەتی بدات. ڕۆژێک زیندانی تازە لە هەنگاریاوە هاتن. یەکێک لەوانە پیاوێکی داوڵەمەند بوو. ئەو دەیویست خواردنەکەی من بکڕێت. دەکرا بۆ لەنگێک شۆربا چەند ملیۆنێک وەربگرم. پێم وت ئەگەر نان نەخۆم ئەوە دەمرم. ئەو دەم چی لەو هەموو پارەیە بکەم؟ ڕۆژی یەکەم هەموو بەشە خواردنەکەی دکتۆرمدا بەو پیاوە داوڵەمەندە. هەروەها نیوەی شۆرباکەی منیشی وەرگرت. ڕۆژی دواتر ئەو هەر لەوێ نەما. ئەو هەرزوو نێردرا بۆ ژووری مردن. ئازاد دەبین. ئەوە لە کۆتایی نیسانی 1945 دا بوو. هەموو ڕۆژێک قسە و باسی تازەمان دەبیست. کەسێک وتبووی خەریکە ئەڵمانەکان شەڕەکە دەدۆڕێنن. دکتۆر کلار وتی ئێستا دەبێت بەم زوانە ئازاد ببین. ڕۆژێک بەیانیەکەی هیچ ئەفسەرێکی ئەڵمانی نەهات. کت و پڕ هەندێک پاسەوانیش لەوێ نەمان. لە قوڵەی پاسەوانەکانیشدا هیچ سەربازێکی ئەڵمانی دانەنیشت بوو. ئەوەی دوجار دیار نەما کاپۆیەک بوو لە تەنیش ژووری مردن پاسەوانی دەکرد. ئێمە هیچ چاودێریەکمان لەسەر نەما بوو. هیچ ئەڵمانیەکیش لەوێ نەما بوو. ئەوان ئەوەیان بەجێهێشت بوو هەموو زیندانیەک بیویستایە دەیتوانی هەڵبێ. دکتۆر کلار چوو بۆ کەمپێکی تر کە لەو نزیکانە بوو. ئەو هەوڵی دەدا بزانێت چی ڕوویداوە. من دەبوو پاسەوانی سندوقەکەی بکەم.
ئەو دەمەی کەسێک هاواری کرد تانکێک نزیک دەبێتەوە. هەموو بەرەو پەنجەرەکان ڕایان کرد تا سەیری بکەن. باوەڵەکە کەوت، هەرچی لە ناویدا بوو هەڵڕژایە دەرەوە، کە دەرمان، ڤیتامین، ئارد و شەکر بوون. ئەوانەی بینیان خۆیان هەڵدایە سەریان، لە چاوتروکانێکدا هەمووی خوڕا. من ترسام، دەبوو چی بە دکتۆر کلار بڵێم. لە دەرەوەی پەنجەرەکە تانکەکە نزیکتر دەبووەوە. هەموو دەیانویست بزانن چ لایەنێک لە ناویدا دانیشتووە، ئەمریکین، ڕووسین یاخود ئینگلیزن. لەو کاتەدا یەکێک هاواری کرد: ئەستێرەیەکی سپی وا بە تەنیشتەکەیەوەیە. هەموو هوتافیان کێشا. ئەوانە سەربازانی ئەمریکی بوون کە بۆ ڕزگارکردنی ئێمە هاتبوون. لە خۆشییاندا هاوارمان کرد، بەڵام من ناڕەحەتی باوەڵەکەی دکتۆر بووم. دەبێ ئەو چیم پێ بڵێت. کاتێک دکتۆر کلار گەڕایەوە باسی باوەڵەکەم بۆ کرد. من ئەوەندە بەداغ بووم بۆ ئەو کارە ساتە گەورەیە، بەڵام ئەو تەنها بزەیەکی بۆ کردم و وتی: کێ گوێ بەوە دەدا لە کاتێکدا ئێمە ئازاد بووین؟ ئەو کاتە هەندێک سەرباز هاتنە ژوورەوە. ئەوان تۆقین لەوەی بینیان. ئێمە بە ئێسکە پەیکەر دەچوین و ڕوت و قووت بووین. سەربازەکان دەستە سڕیان گرت بە دەم و لوتیانەوە. یەکێکیان پاکەتێک نانی دەرهێنا، پاکەتەکەی دا بەوەی لە نزیکەوە وەستا بوو. نانەکە سپی بوو. ئێمە لەو ماوەیە زیندانی بووین، هەرگیز نانی سپیمان نەخوارد بوو. ڕۆژەکانی سەرەتا شتێکی وا ڕووی نەدا. ماوتاوزن کەمپێکی زۆر گەورە بوو. لەوێ چەندین هەزار زیندانی لێبوو. ئەوەش کاتی دەویست تا یارمەتیەکان ڕێک و پێک بخرێن. ڕۆژێک دەرگای گەنجینەکان کرانەوە، بۆشکەی گەورەی شۆربا هێنرانە پێشەوە. زۆرێک ڕان کرد بۆی و ئەوەندەیان خوارد هەتا کەوتن و مردن. زیندانیەکان لاواز و زۆر بەهێز بوون. ماوەیەکی زۆر بوو هیچیان نەخوارد بوو. ئەوان بەرگەی ئەوەیان نەگرت ئەوە بە یەک جار ئەوەندە زۆر خواردن بخۆن. ئەو ڕۆژانە زۆرێک تا مردن دەیان خوارد. دکتۆر کلار منی ڕزگار کرد. لێی قەدەغە کردم کە لە 2 ژەم زیاتر بخۆم. زۆر بیری دایکمم دەکرد. بڵێ ئەویش نەجاتی بوو بێت. ڕۆژێک کۆمەڵێک ئافرەت هاتن بۆ ئوردوگاکە. بەرەو ڕوویان ڕام کرد، بەڵام 2 زیندانی پێشیان پێگرتم. من درکم بەوە نەکرد بوو کە بە تەواوەتی ڕوتم. ئەو کات بەتانیەکم لە خۆمەوە پێچا. پرسیاری ئەوم لێ کردن کە دایکمیان بینیوە. نەخێر، ئەوان هیچیان نەدەزانی. چەند ڕۆژێک تێپەڕی. ڕێکخراوی خاچی سوور هات بۆ ئوردوگاکە. زیندانیە زۆر لاوازەکان بە ئەمبولانس بران. ئێستا من کەمێک تەندروستیم باشترە و ماومەتەوە. کێشم تەنها 43 کیلۆ بوو. جلمان پێدرا. من پاڵتۆیەکی کۆنی سەربازی ئەڵمانیم پێدرا. ئەویش هەر زۆر گەورە بوو بۆم. هەروەها گەواهی نامەیەکیشم پێدرا. لەوێدا نووسرا بوو کە من لای نازیەکان لە ئوردوگای ڕاگواستن زیندانی بووم. ئیدی لەمە بەدوا ئێمە زیندانی نەبووین. چەند کاپۆیەک مابوونەوە لە ئوردوگاکە. ڕۆژێک لە قاعەیەکەوە گوێم لە هاوار بوو. ڕۆشتم بۆ ئەوەی تا بزانم چی ڕوویداوە. کاپۆیەک لە عەردەکەدا کەوت بوو. زیندانی ئازادکراوەکان ئەویان بە پێلەقە کوشت بوو. هەموو شەوێک چەند کاپۆیەک هەڵدەواسران. زۆرێک لەو جوولەکە ئازادکراوانە باسی فەڵەستینیان دەکرد. دەیانویست بۆ ئەوێ سەفەر بکەن. منیش بە خۆشحاڵیەوە دەمویست دوایان بکەوم. بەڵام یەکەم جار دەمەوێت بڕۆمەوە بۆ ماڵەوە و دایکم ببینم. بڵێ خانوە کۆنەکەمان مابێ. ئەی دایکم چی بەسەر هات بێت؟ بڵێ ئەو ڕزگاری بوو بێ. کاتی خوشکم گەنج و بەهێز بوو. بێگومان ئەو ڕزگاری بووە. ئەی دایە، من زاتم نەدەکرد بیر لەوە بکەمەوە کە ڕەنگە دایەم مردبێ. کاتێک ئافرەتم لە ئوردوگاکە دەبینی پرسیارم لێ دەکردن: هیچ لەبارەی دایکمەوە دەزانن؟ کەس هیچی نەبوو بۆم باز بکات. پێم وابوو هەموو زیندانیە جوولەکەکان گواسرابنەوە بۆ ماوتهاوزن. لەبەر ئەوە لەوانەیە کەسێک لەبارەی دایکمەوە شتێکی بیست بێت. من نەمدەزانی گەلێک ئوردوگای تر هەن. هێشتا نەشم دەزانی کە ملیۆنەها جوولەکە کوژراون. ئاواتەخواز بووم دایکم ڕزگاری بوو بێ. بووم بە هاوڕێیەکی باش لەگەڵ کوڕێک کە ناوی گیوری بوو. کەسێک لە من گەورەتر بوو. هەردووکمان دەمانویست ئوردوگاکە بەجێ بهێڵین. ئێخۆ ئێستا ئێمە ئازادین. دەمانویست بڕۆینەوە بۆ ماڵەوە. ئێوارەیەک کە دنیا تاریک بوو بۆی دەرچوین. بە دزیەوە بە تەنیج سیمە دڕکاویەکەدا ڕۆشتین. سەرنجام کونێکمان دۆزیەوە.
سربازێکمان بینی دەهات و دەچوو. ئێستا ئوردوگاکە لەلایەن سەربازی ئەمریکیەوە بەڕێوە دەبرێت. کاتێک سەربازەکە یەک تۆز دوورکەوتەوە، بەسکە خشێ لە کونەکەوە تێپەڕ بووین. گیۆری بەناو کونەکەدا ڕەت بوو، بەڵام من گیرم خوارد. سەربازەکە بەرەو لام هات. جانتا بچووکەکەی کردمەوە. لە جانتاکەمدا جگە لە کتێبی نزاکەم هیچی تر نەبوو. بۆ ماوەیەکی زۆر سەیری کردم، پاشان وتی: بڕۆ بە سەلامەتی. ئەویش جوولەکە بوو لێم تێگەشت. ئاوا کەمپی ماوتهاوزنمان بەجێهێشت. جەنگەکە تەواو بوو. منیش بە ڕێگەی ماڵەوە بووم. سەفەر بەرەو ماڵەوە. یەکەم شەو لە کادینێکدا نووسین. ڕۆژی دواتر چووین ماڵ بە ماڵ سوالی خۆراکمان کرد. لە نەمسا قات و قڕی خۆراک بوو. لە زۆر ماڵ هیچمان پێ نەدرا، بەڵام لە ماڵێک شەکرمان وەرگرت. من کڵاوەکەم بۆ گرتەوە. شەکرەکەیان کردە کڵاوەکەمەوە. پاشان هەروە بەپەلە هەموو شەکرەکەم ڕاستەخۆ لە کڵاوەکەوە خوارد. بۆ ئێوارە چووین بۆ وێزگەیەکی شەمەندەفەر. خەڵکێکی زۆر چاوەڕێی شەمەندەفەر بوون. هەندێکیان زیندانی ئۆکرانی بوون بە خاو و خێزانەوە. ئێستا ئەوان ئازاد بوون و بەرەو ماڵەوە دەڕۆشتن. ئەوان خواردنیان بە ئێمەدا. زۆر خۆش بوو کە جارێک تر لەگەڵ خێزاندا نان بخۆین. دەبوو ماوەیەکی زۆر چاوەڕوانی شەمەندەفەر بکەین. ئیدی چوون بۆ ئوردوگایەکی سەربازانی ئەمریکی، لەوێ خواردنمان وەرگرت. چێژلێنەرەکەیان کابرایەکی ڕەشی کەتە بوو. ئەو دەیویست ئێمە تامی هەموو خواردنەکان بکەین. پاشان توێشوویەکیشمان پێدرا تا لەگەڵ خۆمان بیبین. هەرگیز ئەو پیاوە میهرەبانم بیر ناچێتەوە، بەڵام گەدەی من بەریای ئەو هەموو خواردنە خۆشانەی نەگرت. من ڕانەهات بووم ئاوا زۆر بخۆم. جارێکی تر تووشی سکچوون بوومەوە. چەندین جار لە ئاوەڕۆی قەراخ ڕێگاکەدا دانیشتم. درەنگانی شەوێک شەمەندەفەرەکە هات. شەمەندەفەرێکی بار بوو بە فارگۆنی زیادەوە. هێزم نەبوو پیای هەڵبگەڕێم، بەڵام پیاوێکی میهرەبان یارمەتیدام. ئەوەندە لاواز و سووک بووم، ئەو گرتمی و فڕی دامە ناو فارگۆنەکەوە. زۆر دڵخۆش بووم کاتێک شەمەندەفەرەکە دەستی بە ڕۆشتن کرد، چونکە سەرنجام لە ڕێگەی ماڵەوە بووم. ئێمە چووین بۆ ڤیەنا، پایتەختی نەمسا. لێرە پێویست بوو شەمەندەفەر بگۆڕم تا بگەڕێمەوە بۆ ماڵەکەمان لە هەنگاریا. ئەو شەمەندەفەرە نوێیە کەسانێکی سەر بە خاچی سووری تیا بوو. دەبوو ئەوان ئاگایان لە هەموو ئەوانە بێت کە نەخۆشن. زۆرێک لەوانەی بە شەمەندەفەرەکە سەفەریان دەکرد زیندانی کرابوون. دەبوو بە درێژایی سەفەرەکە لە چەرپای خەودا ڕابکشێن. هەندێک لە بێرگن بێڵسن زیندانی کرابوون. ئەویش ئوردوگایەکی ڕاگواستن بوو. ئێستا دەمزانی کە زۆری تر لەم ئوردوگاهانە هەبوون. هەروەها ئەمانە بە ئوردوگای قەڵاچۆکردنیش ناو دەبران. نازیەکان ویستی بوویان هەموو جوولەکەکان لە ناو ببەن. دەبوو هەموو بکوژرێن. نازیەکان ئاوا بیریان کردبووەوە. منیش یەکێک بووم لەوانەی نازیەکان بیریان لە کوشتنی کردبووەوە، بەڵام دەربازم بوو. ئێستا لە ڕێگەی ماڵەوە بووم. لە شەمەندەفەرەکەدا پرسیارم لە نەخۆشەکان کرد کە دایکم و کاتیان نەبینیوە. کەس هیچی نەدەزانی. کاتێک کەسێکم بینیایە کە لای نازیەکان زیندانی ببوو، هەمیشە هەمان پرسیارم دەکرد، بەڵام هیچ کەسێک دایکم و خوشکەکەمی نەبینی بوو. بەو شێوەیە گەشتینە بوداپست کە پایتەختی هەنگاریایە. هێشتا نەگەشت بوومە ماڵی خۆمان. لە بوداپست لەلایەن پزیشکێکەوە پشکنینم بۆ کرا. هەروەها چاوم بە پورە بێرتا کەوت. ئەو زۆر دڵخۆش بوو، بەڵام لەو باوەڕەدا بوو من نەخۆش بم. نازیە هەنگاریەکان مێردەکەی ئەویان گولە باران کرد بوو، بەڵام هەندێک لە خزمانی تر دەربازیان ببوو. ئەوان توانی بوویان خۆیان بشارنەوە. مامە ئارنۆڵدم زیندوو بوو. ئەو لە بوداپست پزیشکی ددان بوو. بە ترام چوون بۆ لای. ئێستا دەمتوانی شارەکە ببینم دوای جەنگەکە چۆنە. تەواوی گەڕەکەکان بە خانووەکانیانەوە نەمابوون. خانووە کۆنە جوانەکان ببوون بە تەپۆڵکەی زیخ و چەو. هەموو پردەکانی سەر دانوب تەقینرا بوونەوە.
ماما ئارنۆڵد و ژنەکەی خۆشحاڵ بوون کاتێک منیان بینی. ئەوان لەگەڵ کوڕەکەیان لە شوقەیەکی بچووک دەژیان. ئەو شەوە هەر چوارمان لەو ژوورەدا نووستین. من خەونی زۆر ناخۆشم بینی. لە خەونەکەدا لەلایەن چەند سەگێکەوە ڕاو دەنرام. هەروە خەونم بە پیستا و ئەو پاسەوانانەشەوە بینی کە لێیان دەدام. بۆ بەیانیەکەی زۆر ماندوو بووم. مامە ئارنۆڵ دەیویست لە لای ئەو بمێنمەوە، بەڵام من دەمویست بگەڕێمەوە ماڵەوە بۆ شارە کۆنەکەم. لەوێ ڕەنگە دایکم و کاتی چاوەڕوانم بن. ئیدی جارێکی تر بە شەمەندەفەرێک کەوتمەوە ڕێ. شەمەندەفەرەکە پڕ بوو لە خەڵک. ناچار بووم لە ڕاڕەوەکەیدا بە پێوە بوەستم. شەو درەنگان شەمەندەفەرەکە وەستا. سەربازانی سۆڤیەت هاتنە ناو فارگۆنەکانەوە، ئەوان تفەنگیان پێبوو. سەعات و پارەی سەرنشینەکانیان برد. من بەڵگەنامەکەی کەمپم نیشاندان. لەوێدا نووسرا بوو من لای نازیەکان زیندانی بووم. ئەوجا ئەوان بە ئارامی لێم گەڕان. پێش نیوەڕۆ بوو کاتێک شەمەندەفەرەکە لە شارەکەمان نزیک بووەوە، لە پەنجەرەکەوە خۆم بردبووە دەرەوە. وێزگەکەم بینی. فرمێسک لە چاوانمەوە هاتنە خوار. جارێکی تر لە ماڵەوە. ئەوەی یەکەم کەس بوو لە وێزگەکە بینیم ئیمرە بوو. پێشتر عەرەبانچی ئێمە بوو. لە شەمەندەفەرەکەوە خۆم هەڵدا و بەرەو ڕووی ڕام کرد. ئەو ئامێزی بۆ کردمەوە، لە باوەشی گرتم و ماچی کردم. بەهۆی گریانەوە دەلەرزیم. جارێکی تر لە ماڵەوەم. هەنسکم دەدا. ئیمرە وتی چەند خۆشە گەڕایتەوە ماڵەوە، دەبێ جارێکی تر هەموو شتێک باش ببێتەوە. هەوڵمان دەدا ئاسایی قسە بکەین، بەڵام کاتێک سەیری یەکترمان دەکرد دەستمان بە گریان دەکردەوە. ئێمە هەمیشە یەکترمان خۆشویست بوو. کاتێک مناڵ بووم دەمویست وەک ئیمرە ببم بە عەرەبانچی. ئەو باشترین پیشە بوو من دەمتوانی بیری لێ بکەمەوە. ئەوسا ئیمرە هەمیشە بۆ من کاتی دەبوو. وا جارێکی تر یەکترمان بینیەوە و لێم پرسی دایە گەڕاوەتەوە؟ ئەویش وتی نەخێر، هێشتا نا. کاتیش؟ نەخێر، بەڵام بە دڵنیاییەوە ئەو دێتەوە. من پرسیاری خزم و هاوڕێی ترم لێ کرد. زۆر نەبوون ئەوانەی گەڕابوونەوە. ئیمرە پرسیاری لێ کردم کە پیستام نەبینی بوو. وەڵامم دایەوە کە ئەو مردووە. ئیمرە دەستی بە گریان کردەوە. بەڵام من دڵنەواییم کرد. وتم لە بیر و باوەڕی ئێمەی جوولەکەدا کەسێک بۆ هەمیشە دەژی ئەگەر کەسێک ئەوی لە یاد بێ. ئەمەش ڕابیەکەمان فێری کردم. ئەو کاتەی باوکم مرد. پێم وت من هەرگیز پیستا لە یاد ناکەم. ئەوجا پرسیاری ئەوەم لێ کرد کە کەس لە خانووە کۆنەکەماندا دەژی؟ ئیمرە بۆی باس کردم کە ژنێک لەوێدا دەژی. ئەو پزیشک بووە و هەمووان خۆشیان ویستووە. ئیدی ڕەنگە بۆم نەبێت لەوێ بژیم. ئیمرە ئەوەشی بۆ باس کردم کە لە ماوەی دووری مندا ئەو چاودێری گۆڕەکەی باوکمی کردووە. بەپێ بەناو شارە کۆنەکەماندا لە ڕۆیشتن بەردەوام بووین. شارەکە زۆر گۆڕا بوو. ئیمرە وتی شارەکە چۆڵ و هۆڵ بوو. کاتێک هەموو جوولەکەکان دوور خرانەوە، ئێستا نزیکەی هەموو خەڵکی شارەکە هەژارن. لە ڕۆیشتن بەردەوام بووین و بە هەندێک کەس گەیشتین. ئەوان دۆستانە سڵاویان لێ کردم، بەڵام شەقامەکان چۆڵ بوون و زۆرێک لە دوکانەکانیش داخرا بوون. ئیدی چوین بۆ دەرمانخانە. بێلای ئامۆزام لەوێ دەژیا. پێشتر پیستا و خانەوادەکەی لەوێ دەژیان. ئێستا هەموو ئەندامانی ئەو خێزانە مردوون. بێلا کاتێک منی بینی دڵی خۆش بوو. ئەو ویستی من بمێنمەوە و لای ئەو بژیم. ژوورێکم پێ دەدرێ بۆ خۆم. بێلا باسی ئەوەی کرد کە تەنها 20 جوولەکە گەڕاونەتەوە. بەر لە جەنگەکە چەندین هەزار دەبووین لە شارەکەدا. تەنها 20 کەس گەڕابوونەوە ماڵەوە. ناکرێت هەر هەمومان مردبێتین. کاتێک شەمەندەفەرەکە جارێکی تر ئاساییانە دەستی بە ڕۆشتن کردەوە، هیواخواز بووین چەندانی تر بگەڕێینەوە.
بێلا ویستی داوەتی خواردنم بکات بەڵام من بە نەخێر سپاسم کرد. ئێستا دەمەوێت بچم بۆ سەر گۆڕی باوکم. لە ڕێگەی ئەوەی پیاوێک بە ئەسپ و عەرەبانەوە وەستا، ناوی پاڵی بوو. فەرمووی لێ کردم تا سەر بکەوم تا بمبات بۆ ئەوێ. باسی ئەوەی بۆ کردم کە باوکم یارمەتیدا بوو. پاڵی نەخۆش بووە و هیچ پارەشی نابێت. باوکم هیچ پارەی لێ وەرنەگرت بوو. گۆڕەکە جوان بوو، باشیش چاودێری کرا بوو. باوەشم بە کێلەکەیدا کرد و سپاسی باوکمم کرد. بم نزیکانە دەبێت لەگەڵ دایکمدا بگەڕێمەوە. ئەوجا نظام خوێند. پێش ئەوەی بڕۆم بەردێکی بچووکم لەسەر گۆڕەکە دانا. ئەوە نەریتێکی جوولەکەکانە کە لە جیاتی گوڵ بەرد لەسەر گۆڕدا بنێت. گەڕامەوە بۆ ناو شار و ئێستا گەشتمە گەڕەکە کۆنەکەمان. ئەو خانووە لەوێدایە کە ماڵی سەردەمی منداڵیم بوو. ژنێک بەرەو ڕووم هات. داوای لێ کردم لەگەڵی بچمە ژوورێ. بە نانی گەرم و کەرە و شیرەوە پێشوازی لێ کردم. ژنەکە ناوی ماگدی بوو. ئەو ژنە دکتۆرە تازەکە بوو کە ئێستا لە خانووەکەدا دەژیا. زۆربەی خانووەکە وێران کرا بوو. سەربازەکانی سۆڤیەت کەلوپەلەکانیان شکاندە بوو و بردبوویانن. بانیۆکە شکا بوو. تاکە یەک قاڵیش نەما بوو. قەنەفەکان درێنرا بوون. ماگدی لەو باوەڕەدا بوو کە سەربازەکان بە دوای خەزنەی شاردراوەدا گەڕاون. ئەو کات ئەو شتانەم بیر کەوتەوە کە شاردە بوومانەوە. بێڵێکم خواست و لە پشت ماڵەکەوە دەستم بە هەڵکەندن کرد. سەرەتا هیچم نەدۆزیەوە. بەڵام دوای ماوەیەک قوتوویەکم دۆزیەوە. لە قوتووەکەدا گوارەکانی دایکم و زنجیرێکی ئاڵتون هەبوو. گەڕامەوە بۆ دەرمانخانەکە بێلا لەوێ چاوەڕێی دەکرد. ئێستا ڕێگەم پێدرا ژوورەکەی پیستا ببینم. بێلا دەیویست لەوێ بژیم. زەحمەت بوو لە چەرپاکەی پیستادا بنوم. ئەو بۆچی لێرە نییە؟ زۆر شت هەبوون کە دەبوو ئێمە بمان کردنایە. ئێمە پێکەوە زۆر تاسەی ئازادیمان کرده بوو. لە پەژارەدا ئارەقم کرده بوو و خراپ نووستم. بۆ بەیانیەکەی ماندوو خەمبار بووم. ماگدی وتی لە زبڵخانەکەی پشت خانووەکەمانەوە کەلوپەل هەیە. لەوانەیە لەوێ شتێکی لێبێت کە من بمەوێت. چوون بۆ ئەوێ و گەڕام. بەختم هەبوو. هەندێک وێنەی کۆنم دۆزیەوە. وێنەیەکی باوکم، دانەیەکی کاتیش کاتێک لە تاقیکردنەوە دەرچوو بوو. هەروەها وێنەیەکی دایکیشم کاتێک لە ئیتالیا لەکن دەریا بووین. کتێبێکیشم دۆزیەوە کە هی باوکم بوو. ئەو دەم چوون بۆ هەورەبانەکە. لەوێ هەندێک کەلوپەلی زیومان شاردە بووەوە بەڵام نەمتوانی بیان دۆزمەوە. کەسێکی دی پێش من دەستی بەوێ گەشت بوو. ئەو دەم ئێلیسابێتم بینی. ئەو بوو کە سەعاتەکەی باوکمی لای خۆی هەڵگرت. ئێلیسابێت حاڵی زۆر خراپ بوو. کاتێک سوپای سۆڤیەت دێن زۆرێک لە ئافرەتان تووشی ڕووداوی ناخۆش دەبن. ئێلیسابێتیش یەکێک بوو لەوانە. لەلایەن چەند سەربازێکەوە دەست درێژی کرابووە سەر. دواتر لە کادێنێکدا بە خوێنبەربووی دۆزرا بووەوە. ئێلیسابێت زۆر قەشەنگ بوو. ئێستا تەواو گۆڕا بوو. ئەو پیر بە دەردەکەوت و ڕەنگیشی هەڵبزرکا بوو. کاتێک قسەمان کرد ئەو نەیدەویست سەیرم بکات. بەڵام ئەو هێشتا سەعاتەکەی لەلا مابوو. سەعاتەکەی شاردە بووەوە و پێی دامەوە. سەعاتەکەم دەرهێنا و گوێم لێ گرت کە چرکە چرکی دەکرد. ئەمە خۆشەویستترین سامانم بوو. سوپاسی ئێلیسابێتم کرد. ئەوەندەی پێمان کرا هەوڵماندا دڵی یەکتر خۆش بکەین. باسی ئەوەشمان کرد چەند خۆش دەبێت ئەگەر وەک جاران ببینەوە بە دراوسێ یەکتر. ڕۆژێک کچێکم بینی ناوی ئۆلگا بوو. ئامۆزای ئێدنا بوو. ئەو ئێدنایەی لەو باوەڕەدا بوو باوکی شێت بووە. کاتێک وتی لە پۆڵەندا جوولەکەکان دەکوژن. ئێستا ئۆلگا نامەی لە ئێدناوە بۆ هاتبوو. ئێدنا لە سوید دەژیا. ئەو کچە لە ئوردوگایەکی ڕاگواستن ببوو. لەلایەن سویدیەکەوە لە ئوردوگاکە ڕزگار دەکرێت. سویدیەکە ناوی فۆڵکێ بێرنادۆ تێ دەبێت. پاسی سپی هاتبوو بۆ ئەو ئوردوگایەی ئێدنای لێ ببوو. ئەو زیندانیە جوولەکانەی ئوردوگاکە زۆر نەخۆش و لاواز دەبن. پاسەکان لەگەڵ خۆیاندا زیندانیەکان دەبن بۆ سوید. لەوێ لە خەستەخانە چاودێری دەکرێن. پاشان زۆرێک لەوانە لە سوید مانەوە. داوام کرد ئەدرەسەکەی سویدی ئێدنام بداتێ. دواتر نامەیەکم بۆ ئێدنا نووسی. ئەو نامەیە دواتر ژیانم دەگۆڕێت.
ئەوسا تاسەی ماڵەوەم دەکرد. سەرنجام ئێستا وا لە ماڵەوەم. بەڵام هەموو شتێک لە شارە کۆنەکەم زۆر باش نەبوو. دایکم و کاتی چیان بەسەر هاتووە؟ هەروە شتێکی سەیریش لە هەندێک خەڵکدا هەبوو. ئەوان ئێستا لە بەرانبەرمدا زۆر میهرەبان بوون. پێشتر لەبەر ئەوەی جوولەکە بووم هیچ سڵاویان لێ نەدەکردم. بڵێ ئەوان بترسن لەوەی خەڵک وا بزانێت ئەمانە نازین. جارێکی تر لە ماڵەوە بووم. لەگەڵ ئەوەشدا وا هەستم نەدەکرد بەڕاستی لە ماڵەوە بم. هەندێک جوولەکەی تر گەڕانەوە. بۆ یەکترمان باس کرد کە چیمان بەسەر هاتووە. ئێمە لە زۆر ئوردوگای جیاوازدا بەند کرابووین. ئێستا ئێمە تێدەگەیشتین کە بەڕاستی چی ڕوویدا بوو. نازیەکان هەوڵیاندا بوو هەر هەمومان بکوژن. ئەوان هەوڵیاندا بوو تەواوی میلەتێک قەلاچۆ بکەن. ژنێک لە ئاوشڤیتس ببوو. ئەو لەلایەن دکتۆر مێنگڵەوە ئەشکەنجە درابوو. بەوەی بە دەرزی نەخۆشی کرابووە لەشیەوە. ژنێکی تر پێستی پشتیان گوڕوو بوو کە تا ئێستاش بێحەد ئازاری دەدا. پیاوێک گێڕایەوە کەو بە شێوەیەکی سەیر ڕزگاری بووە. چەند سەد زیندانیەک چاڵێکی گەورە هەڵدەکەنن. ئەو پیاوەش یەکێک دەبێت لەو زیندانیانە. ئەوجا لە پشتەوە تەقەیان لێ دەکرێت. هەموویان دەکەونە خوارەوە بۆ ناو چاڵەکە. بەڵام ئەم پیاوە بە سووکی بریندار دەبێت. دەکەوێتە ژێر لاشەی هاوڕێ کوژراوەکانیەوە. بۆ شەوەکەی دەتوانێت لە ناو لاشە کەڵەکەبووەکان بێتە دەرەوە. بەسەرهاتەکان زۆر بوون. ئێستا دەمانزانی نازیەکان چیان کردووە. خەریک بوو وزە و توانام بەدەست دەهێنایەوە. هەستیشم دەکرد نائارام و نیگەرانم. زۆربەی ئەو جوولەکانەی گەڕابوونەوە بۆ شارەکە پاش ماوەیەک سەفەریان کرد. ئەوان بەرەو فەڵەستین، ئەمریکا یاخود کەنەدا ڕۆشتن. منیش نەمدەویست بمێنمەوە. لەوانەیە بەرەو بوداپێست بڕۆم و لەوێ بخوێنم. ئەگەر دایکیشم گەڕایەوە ئەوە دەزانم. ڕۆژێک باندی ئامۆزام هات. ئەو بە لۆریەکەوە بەو دەوروبەرەدا گەڕا بوو. ئازوقەی کڕی بوو. پاشان ئازوقەکەی لە بوداپێست فرۆشت بوو. من بڕیارمدا لەگەڵ ئەو سەفەر بکەم. ماڵ ئاواییم لە گۆڕەکەی باوکم کرد. ئەوجا چوون بۆ خانووە کۆنەکەمان و وتم خوا حافیز. لە بوداپێست من و باندی سەفەرێکی دژوارمان هەبوو بەرەو بوداپێست. ماشینەکە کۆن بوو چەند جارێک لە کار کەوت. دوای 2 ڕۆژ گەشتین. چوون بۆ سەردانی مامە ئارنۆڵد. ئەو زووتر کارێکی بۆ ساز کرده بووم. دەبوو ببم بە دانساز. ئێستا دەبوو وەک شاگرد دەست پێ بکەم. سەر کارە تازەکەم کەتە و بەهێز بوو. پێشتر زۆرانباز ببوو. دەیویست نیشانم بدا کەو بڕیار بەسرمدا دەدات. پێی وتم دەبێت من بە باشی کار بکەم. دەبوو 1 سەعات پێش ئەوانی تر لەسەر کار بم. ئەو دەم دەبوو ئەو ناوە پاک بکەمەوە. دەشبوو کاتێک ئەوانی تر دێن قاوەکە ئامادە بوو بێ. سەر کارەکەم حەزی لە چارەی جوولەکە نەبوو. ئەو سوور بوو لەسەر ئەوەی جوولەکەکان دەیانویست دەست بەسەر وڵاتدا بگرن. من هیچ موچەیەکم وەرنەدەگرت. بەڵام لای مامە ئارنۆڵد خواردنم پێدەدرا و لای ئەوانیش دەژیام. ڕۆژێک سەرکارەکەم وتی دەبێت بە ئەرکێک هەستم. دەبوو من بڕۆم کەروێشکێکی کێوی بهێنم کە کەسێک بە فیشەک ڕاوی کرده بوو. سەرکارەکە کەروێشکە کێویەکەی بۆ شێو دەویست. کاتێک کەوتمە ڕێ بەفر دەباری. دەبوو بچم بۆ ئەو بەری ڕووباری دانوب. تاکە پردێکی باریک لەسەر ڕووبارەکە هەبوو. تەنها ماشینەکانی سۆڤیەت بۆیان هەبوو هاتوچۆ بەسەر پردەکەدا بکەن. ئەو خەڵکەش کە بە پێ بەسەریدا دەپەڕینەوە هەمووان لەلایەن سەربازانی سۆڤیەتەوە دەوەستێنران. کاتی دەبرد تا بەسەر پردەکەدا بپەڕیتەوە. لەو بەر پاسێک هەبوو. نزیکەی هەموو خانووەکانی ئەو لایەی دانوب بۆمباران کرابوون. من چوون بۆ ئەو شوێنەی دەبوو کەروێشکە کێویەکەی لێ بهێنم. بەو شێوەیە کەروێشکەکەم وەرگرت. کەروێشکەکەی لە کاغەزێکی خوێناویدا بوو. بە پەلە گەڕامەوە. ئێستا دنیا تاریک داهات بوو. لەوەدا بوو ڕووسەکان پردەکە دابخەن. من لە 2 ساتدا پێڕاگەیشتم بپەڕمەوە. کاتێک گەڕامەوە
برسی و تەزی و بووم. ئەو دەم سەرکارەکەم نەڕاندی بەسەرمدا، ئەو لەو باوەڕەدا بوو من دەمێکە لە دەرەوەم. ئەو ماوەیە ژیانێکی زۆر هەژارانەم هەبوو، بەڵام ئازاد بووم و ئەوەش گرنگ بوو. دەمتوانی خۆم بڕیار بدەم. من ماوەیەکی زۆر لەگەڵ ستەمدا ژیا بووم، وەک مناڵێک فێر ببووم کە دەبێت جوولەکەکان ملکەج ببن. لە سەربازگەکە مرۆڤ دەکوژرا ئەگەر ملکەج نەبووایە، بەڵام ئێستا سەربەست بووم و دەمتوانی ئەوە بکەم کە دەمویست. زۆر جاریش گوێم بە ملکەجکردن نەدەدا. ئەگەر کەس بۆی نەبوایە بچێتە ناو چیمەنێک، ئەوە هەر چۆنێک بوایە من دەچووم. ئەگەر ڕەنگی گڵۆپەکە سوور بوایە، ئەوە من هەر لە شەقامەکە دەپەڕیمەوە. جارێک لەلایەن پۆلیسێکەوە وەستێنرام. پۆلیسەکە وتی: لەو باوەڕەدای تۆ خاوەنی ئەم شارەیت؟ منیش وتم: بەڵێ، من خاوەنی ئەم شارەم. خۆ ئەگەر ئەوەم کەمێک بەهێمنی وەربگرتایە، ئەوە لەوانە بوو خۆم دەرباز بکردایە. بەڵام ئێستا پۆلیسەکە تووڕە بوو. دەبوو لەگەڵی بچم بۆ بنکەی پۆلیس. لەوێ دەبوو وەڵامی پرسیارەکانیان بدەمەوە. من بەردەوام بووم لە دەمەدەمکردن لەگەڵیان. پۆلیسەکە وتی شکاتم لێ دەکات، ئەمەش دەگاتە دادگاییکردن. بیرم کردەوە ئەوە مەسەلەیەک نییە. چەند ڕۆژێک دوای ئەوە لە لای مامە ئارنۆڵد بووم. ئەو دەم لە دەرگادرا. ژنێک بوو. ئەو پارێزەر بوو، پرسیاری منی کرد. ئێستا دەبوو دادگایی بکرێم. ئەو ژنە پارێزەری من بوو. ئەو ژنە لەبارەی هەر شتێکەوە بشێت دەستی بە پرسیارکردن کرد. منیش هەرچیم بەسەر هاتبوو بۆم باز کرد. ئەو کاتە ئەو وتی پێویست ناکات نیگەران بم. هیچ دادگاییەک لە گۆڕێ نابێت. ئەو خۆی جێبەجێ دەکات. ئەو وتی دەیەوێت یارمەتیم بدات. ئەویش بۆ خۆی جوولەکە بوو. کوڕەکەی لەلایەن نازیەکانەوە کوژرا بوو. ڕۆژی دواتر جارێکی تر ئەوم بینیەوە. کاردێکی پێمدا. ئەگەر من ئەو کارتە نیشان بدەم، ئەوە بە خوڕایی خواردن وەردەگرم. هەروەها جلوبەرگی نوێشم پێدەدرێت. لەو باوەڕەدا بووم شتێکی زۆر خۆش بوو کە ئەو یارمەتی دام. منیش بە خۆشحاڵیەوە دەمویست یارمەتی کەسێک بدەم. ئەوە یارمەتەکەی ئەو لە منەوە دەچێت بۆ کەسێکی تر. ئەو ڕۆژە ئاوا بیرم دەکردەوە. پاشان ڕام کرد بۆ کۆگایەکی گەورە. لەوێ ئەو کاردەم نیشاندان کە پارێزەرەکە دابووی بە من. جلم وەرگرت. جلەکان لە ئەمریکاوە هاتبوون. ئێستا بە گەنجێکی ئەمریکی دەچم. ئیدی پێویستیش نەبوو لەوە بەدوا برسی بم. ئەو کاردەم هەبوو. چوون بۆ قوتابخانەیەک و کاردەکەم نیشاندان. ئەو دەم شۆربام وەرگرت. زۆربەی جار دەچوون بۆ ئەوێ، بەڵام ناچار بووم بگەڕێمەوە بۆ کارەکەم. ئێستا دەمزانی سەرکارەکەم جوولەکەی خۆش ناوێت. کاتێک گەڕامەوە ئەو لێی دام و شتی ناشرینی بە جوولەکە وت. نازیەکان جەنگەکەیان دۆڕاند بوو، بەڵام هێشتا ڕق لە جوولەکە هەرما بوو. نامە لە سویدەوە. ئێستا پاییزی 1945. هەموو ڕۆژێک لەسەر کارەکەم بووم. لە کاتی پشووی نیوەڕواناندا ڕام دەکرد بۆ قوتابخانەکە و خواردنم بە خۆڕایی وەردەگرت. ئێوارانیش لەگەڵ مامە ئارنۆڵد و خێزانەکەیدا نانم دەخوارد. ئیتر چوومە ڕیزی ڕێکخراوێکی جوولەکەوە. بە عیبری زمانی جوولەکەکان گۆرانیمان دەوت. هەروە قسەمان لەبارەی وڵاتێکی تایبەت بە جوولەکەوە دەکرد. ئەگەر ئێمە وڵاتی خۆمان هەبوایە، ئەوە نازیەکان نەیان دەتوانی ملیۆنان جوولەکە بکوژن. لە سەری ساڵی 1945دا لە ئاهەنگێک بووم. لەوێ چاوم بە ماریانا کەوت. ئەو لەگەڵ دایکیدا خۆیان لە دەستی ئەڵمانەکان دەرباز کرد بوو. پاسپۆرتێکی ساختەیان بۆ خۆیان پەیدا کرد بوو. لە پاسپۆرتەکەدا نووسرا بوو کە ئەوان ئارین. ئێستا ماریانا دەیبردم بۆ شانۆگەری و سینەما. ئاخر من خەڵکی گوندم. ماریانا شاری گەورەی بوداپێستی نیشان دەدام. بینینی ئەو شارەش هەستێکی خۆشی دەدامێ. ڕۆژێک بۆ پشکنین چوون بۆ خەستەخانە. من لە ئوردوگاکە تووشی فتق ببووم. ئەمەش لە بن ڕانمدا تووشی ئازارێکی زۆری دەکردم. نەستەرگەریم بۆ کرا. پاشان باسی کابوسەکانمم کرد. هەروەها نەمدەتوانی بەباشی بنووم.
ئەو دەم من لە خەستەخانەکە مامەوە، دەرجێکم لێدرا و خەوم لێکەوت. پاشان بۆ ماوەی 24 کاتژمێر نووستم. کاتێک بە ئاگا هاتمەوە نانم پێدرا و دەرجێکی ترم لێدرا. بەم شێوەیە ئەمە بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام بوو. دوای ئەوە تەواو پشومدا، کابوسەکانیشم کەم بوونەوە. بەڵام کێشەیەکم هەبوو، دەمویست ماڵێکی خۆمم هەبێ، هاوڕێیەک ڕێگەیدا لە یەکێک لە ژوورەکانی ئەودا بژیم. ئەمەش ئازادیەکی گەورە بوو بۆم. یەکەمین شت بۆ ماڵە تازەکەمم کڕی ڕادیۆیەک بوو. لە ژوورەکە دادەنیشتم و گوێم لە بەرنامە ڕادیۆیەکانی هەموو ئەوروپا دەگرت. لە هاوینی ساڵی 1946دا خانمی فیشەرم بینی. کاتێک من مناڵ بووم دراوسێمان بوو. ئەویش لە ئاشڤیتس ببوو. چی بەسەر هاتبوو بۆی گێڕامەوە. پرسیاری ئەوەم لێ کرد دایکم و کاتی بینیوە. ئەو وەڵامی دامەوە. دایکت تاقەتی کارەکە نەهات. ئەوجا تێگەشتم کە دایکم مردووە. دەستم بە گریان کرد. خانمی فیشەر دڵنەوایی کردم. وتی دایکت کەسێکی زۆر دڵگیر بوو. بەدەم هەنسکەوە وتم بەڵام ئەی کاتی لەکوێیە؟ هەمووان کاتیان زۆر خۆش دەویست. کاتی دلۆڤانترین کەسی قاعەکە بوو. ئەو کات تێگەشتم کە کاتیش مردووە. خانمی فیشەر باسی ڕێگەی ڕۆژنەکانی ئوردوگاکەی بۆ کردم. کاتی دوا کەوتبوو. ئیدی پێویست نەبوو گوێم لە زیاتر بێت. باش دەمزانی چی بەسەر ئەو کەسە دەهات کە دوا بکەوتایە. ئێستا زانیم چی بەسەر دایکم و کاتی داهاتووە. ئەوان مردوون و منیش تەواو تەنیا بووم. بۆچی دەبێت بژیم؟ ئەو کاتە بیرم لە ژووری مەرگەکەی سەربازگەکە کردەوە. لەوێ من لە مردنەوە نزیک بووم. بەڵام پەرجوێک ڕوویدا و ژیانم بۆ گێڕایەوە. هەر بۆیە نابێت ژیانم بە فیڕۆ بدەم. ماوەیەک دوای ئەوە سەردانکەرێکم هات. دکتۆر کلار بوو. ئەوەی لە سەربازگەکە ڕزگاری کردم. ئێستا ئەو پێویستی بە یارمەتی من هەبوو. دوای جەنگ خراپ لێی قەوما بوو. هەندێک جەختیان لەوە کردبوو کە ئەو لە سەربازگەکە زیندانی کوشتووە. ئێستا دەبوو دادگایی بکرێت. دکتۆر کلار داوای لێ کردم باسی ئەوە بکەم کە ئەم چۆن بووە. من سەرگوزەشتەیەکم نووسیەوە. نووسیم دکتۆر کلار چەند جارێک منی ڕزگار کردووە. لە دادگایەکە دکتۆر کلار بێتاوان دەرچوو. دوایەوە سەفەری بۆ ئەمریکا کرد. لەو ماوەیەدا ماریانا بۆ من مانایەکی زۆری دەبەخشی. من خەفەتباری دایکم و کاتی بووم. ماریاناش دڵنەوایی دەکردم. زۆر جار پێکەوە دەچووینە دەرەوە. هەندێک جاریش بۆ مەلەکردن دەچووین بۆ کەناری ڕووبارەکە. ئەوە ماریانا بوو هانیدام جارێکی تر دەست بە خوێندن بکەمەوە. منیش دەستم بە خوێندنی ئێواران کرد. دوای چەند کۆرسێک بووم بە خوێندکار. داوای وەرگرتنم لە زانکۆ کرد. دەمویست ببم بە دکتۆر. لە زانکۆ وتیان من لە پێشکەشکردنی داواکاریەکەم دوا کەوتوم. منیش بڕیارمدا چاوەڕێ بکەم و جارێکی تر هەوڵ بدەمەوە. بەڵام هەر وەرنەگیرام. ڕۆژێک نامەیەکم پێگەشت کە پوڵی دەرەوەی وڵاتی پێوە بوو. نامەکە لە ئێدنا هاوڕێ کۆنەکەی قوتابخانەمەوە نێردرا بوو. ئەو کچەی ڕزگار کرابوو و ئێستا لە سوید بوو. ئێدنا ئاوای بۆ نووسی بووم. من ئێستا لە ستۆکهۆڵمم لە لای خێزانێکی ڕووخۆش دەژیم. ئەوان زۆر میهرەبانن لەگەڵمدا. من چوومەتە قوتابخانە. لێرە هەمووان دەتوانن بە خۆڕایی بخوێنن. لە سوید هەموو شتێک پاک و جوانە. خواردنیش بەشی هەمووان هەیە. ئەوەندەی بتەوێت من ژووری خۆم و جلی جوانیشم هەیە. هاوڕێیەکم هەیە ناوی بێریتە. بۆم بنووسە و لەبارەی خۆتەوە قسەم بۆ بکە. سڵاوی زۆرم بۆت، ئێدنا. نامەکەی ئێدنا زۆر دڵخۆشی کردم. وا بیرم کردەوە کە دەبێت سوید وڵاتێکی زۆر دڵگیر بێت. ئەگەر بمتوانی باە بگەمە ئەوێ، لەوانەیە لەوێ بمتوانی با بۆ پزیشکی بخوێنم. نامەیەکی دوور و درێژم بۆ ئێدنا نووسی. بۆم نووسی کە هەنگاریا بۆتە وڵاتێکی کۆمۆنیست. سۆڤیەتی کۆمۆنیست بڕیار بەسەر هەنگاریادا دەدا. سەربازانی سۆڤیەت لە هەنگاریا هەن. ئێستا دەمزانی بۆچی نەچوومە زانکۆ. ئەوان وتیان باوکم سەرمایەدار بووە. تەنها منداڵی کرێکاران بۆیان هەیە ببن بە دکتۆر.
بێگومان لە سوید هیچ وانە تەنها بگەمە ئەوێ بە دڵنیاییەوە دەتوانم بخوێنم بڕیارمدا سەفەر بۆ سوید بکەم. دەمەوێت هەڵبێم کات تێدەپەڕی ئیشێکی نوێم دەستکەوت. سەرکارە تازەکەم زۆر باش بوو، ئەویش وەک من جوولەکە بوو. ژیانی لەلایەن ڕاول ڤاڵنبێریەوە ڕزگار کرابوو. ڕاول ڤاڵنبێری لە کاتی شەڕەکەدا دیبلۆماتێکی سویدی ببوو لە هەنگاریا. ئەو جوولەکەیەکی زۆری لەدەست ئوردوگاکانی مەرگی نازیەکان ڕزگار کردبوو. لە ساڵی 1949 زۆر شت لە ژیانمدا گۆڕا، ئەوەش بە سەفەری ترامێک دەستی پێکرد. لە ئیشەوە بۆ ماڵ دەگەڕامەوە، ترامەکە پڕ بوو لە خەڵک. من لەو دیوی دەرەوە خۆم پیادا هەڵواسی بوو. ئەمەش کارێکی قەدەغە بوو، بەڵام من هیچ باکم پێی نەبوو. ئەو ڕۆژە پۆلیس هات، لە لای وێزگەیەک من و چەند کەسێکی تریان گرت، بە پاڵکردنیانە لۆریەکەوە. پۆلیسەکان هاواریان دەکرد، دەمت داخە و پەلە بکە. من پاسەوانەکانی ئوردوگاکەم بیر هاتەوە کە چۆن بوون. ئەو پۆلیسانە هەر وەک ئەوان هاواریان دەکرد، هەروەها چەکەکانیشیان ئاراستە کرده بووم. پاش ماوەیەک لۆریەکە وەستا، گەشت بووینە بنکەی پۆلیسی نهێنی. لە هەموو جێگەیەکدا پیاوی لێبوو، هەر هەمویان یەک چەشنجلیان لەبەردا بوو، هەمووانیش چەکیان پێبوو. شتەکانیان لێ سەندین و حەبسیان کردین. من وام دەزانی کاتێک نازیەکان شەڕەکەیان دۆڕاندووە چەوساندنەوە کۆتایی هاتووە. دەمویست بزانم هیچ شتێک نەگۆڕاوە. ئێستا چەوساندنەوەیەکی نوێ لە هەنگاریادا هەیە. لەسەر شەقامەکان پۆلیس ئاساییانە خەڵکی دەگرت. ئەو دەم سەربازێک هاتە زیندانە بچووکەکەوە سوراغی منی کرد. من دوای کەوتم و زۆریش دەترسام. دەبێت ئێستا چیم بەسەر بێت. ڕێگەیاندا دابنیشم و چاوەڕوان بم. پاش کەمێک دەرگایەک کرایەوە. پیاوێکی ڕیوەلە هاتە دەرەوە و بەڕێزەوە پرسیاری لێ کردم، تۆ کوڕی دکتۆر گوێندوێری؟ منیش وەڵامم دایەوە ئەوم. پیاوەکە داوای لێکردم بچمە ژوورەکەیەوە. ئەو کەسە یەکێک بوو لە بەرپرسەکانی پۆلیسی نهێنی. من ئەوم ناسیەوە. پێشتر ئێمە لە یەک شارژیا بووین، ناوی پێتەرە. لە سۆڤیەت بوو ببووە کۆمۆنیست. ئەو وتی باوکمی خۆش دەویست. دەتنێرم بۆ سۆڤیەت، لەوێ دەبیتە ئەفسەر و دواتر پێکەوە کار دەکەین. دەیویست بزانێت لەبارەی پێشنیارەکەیەوە چۆن بیر دەکەمەوە. من چی بڵێم؟ داوام لێ کرد ڕێگەم بدات بیری لێ بکەمەوە. ئەویش وتی دەبێت تا هەفتەیەکی تر بێمەوە بۆ لای. بنکەی پۆلیسی نهێنیم بەجێهێشت. ئێستا چی بکەم؟ من نەمدەویست ببم بە ئەفسەر، هەروەها بەڕاستی نەشم دەویست ببم بە کۆمۆنیست. بەڵام چۆن دەمتوانی ئەمە بە پیتەر بڵێم بەبێ ئەوەی ببێتە دوژمنم؟ پیتەریش وەک من جوولەکە بوو. لە هەنگاریای تازەدا زۆر جوولەکە هەبوون، وایان نیشان دەدا کە جوولەکە نین. بۆ ئەوان کۆمۆنیست ئاینە نوێیەکە بوو. پیتەریش یەکێک بوو لەوانە. زۆر بیرم لە کۆمۆنیزم کردەوە. دەمویست بزانم شتێکی باش هەیە کە کۆمۆنیستەکان دەیانەوێت بیکەن. کارل مارکس ڕێبازی کۆمۆنیزمی بەرهەم هێنا بوو. ئەویش جوولەکە بوو. لە بیرروباوەڕی ئێمەی جوولەکەدا وا فێر دەبین کە ئینسان ئەوەی هەیەی لەگەڵ خەڵکی تردا بەشی بکات. دەبێت مرۆڤ یارمەتی ئەوانە بدات کە هەژارن. لەبەرەوە حەزم لە بەشێکی مارکس دەکرد. بەڵام ئەی ئازادی لەکوێ بوو؟ لێرە لە هەنگاریا بینیم کە هێشتا چەوساندنەوە بەردەوامە. سنوورەکانی وڵات هەمویان داخراون. ئێمە بۆمان نەبوو بۆ هەر شوێنێک بمانویستایە سەفەر بکەین. هەروەها بۆشم نەبوو بخوێنم. لە حکوومەتی نوێی هەنگاریدا چەندین جوولەکە هەبوون، لەگەڵ ئەوەشدا دەبوو بە دزیەوە بچین بۆ کنێشت. زۆرێک زاتی نەدەکرد بیر و باوەڕی جوولەکایەتیان بە دەربخەن. من شانازیم دەکرد جوولەکە بووم. کۆمۆنیزمیش بۆ من هیچ نەبوو. لە ساڵی 1948دا دەوڵەتی ئیسرائیل دامەزرا. لەو کاتەوە من بۆ هەموو ئەو شتانەی لەوێ ڕوویان دەدا بە دوواداچوونم کردبوو.
هەموو جوولەکەی جیهان لە ئیسرائیل پێشوازیان لێ دەکرێت. لەوانەیە منیش سەفەر بەرەو سوید نەکەم، لەوانەیە سەفەر بۆ ئیسرائیل بکەم. هەڵبژاردن بۆ من زەحمەت بوو، هەستم بە سەرلێشێوان دەکرد، بەڵام شتێکم دەزانی بە هیچ شێوەیەک سەفەر بۆ سۆڤیەت ناکەم. کاتێک هاتمەوە ماڵەوە نامەیەک کەوتبوو و چاوەڕێم بوو، پولی سویدی پێوە بوو. لە بێریت هاوڕێ سویدیەکەی بێرتاوە نێردرا بوو. ئێدنا زۆر باسی منی بۆ بێریت کردبوو. خێزانەکەی بێریتیش بە خۆشحاڵیەوە دەیانویست یارمەتیم بدەن. بە هیمەتی ئێدنا من لە سوید هاوڕێی نوێم گرتبوو. بێریت بە ئەڵمانی بۆی نووسی بووم، هەروە نازناوەکەشمی بەکارهێنا بوو. فێری خۆشەویست، لە 2 مانگی تردا تۆ لە لامان دەبیت. تۆ دەبێت ژوور لەگەڵ هانسی برامدا بەش بکەیت. زۆری نەماوە ببێت بە هاوین. ئێمە گۆمێکی بچووکمان هەیە و لەوێ مەلە دەکەین. لە وێنەکەدا خانووەکەمان دەبینیت. پێویستە تۆ پشوو بدەیت تا توانای سەفەرەکەت هەبێت. باوەشی گەرمی خوشکە تازەکەت بێریت. ئێستا ئیدی ئەمە تەنها خەونێک نەبوو، وا خێزانێک لە سوید چاوەڕێ من. بێریت خۆی بە خوشکی من ناوبرد بوو. سەرەڕای ئەوەی من جوولەکەش بووم، ئەوان چاوەڕوانی من بوون. دەبوو بەرەو سوید سەفەر بکەم، نەبۆ ئیسرائیل، نەبۆ سۆڤیەتیش. چوون بۆ کۆنسوڵخانەی سوید، پێویست بوو بزانم چی بکەم بۆ ئەوەی سەفەر بۆ سوید بکەم. ئەوان وتیان دەبێت پەساپۆرتێکی هەنگاریم هەبێت. وا هەفتەیەک تێپەڕی، ئێستا کاتی ئەوە بوو بچمەوە بۆ لای پۆلیسی نهێنی. پێتەر چاوەڕوانمە. ئەو پێشوازی لێکردم و پرسیاری ئەوەی لێکردم گەر بڕیارم دابێت. من وتم کە سەرەتا دەمەوێت داوای شتێکی لێ بکەم. مڕەیەکی لێوە هات. لەبارەی چیەوە؟ منیش وتم پەساپۆرتێکم پێویستە تا بتوانم سەفەر بۆ سوید بکەم. پیتەر تەواو دەهری بوو. قیژاندی و هاواری کرد کە من چەند بێئەدەبم. دەبوایە بیناردمایە بۆ ئوردوگای کاری زۆرەملێ. هاواری کرد لێرەون بە ئەی جرجی ترسنۆک. من ژوورەکەم بەجێ هێشت. لە دەرەوە لەلایەن پاسەوانێکەوە وەستێنرام. دەبوو مۆڵەتێکم پێبێت تا بچمە دەرەوە. بە پاسەوانەکەم وت زەنگ بۆ بەڕێز پیتەر لێ بدە. پاسەوانەکەش وتی ئەو ناوی هاوڕێ پیتەرە. سەرنجام بەڕەلا کرام. چوون بۆ کۆنسوڵخانەی سوید. لەوێ زانیم من مۆڵەتی سەفەرکردنم بۆ سوید پێ نەدراوە، بەڵام من هەر دەبوو سەفەر بکەم. ئەوان لە سوید چاوەڕوان من. دەبێت شێوازێک هەر هەبێت. لەو کاتەدا زۆر هەبوون لە وڵات ڕایان کردبوو. لەوانەیە منیش بتوانم وا بکەم. ئەوەش مەترسیدار بوو. لەوانەیە بەرگولە بدرێیت. لەسەر سنوور پاسەوان و سەگی لێبوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەمویست هەوڵ بدەم. لە نزیک سنوور هەوڵمدا باشترین ڕێگە بۆ هەڵهاتن بزانم. وڵاتانی پەنای هەنگاریاش لەلایەن کۆمۆنیستەکانەوە بڕێوە دەبران. لەوێوە مرۆڤ دەگەڕێنرایەوە. بەڵام زانیم لە چیکۆسلۆڤاکیا خەڵکی ئیسرائیلی لێیە. ئەوان یارمەتی پەنابەرانی هەنگاریان دەدا. بڕیارمدا هەڵبێم بۆ چیکۆسلۆڤاکیا. لەبارەی پلانەکەمەوە قسەم بۆ کچێکی 17 ساڵ کرد کە ناوی گابی بوو. ئەویش دەیویست لە زوڵم و ستەمی کۆمۆنیستەکان لە هەنگاریا هەڵبێت. کەمێک پارەی سەفەرم لە پورمەوە پێدرا. پاشان خواحافیزیم لە مامە ئەرنۆڵد کرد. کوڕەکەی ئەو زووتر لە هەنگاریا هەڵهاتبوو. بۆ ئێوارەکەی لە ناو شار بووم. هاوڕێیەکم بینی ناوی تۆمی بوو. ئەویش ویستی لەگەڵمدا بڕوات. ئێستا ئێمە 3 کەس بووین کە پێکەوە هەڵدەهاتین. بەیانی ڕۆژی دواتر لای شەمەندەفەرەکە یەکمان بینی. بێگومان هەموو شتێک باش دەڕوات. ئیتر کەوتینە ڕێ. چوون بۆ شارێک کە لەوێ لە قوتابخانە ببووم. پرسیارمان لەو کەسانە کرد کە دەمان ناسین. دەزانن چۆن خەڵک دەڕوا بۆ چیکۆسلۆڤاکیا؟
ئەوان وتیان سنوور لەلایەن سەربازەوە زۆر بەوردی چاودێری دەکرێت. چەند پەناهەندەیەک تەقەیان لێکراوە کاتێک هەوڵیان داوە هەڵبێن. چەندانی تریش دەستگیر کراون. ئێمە چوین بۆ لای دۆستێکی کۆن کە ناوی یۆسکا بوو. ئۆتێلێکی بچووکی هەبوو لەوێ ماینەوە، بەڵام دەبێ ئێستا چی بکەین؟ ئێمە لە سنووری چێکسلۆڤاکیاوە نزیک بووین، بەڵام هەموو ئەوانەی سەفەریان بەو ڕێگایەدا بکردایە ڕادەگیران. ئەگەر سەربازەکان گومانیان لە کەسێک بکردایە ئەو کەسە دەگیرا، ئێمە ناتوانین خۆمان بگەینینە سەر سنوور. یۆسکا هەوڵی دا ڕێگەیەک بدۆزێتەوە. باوکم جارێک یارمەتی ئەوی دابوو، بۆیە ئەویش دەیویست ئێستا یارمەتی من بدات. بەو شێوەیە یۆسکا پلانێکی دۆزیەوە. پیاوێک هەبوو کە ئەم دەیناسی دەبوو یارمەتیمان بدات. دەبوو ئەو بە ئۆتۆمبیل تا شارێکی سەر سنوورمان بەرێ، بەڵام ئەو پارەی دەویست. هەروەها دەبوو ئێمە پاساوێکی باشمان هەبێت ئەگەر هات و ڕاگیراین. لەو شارەی سەر سنوور نەخۆشخانەیەک هەبوو. چارەسەری نەخۆشی سیەکانی لێ دەکرا. کەسێک دەیتوانی بچێت بۆ ئەوێ تەنها ئەگەر گەواهی نامەی دکتۆرێکی پێبێت بڵێت نەخۆشە. ئەگەر ئێمە نامەیەکمان ساز بکردایە ئەوە لەوانە بوو بمانتوانایە بڕۆین. لەسەر سنوور پیاوێکی تر چاوەڕێی دەکردین و لە سنوور دەیپەڕاندینەوە. ئەوە پلانی یۆسکا بوو. ئێستا دەبوو پارە پەیدا بکەین، هەروەها دکتۆرێک بدۆزینەوە کە بیاوی نامەیەکی ساختەمان بداتێت. خۆ کەس لە ئێمە نەخۆشی سیەکانی نەبوو. پارەکەمان لە دایکی گابی وەرگرت. ئەو ڕۆژی دواتر بە خۆی و پارەکەوە هات. ئیتر من ڕۆژی دواتر تاکسیەکم بۆ شارە کۆنەکەم گرت. چوون بۆ لای دکتۆر ماگدی کە لە خانووە کۆنەکەماندا دەژیا. یارمەتی دام گەواهینامەیەکی بۆ نووسیم. لەوێدا نووسرا بوو کە لە یەکێک لە سیەکانمدا خوێن بەربوون هەیە. ماگدی داوای لێکردم لە ستۆکهۆڵمەوە پۆستکاردێکی بۆ بنێرم. ئەو وتی مرۆڤ بێڕەنگ دەبێت کاتێک خوێنبەربوونی سیەکانی هەبێت. بەدەست خواحافیزیم لێ کرد. ئەو دەم گەڕامەوە. ڕۆژی دواتر پۆدرەی سپیم کڕی. هەموو دەم و چاوم سپی کرد تا پۆلیسەکانی سەر سنوور باوەڕ بکەن من نەخۆشم. زۆر زەحمەت بوو ڕێک ڕەنگەکە بە باشی دەربکەم. نەمدەویست وەک لێبووی بە دەربکەوم، بەڵام پاش کەمێک بەڕاستی لە نەخۆش دەچووم. ئیدی کاتی ئەوە بوو بەرەو سنوور بڕۆین. ئۆتۆمبیلەکە ئێمەی برد. دوای 1 کیلۆمەتر لەلایەن پۆلیسەوە وەستێنراین. شۆفێرەکە گەواهینامەی پزیشکەکەی نیشاندا. من لە دواوە دانیشت بووم و خۆم بە خەوتو نیشان دەدا. گابی و تۆمی دەستیان گرتە بووم. پۆلیسەکە بەزەی پێمدا هاتەوە کە هێندە نەخۆش دەبینرام ڕێگەی داین بڕۆین. گەشتینە نەخۆشخانەکە. ئۆتۆمبیلەکە لە دەرەوە وەستا. شۆفێرەکە پێی وتین بچینە ژوورەوە و چاوەڕێ بکەین. ئیتر ئەو گەڕایەوە ئێمە دانیشتین و چاوەڕێ بووین. دەبوو کەسێک لێرە بێت بە شوێنماندا و بمان بات، بەڵام کەس نەهات. بڵێ فێڵمان لێکرابێ. ئەو دەم عەرەبانەیەک کا لە دەرەوە وەستا. جوتیارێک هاتە ژوورەوە. بەبێ قسە جانتاکەی گابی برد. ئەو جا سەری ڕووە و دەرگاکە لەقاند. ئێمەش هەستاین و دوای کەوتین. جوتیارەکە جانتاکانمانی لە بارە کاکەدا شاردەوە. گابی پارچە قماشێکی وەرگرت تا بیدات بە سەریدا. من و تۆمیش سەر و شەنێکمان وەرگرت. ئێمە بە گەنجانی کێڵگەیەکی لادێ دەچوین. جوتیارەکە عەرەبانەکەی ئاژوت. ئێمە بە تەنیشتیەوە بە پێ دەڕۆیشتین. دوای کەمێک گەشتینە حەوشێک. جوتیارەکە ئێمەی بردە خوارەوە بۆ ژێرزەمینێک. دەبوو ئێستا تەنها چاوەڕێ بکەین. جوتیارەکە وتی شەو لە سنوور دەپەڕنەوە. ئەو دەم پارەکەی ویست. ئێمەش نیوەی پارەکەمان دایێ. ئێمە ناچار بووین متمانەی پێ بکەین. تاریک داهات. ئەو جا جوتیارەکە هاتەوە و دەرگاکەی کردەوە. وتی ئێستا دەڕۆین. ئەو پیاوێکی تری لەگەڵدا بوو. بەناو دارستان و کێڵگەدا ڕۆیشتین. لە ناکاو سەربازێکمان بینی. جوتیارەکە بەرەو لای سەربازەکە ڕۆیشت و شتێکی پێدا. ئیتر لە ڕۆیشتن بەردەوام بووین. کت و پڕ جوتیارەکە وەستا. هاواری کرد خۆتان بدەن بە زەویدا. ئێمە وامان کرد وەک ئەو وتی. دەنگی ماتۆڕێک دەبیسترا. دوو سەرباز بوون.
بەڵام ئەوان بەلاماندا ڕەت بوون بێ ئەوەی بمان بینن. لە ڕۆیشتن بەردەوام بووین. ئێستا بەناو کێڵگەیەکی گەورەی پەتاتەدا دەڕۆیشتین. قوڕاوی و تەڕ بووین. ئەو جارە ماتۆڕەکە گەڕایەوە. ئەو لە قەراغی ڕێگەکە نزیک لە ئێمە وەستا. یەکێک لە سەربازەکان ڕوا و کێڵگەکە تەقەی کرد. گوێم لە گولەکان بوو بەلاماندا گیزەیان دەکرد. سەربازەکەی تر وتی: چەند فیشەکێکی تر بتەقێنە. چەند فیشەکێکی تر هات. بەڵام ئیدی سەربازەکان وازیان لە تەقەیکردن هێنا. گوێم لێبوو ئەوان وتیان لەوانەیە ئەوە کەروێشک بوو بێت. ئیتر سوار بوونەوە ڕۆیشتن. ئێمە هەستاین. لە ڕۆیشتن بەردەوام بووین و ئێستا خێراتر دەڕۆیشتین. بە زووی دنیا ڕووناک دەبێتەوە. لەوێ لە بەردەمماندا چێکۆسلۆڤاکیایە. ئەو دەم جوتیارەکە وتی دەبێت بەجێمان بهێڵێت. ئێستا دەبوو خۆمان کاری خۆمان مەیسەر بکەین. ئەو باقی پارەکەی دەویست. ناچار بووم بە قسەی بکەم. پارەکەی وەرگرت و ون بوو. گابی ترسا. داوام لە هاوڕێکانم کرد لە جێی خۆیان بمێننەوە. ئەوجا بە دزیەوە لەسەر خۆ بەناو کێڵگەیەکی گەورەدا ڕۆیشتم. ئاسمان لە ڕۆژهەڵاتەوە ڕووناک ببووەوە. تۆزێک لە دوور چەند ماڵێکم بینی. گوندێکی بچووک بوو. گوندەکە دەکەوتە هەنگاریاوە یاخود دەکەوتە چێکۆسلۆڤاکیاوە. دەبێ ئەوەم بۆ ڕوون ببێتەوە. لە ناو هاوڕێیاندا من ڕێگەی گوندەکەم گرتە بەر. دنیا ڕووناک دەبووەوە بەڵام هیچ کەسێکم نەبینی. لە ناکاو شتێکم بینی زۆر خۆشحاڵی کردم. بەسەر دەرگایەکەوە ئەستێرەیەک هەبوو. ئەستێرەی داودی ئێمەی جوولەکە بە 6 چوکڵەوە. من گەشت بوومە کنێشتێک. لەوێ لە ژوورەوە خەڵکی ڕاکشابوون و خەوتبوون. پیاوێک خەبەری بووەوە و بە خێرهاتنی لێ کردم. ئەو وتی: شەلوم ئالیخیم. منیش وەڵامم دایەوە: ئالیخیم شەلوم. ئێمەی جوولەکە ئاوا سڵاو لە یەکتر دەکەین. ئێستا من لە ناو میلەتی خۆمدا بووم. زانیم گوندەکە دەکەوتە چێکۆسلۆڤاکیاوە. لێرەدا دەمتوانی هەست بە دڵنیایی بکەم. بەڵام دەبوو گابی و تۆمی بهێنم. بەڕاکردن گەڕامەوە بۆ لایەن. ئەوان زۆر نیگەران بوون. بەرەو کنێشتی ناو گوندەکە بەڕێ کەوتین. زۆر شەکەت بووین و گورج خەومان لێ کەوت. بەڵام هەر پاش کەمێک بە ئاگاهێنرام. ئەوان دەیەمین پیاویان پێویست بوو بۆ نوێژی بە کۆمەڵی بەیانیان. ئەوان تەنها 9 کەس بوون. یەکێکیان کەم بوو. دەتوانم لەگەڵیاندا بم. بەڵێ بەخۆشیەوە دەمەوێت لەگەڵیان بم. کتێبی نوێژەکەمم دەرهێنا. ئیتر چوومە پاڵیان. نزایەکم خوێند. سپاسی دروستکەری جیهانم کرد لەبەر ئەوەی یارمەتیدا بووم. گوێ بگرن ئیسرائیلیەکان. پایەدار خواوەندی ئێمە پایەدار یەکە. دەبێت تۆش لە هەموو دڵتەوە پایەدار خواکەتت خۆش بوێت. ئەو نزایە ئاوا دەستی پێدەکرد. ئەو ڕۆژە پێنجشەممە بوو. ئەو ڕۆژە ئێمە لە کتێبی تەورات 5 کتێبەکەی موسا دەخوێنینەوە. ئەوان داوایان لێکردم بچمە پێشەوە و دەست بە خوێندنەوە بکەم. کاتێک تەواو بووم نزایەکی تایبەتم خوێند. ئەو نزایەش کاتێک دەخوێندرێت کە مرۆڤ لە مەترسی مردن ڕزگاری بوو بێت. ئەو نزایە ئاوا دەست پێ دەکات: ستایش بۆ تۆ ئەی خواوەند، پادشای جیهان، کە بەرەکەتی خۆت بەسەر گوناهباراندا دەبارێنیت. کاتێک نوێژی بەیانی تەواو بوو پیاوێک بەرەو لام هات. لەو باوەڕەدا بووم بیناسم. خۆ ئەوە خایم بوو. ئەو لە یەکێک لە ئوردوگاکانی پۆڵەندا لە تەنیشتمەوە دەنووست. باوەشمان بە یەکدا کرد. باسی ئەوم بۆ کرد کە ڕێک و ڕاست ئێستا لە هەنگاریاوە هەڵهاتووم. خایم وتی من بەختم هەبووە. پاسەوانەکانی سنوور تازەکی تەقەیان لە 2 کوڕی هەنگاری کردووە. خایم بوو ماڵی خۆی فەرمووی لێ کردین. لەوێ نانمان خوارد. دوای ئەوەی نانمان خوارد چوین ڕاکشاین. خایم یارمەتی داین لە سەفەرەکەمان بەرەو نەمسا بەردەوام بین. ئەو ئۆتۆمبیلێکی پەیدا کرد کە بمان بات.
هەروەها ئەو پارەی بە پۆلیسێکدا کە ڕێگەکەی نیشانداین. ئۆتۆمبیلەکە ئێمەی بۆ شارێک برد، لەوێ دەبوو لە قوتابخانەیەکی جوولەکان بین. لە قوتابخانەکە کەسانێکی لێبوو خەڵکی ئیسرائیل بوون. ئەوان سەر بە ڕێکخراوێک بوون کە ناوی بریخا بوو. بریخا پارەی لە جوولەکەی هەموو دنیاوە وەرگرت بوو. بەو پارەیە بریخا دەیتوانی یارمەتی جوولەکە هەڵهاتووەکان بدات. بریخا بەرتیلی بە پۆلیسەکان دەدا تا ئەوانیش یارمەتیان بدەن. بەو شێوەیە زۆر جوولەکە توانی چێکسلۆڤاکیا بەجێ بهێڵێت. لە نیوە شەودا بە لۆریەک سەفەرمان کرد. ئێمە لە سندوقەکەی دواوەیدا دانیشتین. ئۆتۆمبیلەکە ئێمەی برد بۆ هێڵی ئاسنین. لەوێ خۆمان هەڵدایە فارگۆنێکەوە. من لە پەنجەرەکەوە سەیری دەرەوەم کرد. لە دەرەوە پۆلیس دەهاتن و دەچوون. بەڵام ئەوان بە ئارامی لێمان گەڕابوون. ئەوە بریخا بوو پارەی دابوو بە پۆلیسەکان، بۆیە پۆلیسەکان گوێیان بە ئێمە نەدەدا. ڕۆژی دواتر گەیشتینە شارێکی گەورە. 3 هەفتە لەوێ ماینەوە. لە قوتابخانەیەکی جوولەکان ژیاین. تا ڕادەیەک تەنگ بوو، بەڵام گرنگ نەبوو. ئاخر ئێمە لەناو خەڵکی خۆماندا بووین. شەوێک لەلایەن پۆلیسەوە خەبەر کراینەوە بە زۆرکردنیانە دەرەوە بۆ سەر شەقامەکە. لەوێ سواری پاس کراین. پێم وابوو دەمانگەڕێنەوە بۆ هەنگاریە. بەڵام ئیسرائیلیەکانی بریخا قسەیان لەگەڵ پۆلیسەکان کرد، ئەوەش زۆر کاتی برد. سەرنجام توانیمان بگەڕێنەوە بۆ ناو قوتابخانەکە. بریخا ناچار بوو پارەی زۆر بدات. ڕۆژی دواتر پاسەکان گەڕانەوە. سواریان کردین و براین بۆ شەمەندەفەرێک. لەوێ پۆلیسەکان ناو جانتا و گیرفانەکانمان گەڕان. پۆلیسەکان هەموو شتێکی بە نرخیان لێ بردین. ئەوان ئەڵقە، کاتژمێر و هەموو پارەکانمانیان برد. پاش ئەوە ڕێگەیاندا سواری شەمەندەفەرەکە ببین. سەرنجام شەمەندەفەرەکە دەستی بە ڕۆیشتن کرد. ئێستا ئێمە بە ڕێگەوە بووین بەرەو نەمسا. شەمەندەفەرەکە زۆر نەڕۆیشت. لە تەنیشت ڕووباری دانوبەوە وەستا. لەوێ دەبوو داببەزین. نیوە شەو بوو. لە پێشمانەوە پردێک هەبوو. ئەو بەری پردەکە نەمسا بوو. پردەکە باریک بوو. زۆرێک دەترسان کە بکەونە خوارەوە بۆ ناو ئاوەکە. بەڵام بێگفت توانیمان بپەڕینەوە. لە بەرانبەردا نەمسا و ئازادی هەبوو. توانیم سەرکەوتوو بم. بەڵگەنامە ساختەکان. ئێستا ئێمە لە نەمسا بووین. جارێکی تر بە پاس ڕۆیشتین. من هەرگیز پاسی وا جوانم نەبینی بوو. کورسیەکان چەرمیان تێگیرا بوو. مرۆڤ دەیتوانی کورسیەکان بخات بە پشتا ئەگەر بیویستایە بنوێت. بەو شێوەیە ئێمە چووینە شارێکی زۆر گەورەوە. شارەکە ڤیەنا بوو. لە هەموو لایەکەوە تابلۆی نیۆن هەبوو. شەقامەکان ڕووناک بوون. من پێشتر هەرگیز شتی وام نەبینی بوو. لەسەر خانوویەک ئاڵای ئەمریکام بینی. زۆرێک لە ئێمە لە پاسەکەدا لە خۆشیدا دەستمان بە گریان کرد. ئاڵای ئەمریکا بۆ ئێمە مانای ئازادی دەدا. ئێمە هاتبووینە ئەو بەشەی ڤیەنا کە سەربازی ئەمریکی لێبوو. جارێکی تر لە ناو قوتابخانەیەک جێگیر کراین. چۆنمان بویستایە دەمانتوانی بین و بڕۆین. من چوون بۆ کۆنسوڵخانەی سوید. هەر دەمویست بۆ سوید سەفەر بکەم. بەڵام سەرەتا دەبێت ڤیزەیەکم هەبێت. مۆڵەتێک کە بتوانم بۆ سوید سەفەر بکەم. لە کۆنسوڵخانەکە داخوازینامەیەکم پێدرا پڕم کردەوە. ئەو جا نامەم بۆ بێریت و ئێدنا نووسی. باسی ئەوەم بۆ کردن کە توانیم بە سەرکەوتووی لە هەنگاریا هەڵبێم. دوای ماوەیەکی کورت لەلایەن ئێدناوە وەڵامم وەرگرتەوە. ئەو نەخۆش بوو. لەبەر ئەوە نامەکە لەلایەن بێریتەوە نووسرا بوو. فێری خۆشەویست، زۆر خۆشە کە تۆ لە نەمسایت. دایکم هەوڵ دەدات کارێک بکات تا تۆ بتوانیت بۆ سوید بیت. بەم نزیکانە پشووی هاوینمە. ئەو دەمە بە دڵنیاییەوە تۆ لێرە لەلای ئێمەیت. خوشکی خۆت بێریت. زۆر دڵخۆش بووم بە نامەکە. ئێستا تەنها دەبوو چاوەڕێ بم. نزیکەی هەموو ڕۆژێک دەچووم بۆ کۆنسوڵخانەی سوید.
هەواڵی ڤیزاکەم لێ دەپرسین، بەڵام هیچ وەڵامێکم وەرنەدەگرت. ڕۆژ هات و ڕۆژ دەڕۆیی. ڕۆژێک وەڵامەکە هات. نائومێدیەکی زۆر گەورە بوو. هیچ ڤیزایەکم پێ نەدرا. ئەوان نەیاندەویست ڕێگەم پێ بدەن بۆ سوید سەفەر بکەم. بێگومان زۆر غەمگین بووم. تەلەگرافێکم بۆ بێریت نارد و نووسیم، هیچ ڤیزایەکم پێ نەدرا. ئەو وەڵامی دایەوە کە ئەوان هەوڵ دەدەن یارمەتیم بدەن. بەڵام بێریت وتیشی ڕێگەیەکی تریش هەیە. من دەتوانم بەبێ مۆڵەت هەوڵ بدەم سەفەری سوید بکەم. ئەگەر من وەک پەناهەندە بێم، ئەوە بێگومان ڕێگەم پێدەدرێت بمێنمەوە. دەستم بەوە کرد بزانم چۆن ئەو کارە بکەم. ئەو دەم یانکێڵم بینی. ئەو لە لوبێک دەژیا لە باکووری ئەڵمانیا. حاڵی حازر بۆ سەردان لە ڤیەنا بوو. ئەو وەک زیندانیەک لە کەمپی نازیەکان دەربازی ببوو. دەشیویست یارمەتیم بدات. یانکێڵ ماسیگرێکی لە ئەڵمانیا دەناسی. ماسیگرەکە لە کێڵ دەژیا کە دەکەوتە سەر دەریای باڵتیک تا ڕادەیەک نزیک بە سوید. ماسیگرەکە دەیتوانی بمبات بۆ سوید ئەگەر پارەی پێ بدرێت. من هیچ پارەم نەبوو، بەڵام لەوانە بوو لاسی بتوانێت بە پارە یارمەتیم بدات. لاسی پورزان بوو، ئەویش لە نەمسا بوو. لاسی هەمیشە پارەدار بوو. ئێستا بڕیاری خۆمم داوە دەبێ خۆم بگەینمە ئەڵمانیا، بەڵام پەساپۆرتم نەبوو. لەبەر ئەوە دەبێت بەڵگەنامەی ساختە بۆ خۆم پەیدا بکەم. من و لاسی ناسنامەی ساختەمان کڕی. لەسەری نووسرا بوو ئێمە نەمساین. ئێستا دەمانتوانی بچینە ئەڵمانیاوە. خواحافیزیم لە گابی و تۆمی کرد. ئەوان بڕیاریاندا بوو بۆ ئیسرائیل سەفەر بکەن. کاتێک لە یەک جدا بووینەوە، گابی گریا. پاشان من و لاسی چوین بۆ سنووری ئەڵمانیا. ناسنامە ساختەکانمان نیشاندا، هەروەها وتمان کە ئێمە تەنها یەک ڕۆژ لە ئەڵمانیا دەمێنینەوە. ئەو دەموازیان لێ هێناین بچینە ئەڵمانیاوە، بەڵام ئێمە بیرمان لەوە نەکردبەوە بگەڕێینەوە. لاسی دەیویست بچێت بۆ ئەمریکا. منیش بە ڕێگەی سویدەوە بووم. بەلەمی خۆمان. ئێستا ئێمە لە ئەڵمانیا بووین. من هەوڵم داوا بیر بکەمەوە کە نازیزم تێک شکاوە و خەڵکی ئەڵمانیا گۆڕاون، بەڵام وا هەستم دەکرد کە جلوبەرگە فەرمیەکان هەمان شت بوون. کاتێک پۆلیسەکانم دەبینی دەترسام. هەمان قاپوتی چەرم و هەمان چەکمە بوون. هەروەها ئەڵمانەکان لە بەرامبەر جوولەکەدا فێری ڕق ببوون. بڵێ ئێستا ئەوەیان لەبیر چوو بێتەوە. ئێمە بە شەمەندەفەر بۆ شاری میونخ چوین. خانووەکان بە بۆمبا تەواو کاوڵ ببوون و ببوونە کەلاوە. کاتێک ئەوەم بینی تێگەیشتم لەوەی خەڵکی تریش لە کاتی جەنگەکەدا ناڕەحەتیان بینیوە. شەو لە ئوتێلێکی هەرزان ماینەوە. ڕۆژی دواتر من و لاسی لێک جیا بووینەوە. ئەو کەمێک پارەی دامێ، بەشی خواردن و بلیتێکی شەمەندەفەری کرد. سەفەرم بۆ لوبیک کرد. لاسیش مایەوە و چاوەڕێی مۆڵەتی کرد تا بۆ ئەمریکا سەفەر بکات. سەفەری شەمەندەفەرەکە بۆ لوبێک دژوار بوو. من هەردەم لە جلە فەرمیەکانی ئەڵمانەکان دەترسام. پۆلیسە ئەڵمانەکان بەناو فارگۆنەکاندا دەڕۆیشتن. ناسنامەکەی منیش ساختە بوو، بەڵام ئەوان لە من گەڕان. ئێوارە درەنگ گەشتمە لوبێک. بۆ بەیانی بەدوای یانکێڵدا گەڕام. ئەو لە ڤیەنا گەڕا بووەوە. ئەوە یانکێڵ بوو کە دەیزانی ماسیگرەکە لەکوێ دەژیا. چەند ڕۆژێک دواتر بە بەلاش چوون بۆ شاری کێڵ. شارەکە دەکەوتە کەنار دەریا. ماسیگرەکە کە ناوی واڵتەر بوو لەوێ دەژیا. ئێستا دەبوو ئەو خانووە بدۆزمەوە کە ئەوی لێ دەژیا. ناونیشانەکەم لە یانکێڵ وەرگرت بوو. ئەو شەقامەی دەبوو ماسیگرەکەی لێبژی دەکەوتە دەرەوەی شارەکەوە. نزیکەی هەموو ماڵەکان بۆمباران کرابوون. هەموو ئەو خەڵکەی دەمبینین هەژار دیار بوون. ئەو جا ماڵی ماسیگرەکەم دۆزیەوە. ژنێک دەرگاکەی کردەوە. ئەو وتی ماسیگرەکە لە ماڵەوە نییە. بەڕاستی چیم دەوێت؟ وتم
بیستومە ئەو هەڵاوتوان دەبات بۆ سوید. ئەو دەمژنەکە دەستی بە قاوقیش کرد، باسی ئەوەی کرد کە ماسیگرەکە لە گومرگ ڕادەگیرێت، ئەویش لە بەلەمەکەیدا دوو پەناهەندەی جوولەکەی پێدەبێت. بە ڕێگاوە بوون بەرەو سوید. ماسیگرەکە تەقە لە جوولەکەکان دەکات و فڕێیان دەداتە ئاوەکەوە. ئێستا ئەو لای پۆلیسە. هاواری کرد هەمووی خەتای جوولەکەکانە. ئێوارە درەنگ گەڕامەوە بۆ لوبێک. هەرچیم بیست بۆیان کێڵم گێڕایەوە. ئەو ئامۆژگاری کردم سەفەری سوید نەکەم. ئەو وتی ئیسرائیل وڵاتێکە ڕێک بۆ تۆ، بەڵام سوید وڵاتی خەونەکانم بوو. من دەمویست بچم بۆ ئەوێ. لوبێک شارێکی بەندەری گەورە بوو. زۆر کەشتی لێرەوە بۆ سوید دەڕۆشتن. ئەو ڕۆژانە دەچوون بۆ دەوروبەری بەندەرەکە. هەوڵم دەدا دەریاوانی سویدی بدۆزمەوە، لەوانەیە کەسێک بیەوێت بە کەشتەکەی خۆی بمبات. لە بەندەرەکە دوو هەنگاری ترم بینی. ئەوانیش هەوڵیان دەدا بچن بۆ سوید. بڕیارماندا پێکەوە بین و پێکەوە هەوڵ بدەین بچین بۆ سوید. یەکێک لە هاوڕێ نوێیەکانم مامێکی هەبوو ناوی یانۆس بوو. لە دەرەوەی لوبێک دەژیا. یانۆس دەیویست یارمەتیمان بدات. لای یانۆس قوتابیەک هەبوو، ئەویش دەیویست هەڵبێت. ئیتر ئاوا بووین بە 4 کەس. یانۆس پێی وابوو کە دەبێت ئێمە بەلەمێک بۆ خۆمان پەیدا بکەین. بەوەش دەتوانین بۆ سوید بڕۆین. تەلەگرافێکم بۆ لاسی نارد و داوای پارەم لێ کرد. بە پارەکە بەلەمێکی بچووکمان کڕی. یانۆس مەکینەیەکی کۆنی سیارەی داینێ کە ئێمە چاکمان کردەوە. ماتۆڕەکەمان لە بەلەمەکە بەست. ڕۆژێکی گەرمی ئۆگست لە کەنارەوە بەرەو ناو دەریا ڕۆیشتین. یانۆس لە کەناری دەریاکەوە بەدەست ئاماژەی خواحافیزی کرد. ماتۆڕەکە باش ئیشی دەکرد و کەشی هەواش خۆش بوو. کات تێدەپەڕی. گەشتینە دوورگەیەکی گەورە و لەوێ دابەزینە سەر وشکانیەکە. بەلەمەکەمان ڕاکێشایە قەراغەوە. پاشان ڕۆیشتین و لە گیاجارێکدا لێ ڕاکشاین. کاتێک جرجێکی چکۆڵانە پێڵاوەکانمی دەکەڕماند بەخەبەر هاتم. بەیانی زوو جارێکی تر کەوتینەوە ڕێ. ئێمە دڵخۆش بووین و پێدەکەنین. وا بیرمان دەکردەوە کە دەبێ بۆ ئێوارەکەی لە سوید بین. سەرئەنجام لە سوید. هەرزوو گەشتینە ناو دەریاکە. کات دەڕۆیشت و ئێمەش بەوردی بە دوای وشکانیدا دەگەڕاین. لە ناکاو وشکانیمان لە دوورەوە بینی. هەروە زوو گەشتینە سوید. بایەکی خراپ هەڵی کرد بوو. هەندێک بەلەمی چاروکەدار هەبوون و لە نزیکمانەوە دەڕۆیشتن. بەرەو یەکێکیان ڕۆیشتین. من ئاماژەم بۆ وشکانیەک کرد و پرسییم: ئەوە سویدە؟ نەخێر، ئەوە ئەڵمانیا ڕۆژهەڵاتە. یەکسەر پێچمان کردەوە. ئێمە بە ئاراستەیەکی تەواو هەڵەدا ڕۆیشت بووین. بە هیچ شێوەیەک نەمان دەویست بچین بۆ ئەڵمانیا ڕۆژهەڵات. ئەو دەم دەگەڕێنراینەوە بۆ هەنگاریا. ئێخۆ ئەڵمانیای ڕۆژهەڵات وڵاتێکی کۆمۆنیستی بوو. بەرەو ئەو دوورگەیە گەڕاینەوە کە لێی نووست بووین. ئێمە ماندوو و نائومێد بووین. بەلەمەکەمان ڕاکێشایە ناو بەردەلانەکەی کەنارەکەوە. ئەوجا ڕاکشاین تا جارێکی تر لە گیاجارەکەی ئەوێدا بنووین. بەیانی زوو بەرەو خوار بۆ لای بەلەمەکە چووین. ئێستا دەبوو هەوڵێکی تر بدەین تا بۆ سوید سەفەر بکەین. ماتۆڕەکەمان هەڵکرد، بەڵام هیچ شتێک ڕووی نەدا. بەلەمەکە نەیویست بەرەو پێش بجوڵێت. دەستم درێژ کرد بۆ ناو ئاوەکە. پانکەی ماتۆڕەکە لەوێ نەما بوو. دابووی بە بەردێکدا و تێک شکا بوو. خۆمان هەڵدایە ئاوەکەوە و بە دوای پانکەکەدا گەڕاین. بەڵام پانکەکەمان نەدۆزیەوە. دەبوو پانکەیەکی نوێ پەیدا بکەین. من تەنیا کەسی هەر 4مان بووم کە بە ئەڵمانی بدوێت. من بووم کە دەبوو بڕۆشتمایە. تا ڕادەیەک زۆر ڕۆیشتم. سەرنجام گوندێکم دۆزیەوە لەوێ ئاسنگەرێک هەبوو. ئەو وتی دەبێت بچم بۆ لوبێک. کاتێک گەڕامەوە هەر سێ هاوڕێکەم بێئومێد بوون. ئێستا دەبوو جارێکی تر بگەڕێینەوە بۆ لوبێک. ئەو دەم چاوم بە بەلەمێکی چاروکەداری گەورە کەوت.
لە نزیکی وشکانیەکە لەنگەری گرتبوو. بیرۆکەیەکم بۆ هات. بەرەو بەلەمە چارۆکەدارەکە مەلەم کرد و پرسییم: دەتوانم لەگەڵتاندا بڕۆم بۆ لوبێک؟ پیاوەکانی ناو بەلەمەکە وەڵامیان دایەوە: بەڵێ دەتوانی. چارۆکەمان هەڵدا، بەڵام با هێواش بوو. بەلەمەکە هێواش دەڕۆیشت. بەلەمە ماتۆردارەکەی خۆمان زۆر لەمە خێراتر بوو. بیرۆکەیەکی باشم بۆ هات. لە چارۆکە هەڵدەرەکانم پرسی: ئەوان بەلەمە ماتۆردارەکەی ئێمەیان دەوێت؟ ئەوان ئارەزوان لێی بوو. بۆم باس کردن کە ئێمە دەمانەوێت بۆ سوید هەڵبێن. ئایا چارۆکە هەڵدەرەکان دەتوانن بمانبن بۆ ئەوێ؟ وەک حەقێکەشی ئەوان دەتوانن بەلەمە ماتۆردارەکە وەربگرن. ئەوان پێیان وابوو ئەوە بیرۆکەیەکی باش بێت. دەبوو ئەوان چارۆکە هەڵبدەن و بمانبن بۆ سوید. بەڵام ڕێک هەتا ئەوێ نا. ئەوان نەیان دەوێرا. دەبوو ئەوان لە پێش کەناراوەکانی سوید دەستبەردارمان ببن. ئەو بەشەی کۆتایی دەبوو خۆمان تەواوی بکەین. کاتێک گەشتمەوە وشکایی چوومەوە بۆ لای یانۆس. لەوێ 3 هاوڕێکەمم بینی. ئەوانیش گەڕابوونەوە بۆ لای یانۆس. ئێستا دەستمان بە پلاندانان کرد. پێویستمان بە بەلەمێکی چووپی بچووک هەبوو. بەوەش دەبوو ئەو بەشەی کۆتایی لە بەلەمە چارۆکەدارەکەوە تا سوید ببڕین. بەلەمی چووپمان دەست نەکەوت. لە جیاتی ئەوە چووپی تایەیەکی گەورەی ئۆتۆمبیلێکمان دەست خست. ناوەڕاستی چووپەکەمان بە سرێش و پارچە لاستیک قەپات کرد. ئێستا ئێمە بەلەمێکی چووپی بچووکی سادەمان دروست کرد. شتەکانمان لە ناو ئەوەدا دادەنین، خۆشمان دەتوانین تون دەستی پێوە بگرین. ئیتر تەنها چاوەڕوان بە. خاوەنی بەلەمە چارۆکەدارەکە ناوی ئێریج بوو. مامی لە ئەڵمانیا ڕۆژهەڵاتەوە وەک پەناهەندە هاتبوو. ئێستا ئەوم بینی. ئەو لە شاری ڕۆستۆک ژیابوو. ئەو شارە کەوتبووە ئەڵمانیا ڕۆژهەڵاتەوە. ئەو ناوی شەقام و مەیدانەکانی فێر کردم. ئەوە شتێک بوو کە پێویست بوون بیانزانم. کاتێک وەک پەناهەندە هاتم بۆ سوید، بیرم کردبووەوە ئەو کاتەی پۆلیسی سویدی لێم دەپرسێت لە کوێوە هاتووم، بڵێم لە ئەڵمانیا ڕۆژهەڵاتەوە هەڵهاتووم. ئیتر کاتی ئەوە بوو چارۆکە هەڵبدەین. دووەمین ڕۆژ لە دەریادا با هەڵی کرد. باکە تونتر بوو. من تووشی سەرەگێژەی دەریا بووم. من هەرگیز شەپۆلی گەورەی دەریام نەبینی بوو. لەو باوەڕەدا بووم دەمرم. کە تاریک داهات خەوتم. لە ناکاو لە تەکانێکی تند خەبەرم بووەوە بەلەمەکە ڕۆشت بووە تەنکاییەوە. لە تۆفانەکەدا لەسەر خەتی خۆمان لاماندا بوو. ئێمە نزیکی وشکانی بووین. لە دەرەوەی دانی مارک. بەڵام ئێمە بەختمان هەبوو بەلەمێکی ماسیگر بەلاماندا هات. ئەو ئێمەی لە تەنکاوەکە ڕاکێشایە دەرەوە. لە ڕۆیشتن بەردەوام بووین. تووشی بای پێچەوانە هاتین. 4 ڕۆژ ڕوبەڕووی ئەو باتوندە ڕۆیشتین. خۆراک تەواو بوو. هیچمان نەبوو بێخۆین. بەڵام ئێمە کۆڵمان نەدا. 6مین ڕۆژ لە دەریادا بوو بە تەمومژ. ئێستا ئێمە لە نزیک کەناری سویدین. ئێریچ وتی دەبێت خۆمان ئامادە بکەین. هەوامان کردە چووپەکە. پاشان خۆحافیزیمان لە ئێریچ و مامی کرد. ئەوان هیوای سەرکەوتنیان بۆ خواستین. ئێریچ شتەکانمانی فڕێدایە سەر ئەو بازنە سەر ئاوکەوتووە. ئەو دەم ئێمەش بازماندا. دەستمان بە مەلە کرد. ئاوەکە سارد بوو. کەلەکەکەمان بە شتەکانمانەوە بە دوای خۆماندا ڕادەکێشا. ئەو دەم تەمومژەکە ڕەویەوە و وشکانیمان بینی. تۆزێک لەولاوە بەلەمێکی بچووکی بە پیاوێکەوە لێبوو. ماسی دەگرت. ئێمە بانگمان کرد و ئەویش بەرەو ئێمە سەوڵی لێدا. بە ئەڵمانی وتم: ئەوە سویدە؟ پیاوەکە وتی: بەڵێ ئەوە سویدە. پیاوەکە یارمەتی داین بچینە ناو بەلەمە سەوڵدارەکەیەوە. من ئاوم لێ دەچۆڕا و دەلەرزیم و تەزی بووم. بەڵام کاتێک بەلەمەکە لە وشکانی نزیک بووەوە من شادمان بووم. من سەرکەوتوو بووم. سەرنجام لە سوید بووم.
هەڵهاتن کۆتایی هات. بازم دایە سەر کەنارەکە، لەوێ ماسیگرێکی تر چاوەڕێ بوو. ئەو ئێمەی برد بۆ کووخێکی بچووکی ماسیگرەکان، لەوێ خۆمان گەرم کردەوە. بە زووی ئۆتۆمبیلێکی پۆلیس هات، پیاوێک بەجلی فەرمیەوە دابەزی. جارێکی تر کەمێک ترسام، بەڵام پیاوەکە میهرەبان بوو، داوای لێکردین لەگەڵیدا بڕۆین. ئۆتۆمبیلەکە لە دەرەوەی خانووەک وەستا کە باخچەیەکی جوانی هەبوو. پێم وابوو ئەوە پۆلیسخانەیەکی سەیر بێت، بەڵام ئەوە ماڵی پۆلیسەکە بوو. جلی وشکمان پێدرا، ژنی پۆلیسەکە فەرمووی قاوە و ساندویچی لێکردین. ئەمە چ وڵاتێکە ئێمە بۆی هاتبوون؟ زۆر لەوەش باشتر بوو کە من بیرم لێی دەکردەوە. دوای ئەوەی نانمان خوارد، پێیان وتین سواری ئۆتۆمبیلەکە بین. ئێمە لە سمی و گێهووکەوە هاتبووینە وڵاتەکەوە. ئەوەش دوورترین لووتکەی باشووری سویدە. ئەوجا بە باشووری سکۆنەدا بەرەو لاندسکرۆنا کەوتینە ڕێ. پێم وابوو سوید ئەوەندە جوانە باس ناکرێت. لە لاندسکرۆناوە براین بۆ سیتادێڵ. ئەمەش پێشتر زیندانیەکی ئافرەتان بوو. ئێستا ببووە کەمپی پەناهەندان. لێرە ناونووس کراین، پاشان جلی نوێمان وەرگرت. پۆلیسە میهرەبانەکە ئەو جلانەی پێدا بووین وەریگرتنەوە. لە ئێوارەدا لێپرسینەوەم لەگەڵدا کرا. پۆلیسەکە دەیویست بزانێت من لەکوێوە هاتووم. وەڵامم دایەوە لە هەنگاریاوە. بەڵام لەم نزیکانەوە لەکوێوە هاتوویت؟ لە ئەڵمانیای ڕۆژهەڵاتەوە. لەکوێی ئەوێوە؟ لە ڕوستۆکەوە. چۆن هاتیت بۆ ئێرە؟ لەگەڵ ماسیگرێک بە بەلەمەکەی ئەو. ماسیگرەکە و بەلەمەکەی ناویان چییە؟ ئەوەم نەدەزانی، هەموو ئەوانی ترم لەبەر کرد بوو، بەڵام ئێستا نەمدەتوانی وەڵام بدەمەوە. لێکۆلەرەوەکە وتی کە باوەڕم پێ ناکات. ئەگەر من ئەوەندە گەمژە بم کە ناوی ماسیگرەکەم بیر نەیەتەوە، ئەوە ناتوانم لە سوید بمێنمەوە. لێکۆلەرەوەکە وتی دەبێت بمگەڕێنەوە. نامەم بۆ بێریت و ئێدنا نووسی، داوای یارمەتیم لێکردن. چاوەڕێم کرد هیچ شتێک لە کەمپەکە نەبوو بیکەم. هەمووان چاوەڕێی مۆڵەتی مانەوەیان دەکرد. هەوڵم دا شتێک بدۆزمەوە بیکەم. لەبەرەوە داوام لێکردن لە چێشتخانە ئیش بکەم. لەوێ سارام بینی، ئەو ژنێکی جوولەکە بوو، هەروەها لە سەربازگەکانی ڕاگواستنیش بوو. ئێستا ئەو هاوسەرگیری کرده بوو لە لاندسکرۆنا دەژیا. سارا کتێبێکی فێربوونی سویدی دامێ. منیش خۆم فێری وشە سەرەتاییەکانی ئەو زمانە نوێیە کرد. بەیانیەک وەک هەمیشە بۆ چێشتخانەکە بەڕێوە بووم. ئەو دەم شتێکی سەیرم بینی. شتێک لە بنمیچەکەوە بەرەو خوار هەڵواسرا بوو. چوومە نزیکیەوە و بینیم پیاوێکی مردووە. خۆی هەڵواسی بوو. ئەو چاوەڕێی مۆڵەتی مانەوەی کرده بوو، بەڵام مۆڵەتی پێ نەدرا بوو. ئێستا ئەو مرده بوو. تەنانەت لەو سویدە میهرەبانەدا شتێک غەمناک ڕوودەدات. پەنابەرەکان ناتوانن ئیدارەی خۆیان بکەن، دەبێت چی بەسەر من بێت. جارێکی تر لێپرسینەوە دەستی پێکردەوە. هەمیشە هەمان پرسیاریان لێ دەکردمەوە ماسیگر و بەلەمەکە ناویان چی بوو. لە ئێدنا و بێریتەوە نامەم پێگەشت. ئەوان سوێندیان دەخوارد کە هەموو شتێکیان کردووە بۆ ئەوەی یارمەتیم بدەن. دەمتوانی لای خێزانەکەی بێریت بژیم. ئەوان وەک کوڕی خۆیان سەیریان دەکردم. ئەوجا ڕۆژێک بانگ کرامەوە بۆ لێکۆڵینەوە. ئێستا ئەوان بڕیاری خۆیان دابوو. کابراکە وتی من دەتوانم لە سوید بمێنمەوە. بڕیارەکە بۆ 3 مانگ بوو. پاشان بڕیارێکی نوێکردنەوەی تر دەردەچێت. بێوێنە دڵخۆش بووم. هەروە 3 هاوڕێکەی تریشم مۆڵەتیان پێدرا. ئەوان لە ئولوفستروم ئیشیان پێدەدرێت. منیش دەبوو بۆ لای خێزانە نوێکەم سەفەر بکەم لە دەرەوەی ستۆکهۆڵم. بەیانیەکی زوو سیتادێڵم بەجێهێشت. ڕۆژێکی شەممە بوو، یەکەم پیاسەم لە سوید کرد. هەموو شتێک زۆر جوان بوو. سەردانی ماڵی سارام کرد، مێردەکەی بەڕێی کنێشتەوە بوو. لەگەڵیدا چووم بۆ ئەوێ، لە کنێشت سڵاویان لێکردم. شالوم ئالێچووم. ئالێچم شالوم. ئێستا من لە ناو میلەتی خۆمدام. گوێبیستی هەمان گۆرانی و هەمان نزا بووم. هەروەک تافی مناڵیم. من لە وڵاتێکی غەریبدا بووم، بەڵام لێرە هەستم دەکرد لە نیشتیماندام.
هەڵهاتنە درێژەکەم کۆتایی هات.